تکایە باوک و دایکێکی باشبن لە نووسینی مەحموودی نامەنی وەرگێڕانی بیلال بەسەم. بەناوی خوا سڵاوتان لەبێت. بەسەرهاتی پیر و منداڵ. کوڕە چکۆلارەکە وتی هەندێک جار کەوشکەکەم لەدەست دەکەوێت. پیرە پیاوتی منیش جاروبارم کارە دەکەم. کوڕە چکۆلانەکە بەهێمنی وتی من جاروبار خۆم تەڕەکەم. پیرە پیاو پێکەنی وتی هەروەها منیش. کوڕە چکۆلانەکە وتی زۆربەی کات دەگریم. پیرە پیاو سەرێکی بۆ لە قاند وتی وەک من. کوڕە بچووکەکە بە تاسە وتی من زۆر حەزم لە شکۆلاتە و نوقڵۆ نەباتە. پیرە پیاو بە زەردەخانێکە وتی منیش بە هەمان شێوە. کوڕە بچووکەکە وتی بەڵام لە هەمووی خراپتر ئەوەیە وا دیارە گەورەترەکان بایەخ بە من نەدەن. پیرە پیاو دەستێکی هێنا بەسەر کوڕە چکۆلانەکەدا و ئاهێکی هەڵکێشاوتی دەزانم مەبەستت چییە. ئەم چیرۆکەی شەلسێل و ئێشتاین بووە هۆی ئەوەی ئاماژەیەک بە بابەتی پیری بکەین، ئاماژەیەکی بچووک بەڵام گرنگ. هەرچەند کە بابەتی کتێبەکان لەبارەی منداڵانەوەیە، بەڵام خراپ نییە لە مەڕپیرانیش کورتە باسێکمان هەبێت. باوکم محەممەدی نامەنی هەمیشە بە منی دەوت کوڕی خۆم. مرۆڤ کاتێک پیر دەبێت گشت خەسڵەت و تایبەتمەندی ڕۆحی و جەستەیەکانی منداڵێک وەردەگرێت. و ئاماژەی بۆ دایکی دەکرد کە پیرەژنێکی نزیکەی 100 ساڵە بوو منی ڕاستپارد هەر کاتێک شکۆلاتت بۆ خۆت کڕی بۆ ئەویشی بکڕە چونکە دەبینێت و دڵی بۆی لێ دەدات. کورتێ قسە ئەگەر دەتەوێت بزانیت کە پیرەکانی ئێمە چ جۆرە ڕەفتارێک پەسەند دەکەن، دڵنیا بن هەمان ئەو ڕەفتاری لەگەڵ منداڵەکانی خۆت هەتا بەلای ئەوانیشەوە پەسەندە. لێبیرتان نەچێت کە سەتی پیرەکان و منداڵەکان دوو تایبەتمەندی هاوبەش و زۆر گرنگیان هەیە: بیان و گرتن لەگەڵ خۆشەویستی خوازی. بەڵام لە بیرتان بێت لە ماڵێکدا کە گەورەترەکان بچووک دەبنەوە، بچووکترەکان هەرگیز گەورە نابن. تکایە نەختێک بیر لەم دەستەواژەیە بکەنەوە. باشەوە دەزانین خراپ نەبوو کە ئەم باسە کورتە بەڵام فراوانەمان لەباری پیرانەوە کرد، هەرچەندە کەم بوو بەڵام عەقڵ ئاماژەیەکی بەسە. باس لە مێهر و میهرەبانی کرا. دەڕۆین بۆ مزگەوتی پێغەمبەر 14 سەدە لەمەوە پێش. بڕوانن چیرۆکی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت لەگەڵ منداڵ. باوک و دایکێک منداڵە کۆرپەکەی خۆیان هێنا بۆ لای پێغەمبەر تاوەکو بانگ و قامەت بدات بە گوێیدا. پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت منداڵەکەی لە ئامێز گرت و بە میهرەبانی و زەردەخەنەوە چپەی بۆ دەکرد. دوای چەند ساتێک باوک و دایکەکە سەیریان کرد، منداڵەکەیان لە ئامێزی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت خۆی تەڕ کردووە و جلەکانی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێتی ئالوودە کردووە. باوک و دایک بە ناڕەحەتی و پەرێشانی و ویستیان منداڵەکە لە باوەشی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت دەربێنن، بەڵام پێغەمبەر بە ئارامەیەکی تایبەتەوە فەرمووی ئارام بن، ئەم منداڵە هیچ گوناهێکی نییە. پاشان دوای ئەنجامدانی مەراسیمەکە منداڵەکەی بە هەمان ئارامی و زەردەخەنەوە گێڕایەوە بۆ باوک و دایکەکە. چیرۆکێکی ناسک بوو، بریا من و ئێوەش فێر ببووینایە. ئێستا با بزانین منداڵان چۆن لە دەوروبەری خۆیان دەڕوانن. پێکەوە ئەم چیرۆکە دەخوێنینەوە. پزیشک بە دایکە گەنجەکەی وت بەداخەوە ئێوە تووشی شێرپەنجە بوون و پێویستان بە چارەسەری کیمیایی هەیە. دایک گەڕایەوە بۆ ماڵ، لە ناوڕێدا لە بەرخۆیەوە بیری دەکردەوە بە وەرگرتنی چارەسەری کیمیایی مۆکانم لە دەست دەدەم و ناشرین دەبم. گەیشتە ماڵەوە و کوڕەچکۆ لە 6 ساڵانەکەی خستە سەر ئەژنۆی خۆی و بەڕاشکاوی بابەتەکەی بە کوڕەکەی وت. کوڕەچکۆلانەکە بە سادەیی زارۆکانی خۆی وتی دایکیان مووەکان دەگۆڕێن، بەڵام دڵی تۆ هەمان دڵەکەی جارانە. دایک بەسەر سامیەوە بەبیستنی ئەم ڕێستەیە وەک بڵێیت کە بە هیچ شێوەیەک دووچاری شێرپەنجە نەبووە، چون کاسی دەکرد بە تاوەتی چاک بۆتەوە. باس لە نەخۆشی کرا. ئێستا پێکەوە گۆڕا دێرن بە وتەکانی فەرۆغی فەرۆغزاز کە بە دیار کوڕە نەخۆشەکەیەوە دەچڕێت. منداڵێکی نەخۆش لای من خەوتووە، بە گۆنای سوور هەڵگەڕاوی تا دەرەوە، بە گوێسوی تێکەڵ و شێواوەوە تا نیوەشە و لە تەو ئازار سرەوتی نەبووە. هەموو ساتێک لە ناو پەنجەکانی من هەڵدەلەرزێ، پەنجە لاواز و تادارەکانی. من دەناڵێنم کە خوداوەند گیانی من بکێشە و ئازاری ئەو مەدا. ئەی هەسارەکان کە نوقمی تەماشان، ئەمە منداڵەکەی منە کە بیمارە، شەو تا بەیان نەخەوتوم و دەبینن ئەم چاوانەی من کە بێدارە. لەبیرمە داوای ماچی دەکرد بە بزەی دڵگیر و سەرمەستی، یادا دەنیشت بە نیگایەکی بێتاقەتەوە لە چاوەڕوانی خواردنی ناشتادا. شەو بێدەنگە و لە بەردەم من دەناڵێت، ئەو لە گیانی خۆی بێزار و لە تاو بیماری لە دڵەڕاوکێ و حیبەتا پێدەکەنێ. چکچکەکانی کاتژمێری دیوار بەڕاست پرسیارێک ئایا ئێوە دەزانن باشترین دایکی دنیا کێیە؟ کەواتە گوێ بگرن. کاتێک پەلکە زێڕینە پیشانی منداڵێک دەدەیت ئیش دەوەستێت، بەڵام ئەو دەمەی ئیش دەکەیت پەلکە زێڕینە چاوەڕوان نابێت.
پەلەم بوو. بەشێکترین جلوبەرگمەوە بە خێرایی خۆم کرد بە ژووری نان خواردندا. هەموو بیرۆهۆشم لای بەشداریکردن بوو لە دانیشتنە زۆر گرنگەکەی عەسەردا. کوڕە 4 ساڵانەکەم لەگەڵ یەکێک لەو گۆرانیانەی حەزی لێ بوو، خەریکی هەڵپەڕکێ بوو. زۆر پەلەم بوو چونکە خەریک بوو دوا دەکەوتم. دەنگێک لە دەروونمە وتی بۆستە. هەر بۆیە دەستم لە جموجۆڵ هەڵگرت. سێرێکی ئەوم کرد و چوومە پێشەوە. دەستم گرت و بەناو ژوورەکەدا سۆڕاندمەوە. کچە 7 ساڵانەکەشم هاتە پاڵ ئێمە و دەستی ئەویشم گرت. 3 کەسی بەناو ژووری نان خواردن و میواندا دەستمان کرد بە سەما و هەڵپەڕکێ و ئێمە پێدەکەنین و بە دەوری خۆماندا دەخولینەوە. ئایا دراوسەکان بەشێتی ئێمە پێدەکەنین؟ گرنگ نەبوو. گۆرانێکە بە ڕیتمێکی شاد کۆتایی هات و هەڵپەڕکێکەی ئێمەش لەگەڵ یا کۆتایی هات. ئەوان بە پلیکانەکاندا چوونە سەرەوە و هەنا سەبڕکیان پێکەوتبوو. دەم بە خەندەی شیرینەوە هەڵبەز و دابەزیان بوو. وتم منداڵینە پێکەوە دەچینە حەمام یاری شەرە ئاو دەکەین. دام بە پشتیاندا و ڕەوانەی حەمامەکەم کردن. دەنگی قاقا و شادیان لێبرز بوویەوە و کوڕە بچووکەکەم بە خۆشکەکەی وت بە بۆچوونی تۆ دایکمان باشترین دایکی دنیا نییە؟ لە جێی خۆم وشک بووم. چۆن دەکرا پەلە بکەم و ئەو ساتە لەدەست بدەم؟ زینم چوو بۆ لای ئەو هەموو نامە و بڕوانامانی لاپەڕەکانی دەفتەرەکەمی پڕ کردەبوو. هیچ خەڵات و دەستکەوتێک نەیدەتوانی هاوتای ئەم ڕاستەیە بێت. ئایا دایکی ئێمە باشترین دایکی دنیا نییە؟ کوڕەکەم ئەم قسەی لە 4 ساڵیدا کرد. من چاوەڕوان بووم ئەمە لە 14 ساڵیدا بڵێت. بەڵام داوای لێ دەکەم کە لە 40 ساڵیدا ئەو دەمەی تابوتەکەم دەنێت بە شانیەوە بە تابوتەکەمی بڵێت و داوای لێ دەکەم ئەم ڕستەیە لەسەر کێلی گۆڕەکەم بنووسێت. ئایا دایکی ئێمە باشترین دایکی دنیا نییە؟ زین العابدینیش دەڵێت مافی منداڵەکەت لەسەر تۆ ئەوەیە کە بزانیت بوونی ئەو لە تۆوەیە، چاک و خراپی بە تۆوە پێیوەسە. بە هەبوونی هێز و دەسەڵاتی باوکایەتی بە پرسی پەروەردەی ئەون. دەبێت ڕافتاری تۆ دەربارەی منداڵەکەت هەروەک ڕافتاری پەروەرشیارێکی شایستە و دانابێت کە پەروەردە ڕاست و دروستەکەی لەم دنیاەدا بەبێتەمایی جوانی و جەمالی ئەخلاقی منداڵ. بەڕاست پرسیارێکی گرنگ هەیە. ئایا ئێوە گشت پرسیارەکانی منداڵەکەتان وەڵام دەدەنەوە؟ تکایە خۆتان وەڵام بدەنەوە. باشە ئێستا پێکەوە ئەم چیرۆکە دەخوێنینەوە. باوک و کوڕێک لە پارکێکدا پیاسەیان دەکرد. کوڕە پرسیاری کرد بابەگیان ئایا ڕۆشتنی تەزوی کارەبا بەنەوە ئەو سیمەی لە نێوان ئەمودەکاندا ڕاکێشراوە تێدەپەڕێت؟ باوک گوتی من نازانم چونکە هیچم لەم بارەوە نەخوێندوتەوە. چەند ساتێک دواتر کوڕەکە پرسی بابا ڕوودانی هەورە بروسکە و چەخماخە چۆنە؟ باوک تۆزێک ڕاوەستاوتی ئێستا هیچم بیر نایەتەوە. چەند ساتێک دواتر کوڕەکە پرسیاری کرد بابا هەور چۆن دروست دەبێت؟ باوک بە نەختێک تێڕامان بەڕاستی لەسەر نوکی زمانم بوو بەڵام ئێستا نایەتە بیرم. کاتی گەڕانەوە بۆ ماڵ نزیک بوویەوە کوڕەکە دەڵێت بمبورە بابەگیان کە بە پرسیارەکانم لە کاتی ئێوەم گرت. باوک گوتی نەخێر کوڕم ئەسڵەن بەم جۆرە نییە. باشە تۆ ئەگەر پرسیار نەکەیت چۆن دەتوانیت فێر ببیت؟ هیوادارم ئێوە لە پەیوەندیتان لەگەڵ منداڵەکانتاندا تووشی ئەم حاڵەتە نەبوو بن. بەڵام پرسیارێکی گرنگ هەیە. باوکی هێژە ئایا تۆ تا ئێستا منداڵەکەت خستۆتە سەرپشتی خۆت و وەکو وڵاغ سوارت کردووە؟ وەڵامەکەتان هەرچیەک بێت باشە کە بگەڕێنەوە بۆ 14 سەدە لەمەوە پێش بۆ ماڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لەگەڵ کۆمەڵێک لە هاوڵان دانیشتە بوو. لەم کاتەدا حەسەن و حوسێن هاتنە ژوورەوە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە بەریان هەستا و چاوەڕێی کردن. منداڵەکان کە تازە پێڕەوکە بوون چەند ساتێکی خایان تا گەیشتنە لای پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. هەر بۆیە پێغەمبەر بەرەو لای ئەوان ڕۆیشت و پێشوازی لێکردن پاشان ئامێزی بۆ کردنەوە و هەردووکیانی لە باوەش کرد. ئەوجا کەوتە یاری لەگەڵیان و سواری پشتی خۆی کردن و بە بەرچاوی حیرەت گرتووی یارانەوە کەوتە ڕێ و فەرمووی منداڵە ئازیزەکانم مرکبەکەی ئێوە چەند مرکبێکی باشە و ئێوەش چ سوار چاکێکن. چەند خولێکێک دوای ئەوەی لەگەڵ منداڵەکان یاری کرد لە کاتێکدا دڵۆ پارەقەکان وەک شەونم لەسەر گۆنای هەڵنیشتە بوون هاتەوە بۆ لای یاران و منداڵەکان شوورەکەیان بەجێهێشت. یاران بەسەر سامی و گلەیەوە وتیان یا ڕەسوول الله ئەم کارە بۆ تۆ جوان نییە ئێوە ڕێبەرن. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بە زەردەخەنەیەکەوە لە کاتێکدا ئارەقەی نێوچەوانی دەسڕی وتی کەسێک لەگەڵ منداڵەکەی خۆیدا بە سۆز و میهرەبانیەوە یاری نەکات نەبێت چاوەڕوانی ڕەحمەت و خۆشەویستی خوا بێت. پاشان فەرمووی لەگەڵ منداڵەکانی خۆتاندا چاکە بکەن. یەکێک لە ئامادەبووان پرسیاری کرد ئەی پەیامبەری خوا بە چ شێوەیەک چاکە بکەین؟ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت فەرمووی بە 6 شێوە. لەگەڵیاندا بە نەرمی وەک خۆیان بچووک ببنەوە و یاریان لەگەڵ بکەن. هەرگیز شتێکیان لێ مەخوازن کە لە توانستی ئەوان بەدەرا. ناچاریان مەکەن بە فرت و فێڵ و گوناه. ئەوەی منداڵ لە ئاستی توانای خۆیدا ئەنجامی داوە بە ڕوویەکی خۆشەوە قبوڵی بکەن. ڕێزیان لێ بگرن و بە ئەدەبەوە مامەڵەیان لەگەڵ بکەن.
بە ئەنجامدانی هەر کارێکی گچکە دەستخۆشیان لێ بکەن. کاترین هاردڵ پشتیوانی لە فەرمودەکەی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت دەکات و لەباری یاری لەگەڵ منداڵانەوە دەڵێت ئەگەر وا بیر دەکەیتەوە کە تەنها شتە گرنگەکان کە بە پارێکی زۆر و گرانبەها دەیان کڕن ڕۆژێک لەگەڵ منداڵەکەتان بەسەر بەرە و لە دەلاقی چاوی ئەوانەوە بڕوانە ئەوسا دەبینیت کە ئەوان زۆرترین خۆشی لە هەرزانترین و بچووکترین شتەکاندا دەبینەوە، وەکو ڕاکردن بەژێر فوارەی ئاودا، خواردنی بەستەنیەکی گەورە. ئەوان حەز دەکەن بەنەو جۆگەلی پڕ لە ئەودا بڕۆن و بە دوای بەردە نەخشینەکاندا بگەڕێن، بەسەر درەختەکاندا هەڵزنێن و پەتپەتێن بکەن و هەرگیز جوڵەیەکی هەڵە ئەنجام نەدەن. ئەوان پڕن لە ترس و بیم و حیرەت و دنیا لە پێشچاویان قەراری گرتووە. بەلای ئەوانەوە جیاوازی نییە لە نێوان گوڵە بابردەڵە و گوڵەکانی تر. بە ماوەیەکی زۆر سەیری گوڵە بابردەڵە دەکەن، دەستیان لێ دەدەن، بۆن دەکەن و هەست پێ دەکەن. ئەو دەمە ئێمە مناڵ بووین شتەکان هەمان بەهایان بۆ ئێمە هەبوو، ئێستا بۆ دواوە دەڕوانین، وا دێتە بەرچاو کە هەموو ئەو شتانەمان هەبووە. پێویستە تەماشای منداڵەکان بکەین و لە چاوەکانیان بڕوانین. ئەوەی زیاتر لە هەموو شتێک بایەخی هەیە شتێک نییە کە بە پارە بکڕدرێت بۆ دواوە بگەڕێنەوە. ئەوەی دەیزانن بیهێننەوە یادی خۆتان، بێشک ئەو جا دەزانن خۆشترین یادەوەریەکانی ئێوە سەرشار لەو چرکە ساتانەی کە لەگەڵ باوک و دایکتان هاوڕێ و هاویاری بوون. پرسیارێکی گرنگ باوکی هێژا، ئێوە چەند حاڵەت لەوتەکانی پێغەمبەر و کاترین هاردڵتان ئەنجام داوە؟ وەڵامەکەتان هەرچیەک بێت ئێمە پێشتر میکانیزمەکەمان پێوتون. بەڕاست بۆ پشودانیش بێت حەز دەکەن گوێ لە گۆرانیەک بگرن. باش ئێستا دەچینە خزمەت گۆرانێکی فەرەیدونی موشیری لە کازیوێکی کەڕی بەهاریدا بە دەفلێدان و هەڵپەڕکێوە بۆ کچەکەی بەهار بەم جۆرە دەیهۆنێتەوە: بەهار کچەکەم لە خەو هەستە، خەندەیەکی شیرین بکە و سۆزێک بنوێنە، گوڵی بەختی من ئەی خونچەی ناز، بەهار هاتوو تۆش دەست لە ملانی بە، بەهاری من کچەکەم ئامێز واڵاکە کە لە هەر گۆشەیەکەوە گوڵ ئامێزی وا کرد زستانی وەڕسکەر تێپەڕی، بەهاران خەندەیان بەلێو ئاشنا کرد، بەهار کچەکەم لە دەشت هەیاهووە، چیمەن لەژێر پەرۆباڵی پەرەسێلکەیە، شینایی ئاسمان هاوڕەنگی دەریایە، شینایی چاوی تۆ زۆر بێهاوتایە، بەهاری من کچەکەم دەستی گردون، ئەگەر لە هاورەکان گەوهەر ببارێنیت لە هەر گوڵشەنێک بەهارێک بەئاخێزێت، بەهارێکی لە تۆ جوانتر قەت ناهێنێت، بەهار کچەکەم وەک خەندەی بەیان هیوایەک سەر دەکات لە خەندەی تۆ، بە چاوی خۆم دەبینم لە دوورەوە بەهاری دڵگیری ئایندەی تۆ. ئێستا گوێ لەوتەکانی منداڵێک دەگرین، تکایە بۆ پەڕی بێدەنگیەوە گوێمان لێ بگرن. کاتێک خەریکم بە میکان و خانوو دروست دەکەم، تکایە مەڵێن تەنها خەریکم یاری دەکەم، چونکە دەبینن کە لە کاتی یاریدا مەشق دەکەم ڕاهێنان لەسەر هاوسەنگی و شێوەکان. کاتێک خەریکم جل لە بەردەکەم مێز دەڕازێنمەوە یاخود ئاگام لە منداڵەکانە، وا بیر مەکەنەوە کە تەنها خەریکم یاری دەکەم، چونکە دەبینن کە لە کاتی یاریکردندا مەشق دەکەم، ڕەنگە ڕۆژێک ببمە باوکویان دایک. کاتێک دەمبینن لەسەر کورسی دانیشتوم بۆ کۆمەڵێکی خەیاڵی بابەتێک باز دەکەم، تکایە پێم مەکەن و مەڵێن خەریکە یاری دەکات، چونکە دەبینن لە کاتی یاریدا مەشق دەکەم، ڕەنگە ڕۆژێک ببمە مامۆستا. کاتێک دەمبینن لە نێو گوڵەکاندا بە دوای پەروانەدا وێڵم و جاروبار پەڕی گوڵی وشک دەخەمە دووتوێ کتێبەکانم، بە بێباکی مەڵێن تەنها خەریکە یاری دەکات، چونکە دەبینن لە کاتی یاریدا مەشق دەکەم، ڕەنگە ڕۆژێک ببمە زانایەک. کاتێک دەمبینن کە ڕادەکەم و باز دەدەم و جوم و جوڵمە، تکایە مەڵێن تەنها خەریکە یاری دەکات، چونکە وەک دەبینن لە کاتی یاریدا وەرزش دەکەم. ڕەنگە ڕۆژێک ببمە پەرستار، پزیشک یان وەرزشکار. کاتێک لەم دەپرسن ئەمڕۆ لە قوتابخانە چیت کردووە و من دەڵێم یاریم کردووە، تکایە تووشی خراپ حاڵی بوون مەبن، چونکە وەک دەبینن لە کاتی یاریدا مەشق دەکەم. خەریکم فێر دەبم چۆن چێژ وەربگرم و لە کارەکەمدا سەرکەوتوو بم. خەریکم خۆم بۆ سبەینەکان ئامادە دەکەم. ئەمڕۆ من منداڵم کارم یاریکردنە. ئێستا بابزانین لاشە لە دایک و باوکی چی فێر بووە. ئەو دەڵێت وانەگەلێک لە کۆشی دایکمدا فێر بووم، مەشقکردنێک کە لە ئامێزی باوکمدا وەرم گرت، هاوڕێ لەگەڵ ئەو چیرۆکە خۆشانەی کە لە پاڵ زۆپەکەدا بیستم، یادگاری و یادەوەریەکی شیرینن کە هەرگیز لە بیرم ناچنەوە. و نووسەر بەدڵێکی پڕگەروی تاساوە دەڵێت من لە باوکم فێر بووم، مەردانە وەستان، ناسک نیگاکردن، هەمیشە پاکبوون و جاروباریش بەدڵگریان. بزانین سعیدی نەفیسی بریاری هاوچەرخ سەبارەت بە دایک و منداڵ چی دەڵێت. ئەو دەڵێت تۆکمەترین پەیوەندیەکان پەیوەندیەکە کە لە نێوان دایک و منداڵدایە، بەڵام بینی خۆمان بێت هەبوونی دایک هەم بەخششێکە، بەڵام هەندێک کات دەپرسیت بۆ. ئەم چیرۆکە هەیە.
خوێندکاران لە خێوەتگەیەکی هاوینەدا بوون. بەڕێوەبەری خێوەتگەکە لە کاتی پشکنیندا چەترێکی لەناو کەلوپەلی خەویەکێک لە خوێندکارەکاندا دۆزیەوە کە زۆر بە جوانی پێچرابوویەوە. لەبەر ئەوەی چەتر لە پێداویستی زەروریەکان نەبوو، بە سەرسامیەوە داوای ڕوونکردنەوەی لە خوێندکارەکە کرد. کوڕە نەوجەوانەکە هەناسێکی ساردی هەڵکێشا کە گوزارشی لە بێتاقەتی دەکرد. وتی مامۆستا، ئایا تۆ هەرگیز دایکت هەبووە؟ هەنری وارد بیچەر کە بە توندی دژی ئەم جۆرە پەروەردەکردنەیە دەڵێت ناتوانیت منداڵ فێر بکەیت ئاگاداری خۆی بێت مەگەر ئەوەی ئازادی بکەیت تاوەکو هەوڵی پاراستنی خۆی بدات. ڕەنگە هەڵە بکات، بەڵام دانایی ئەو هەر لە نێوان ئەم هەوڵانەدا گەشە دەکات. بەڵام ژربەر بڕوای وایە منداڵان زیاتر پێویستیان بە نمونە و سەرمەش قەتارەخنا. باوک و دایکی هێژە تا ئێستا چەند جار بە منداڵەکە دووتووە کە چەندە خۆشت دەوێت و بۆچی؟ باشە، تا ئێرە سەبارەت بە منداڵ دوین، ئێستا دەمانەوێت لەگەڵ دایکاندا قسە بکەین. دایکی هێژە، تکایە لە خۆبردوویی بە هەڵە لەگەڵ خۆکوژیدا تێکەڵ مەکە. بۆ دەرکردنی ئەم مەسەلەیە گوێ لە وتە چیرۆک ئاساکەی کارۆلین لیم پێرسۆن دەگرین. لەوێدا لە کەنتۆرەکاندا ئاوێزان بوو. کراسە سوورەکەی دایکم کاتێک لە سرە مەرگدا بوو، وەک برینێک لە ڕیزی جلە ڕەش و کۆنەکانیدا کە ئەو بە درێژایی تەمەنی پۆشی بووی. ئەوان منیان بان کرد بۆ ماڵەوە و من وەختێک ئەوم بینی زانیم ئەو نامێنێت. کاتێک جلەکانم بینی وتم دایکیان چەند جوانە، بۆچی هەرگیز لەبەرت نەکرد؟ دایکم بە ئارامی وتی من هەرگیز نەمپۆشین. بۆچی دایە؟ دانیشە، دەمەوێت بەر لە مەرگم وانەیەکت پێ بڵێم. لە پاڵ قەرەوێڵەکەیدا دانیشتم و ئەو بە ئاهایکەوە هەناسێکی قۆڵی هەڵکێشا و قوڵتر لەوەی من بیرم کردەوە ئەو بتوانێت بیداتەوە. ئێستا کە من بەم زوانە دەڕۆم دەتوانم شتانێک ببینم. ئەی ئازیزەکەم، من چاک فێرم کردیت، بەڵام هەڵا دایە مەبەستت چییە؟ باشە، من هەمیشە وام دەزانی کە ژنێکی چاک هیچ کات نۆرەی خۆی نایەت، چونکە ئەو تەنها بۆ خزمەتکردن بە خێزان خەلق کراوە. لێرە کار بکات، لەوێدا کار بکات، هەمیشە ڕەچاو بکات، داخوازیەکانی ئەوانی تر دەستەبەر بکات و دڵنقێم بێت. داخوازیەکەی لە دوایین گروپدایە. ژیانی من دەستەبەرکردنی ئاتاجیەکانی باوکت، دەستەبەرکردنی داخوازیەکانی منداڵەکان بوو، هەرەما. بەڵام دایە تۆ وەک دایکێک هەرچێکت لە توانادا بوو ئەنجامتدا. بەڵام ئازیزەکەم، من خراپترین هەڵم کرد. من بۆ خۆم هیچ خواستێکم نەبوو. دوێشەو باوکت هاتە پاڵ سەرینەکەم وتی تۆ ناتوانی بمریت. گوێت لێیە من چیم بەسەر دێت؟ من چیم لێ دێت؟ من تەنانەت ناتوانم کەوچکەکانیش بدۆزمەوە و ئێوە منداڵەکان، من تاکسیکی خۆڕایی بووم بۆ هەمووان، بۆ هەر کوێ. من یەکەم کەس بووم بێدار دەبووم و دوایین کەس کە دەخەوتم. هەر حەوت ڕۆژەکەی هەفتە من هەمیشە نانێکم دەخوارد کە سوتا بوو، بچووکترین پارچەی کێک. ئێستا دەبینم براکانت چۆن مامەڵە لەگەڵ هاوسەرەکانیان دەکەن و ئەمەش ئازاری من دەدات، چونکە ئەوە من بووم کە ئەمەم فێری ئەوان کرد و ئەوانیش فێر بوون. ئەوان فێر بوون کە ژنجگە لە بەخشین تەنانەت بوونیشی نییە، چونکە هەر نختە پارەیە کە دەمتوانی پاشەکەوتی بکەم بۆ جلوبەرگی ئێوە یا کتێبەکانتان خەرج دەکرا. تەنانەت کاتێک پێویست نەبوو بە بیرم نایەت، تەنانەت جارێکی شتێکم بۆ خۆم کڕی بێت. مەگەر ساڵی ڕابردوو کە من ئەو کراسە سوورم کڕی، پاشان باوکە تەڵی ڕشت بەسەرمدا. بۆ کێ دەڕۆیت کە ئەم جۆرە جلانە بپۆشیت؟ و من گومانم وایە کە حەق بەلای ئەوە بوو. ئاخ ئازیزەکەم، من هەمیشە وام هەست دەکرد ئەگەر لەم دنیا هیچ شتێکت بۆ خۆت نەوێت، لە دنیاکەی تردا هەموو شتێکت دەبێت. هەنووکە ئیدی باوەڕم پێ نییە. ئێستا بیر دەکەمەوە خوداوەند پێخۆشە کە ئێمە شتێکمان هەبێت. لێرە و ئێستا بە تۆ دەڵێم ئەگەر پەرجوویەک دەیتوانی من لەم خەرەوێڵەیە جیا بکاتەوە، دەتوانی دایکێکی جیاواز ببینی، چونکە ئێستا فێر بووم. لەوێدا لەناو کانتۆرەکەدا ئاوێزان بوو. لە سوورەکانی دایکم کاتێک ئەو خەریک بوو دەمرد، وەک برینێک لە ڕیزی جلە ڕەش و کۆنەکاندا قسەکانی کۆتایی ئەمە بوو. نازدارەکەم، چاکەیەکم لەگەڵ بکە، بەڕێگەکەی مندا مەڕۆ، بەڵێن بدە. من بەڵێنمدا. ئەو هەناسێکی ئاسوودەی هەڵکێشا و دایکم مرد. ئەم شیرۆکەم بە ئەو دایکانە گێڕایەوە کە زیادەڕووی دەکەن لە خۆشەویستیدا. پەروێنە ئاتیسامی بۆ بەرزی پێگەی دایک دەڵێت هەمیشە کچی ئەمڕۆ دایکی سبەینەیە. دایک ڕێخۆشکەرە بۆ مەزنی کوڕەکان. باوکی هێژە، تۆ کاتێک دەگەڕێیتەوە بۆ ماڵ چەند جار منداڵەکەت ماچ دەکەیت؟ بۆچی؟ وەڵامەکەتان هەرچیەک بێت بۆ بەڕاستی دەرکردنی ئەم مەسەلە گرنگە. چیرۆکی ماچی پێغەمبەر درودی خۆی لەبەسەر بێت. ڕۆژێک پێغەمبەر لەگەڵ کۆمەڵێک لە یارەکانی دانیشت بوو گفتوگۆی دەکرد. لەو کاتەدا ناوەکانی پێغەمبەر هاتنە ژوورەوە و پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت بە شەوق و زەوقێکی تایبەتەوە لە ئامێزی گرتن و لە پەسا دەست و گۆنای ماچ دەکردن.
ئەقرا کوڕی حابس یەکێک بۆ لە یارانی پێغەمبەر کە تەماشای ئەم دیمەنەی دەکرد و بە سەرسامیەوە دەیوت مندە منداڵم هەیە و هەرگیز هیچ کامیانم ماچ نەکردووە. پێغەمبەر فەرمووی پەیوەندی بە منەوە نییە کە خوداوەند ڕیشەی سۆز و بەزەی لە دڵی تۆدا داڕمی بێت. بەڵام ئیمامی عەلی ڕەزای خۆی لێبێ ماچکردن بۆ 4 جۆر دابەش دەکات. ماچکردنی منداڵ بەزەیی و بەخششە، ماچکردنی باوک و دایک پەرستشە و ماچکردنی دۆستان ئاینە و ماچکردنی هاوسەریش خۆشەویستی و ئارەزووە. بەڕاست پرسیارێک بۆچوونی ئێوە لەبارەی بەکوڕکردنەوە چییە؟ چیرۆکی بەکوڕکردن. ڕۆژی قوتابیانی پۆلی یەکەم دەربارەی وێنەی خێزانی قسەیان دەکرد. لە وێنەکەدا منداڵێکی گچکە ڕەنگی قژی جیاواز بوو لەگەڵ ئەندامانی دیکەی خێزان و یەکێک لە قوتابیەکان وتی ئەو منداڵی هەڵگیراوەیە کچێکیژی کەڵا. وتی من لەبارەی هەڵگرتنەوەی منداڵەوە هەموو شتێک دەزانم چونکە خۆم منداڵێکی هەڵگیراوم. یەکێکی تر لە قوتابیەکان وتی منداڵ هەڵگرتنەوە مانای چییە؟ کچۆڵەکە وتی واتە لە بریسکی دایکت دا دڵی دایکدا گەشە بکەیت. ئێستا لە پای میوزیکی ئاوازی فەرهاد دادەنیشین کە بەم جۆرە منداڵەتی خۆی دەهۆنێتەوە. کاتێک کە من مناڵ بووم هەڵدانی کۆلارەیەک دەیبردم لە سپێدەی بەیانی سەحەرخێزی پێڵووەوە تاوەکو زەردەپەڕی خۆرشید. ئای ئەو ڕۆژە ڕەنگینانە، ئای ئەو ڕۆژە کورتانە. کاتێک کە من زارۆک بووم چاکە ژنێک بوو بۆنی دووکەڵی جگەرەی دەدا و ئەسرینە گەورەکانی لە پشت چاویلکەیەکە و تێکەڵ بە قورئان دەکرد. ئای بۆ ئەو ڕۆژە ڕەنگینانە، ئای لەو ڕۆژە کۆتانە. کاتێک کە من زارۆک بووم ئاو و هەوا و زەوی فرەتر بوو، سیسرکەکان شەوان لە بێدەنگی مانگدا گۆرانیان دەچڕی. کاتێک کە من زارۆک بووم لە هەزاران شەودا چیرۆکێک بەس بوو تاوەکو خەو و بێداریت سەرشار بێت. ئای ئەو ڕۆژە ڕەنگینانە، ئای ئەو ڕۆژە کورتانە، ئای ئەو ڕۆژە ڕەنگینانە. ئەو ڕۆژانە مرۆڤە گەورەکان بابزاق های فراوان بەم چەشنە زۆر نەبوون. کاتێک کە من مناڵ بووم خەم هەبوو بەڵام کەم بوو. کاتێک کە من مناڵ بووم خەم هەبوو بەڵام کەم بوو. ئێستا بابزانین میری باوەڕداران لە ژیانی ڕۆژانەی خۆیدا چۆن لەگەڵ منداڵەکانی خۆی و ئەوانی تر مامەڵەی دەکرد. ئەو هەروەک پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت زۆربەی جار منداڵەکانی سواری پشتی خۆی دەکرد و بۆ ئەملاو ئەولاد دەڕۆشت و لاسایی دەنگی مەڕۆبزنی دەکردەوە و منداڵەکانیش پێ دەکەنین و ماوەیەکی زۆریان بەم شێوەیە بەسەر دەبرد. هەر بۆیە دەڵێت بۆ یاریکردن لەگەڵ منداڵان دەبێت هەروەک ئەوان منداڵ ببیتەوە. نووسەر دوای 14 سەدا هەر لەم ڕوانگەیەوە دەڵێت تا دەتوانن بەو پەڕی شادی و بە هەموو بوونێکتانەوە لەگەڵ منداڵەکانتان یاری بکەن. هەرچەند ئەم یاریگەمەیە فرەتر بێت زیاتر هیواتان بە دروستی دەرونی ڕۆڵەکەتان بێت لە ئایندەدا. پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت 14 سەدە لەوە پێش هەروەک بیرمەندێکی قوڵبین و دەروونزان و شارەزا لە پەروەردەی منداڵ دەفەرمێت ئەی خەڵکینە منداڵان لە ئامێز بگرن و بیانکەن بە قەڵادۆشکانەوە. ئەوان لەم دیمەنە زۆر خۆشحاڵ دەبن و ئەم بیرەوەریە شیرینانە هەرگیز لە یاد ناکەن و پاشتر لەگەڵ منداڵەکانی خۆیدا ڕەفتارێکی لەم چەشنەی دەبێت و درێژەی دەداتێ. کەسێک کە بە بەزەیی نەبێت لەگەڵ منداڵاندا لە ئێمە نییە. کەسێک بە سۆز و میهرەبانیەوە لەگەڵ منداڵەکانی بجوڵێتەوە دەکەوێتە بەر بەزەی خوددا. شێوازی پێغەمبەری ئێوە ئەمەیە ڕۆژانە منداڵەکانی خۆی ماچ دەکات و دەستی خۆشەویستی و نەوازش دێنێت بەسەریاندا. ئەی خەڵکینە بزانن کە فەرمانڕاوەکان و پاسەوانەکان باوک و دایک لە ڕۆژی پاسڵاندا لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت. پیاوکە سەرۆکی خێزان و فەرمانڕەوای ژن و منداڵەکانی خۆیەتی لە بەرامبەر ئەواندا بەرپرسیار دەبێت. ژن کە بەسەر منداڵەکانیدا فەرمانڕەوایە لە بەرامبەریاندا بەرپرسیار دەبێت. ئێستا مافێک کە منداڵان بەسەر باوکیانەوە هەیە دەژمێرم. بۆ منداڵ ناوێکی خۆش هەڵبژێرن، بە پاکی و دڵپاکی پەروەردەی بکەن، بەردەوام بە سۆز و میهرەبانیەوە لەگەڵیان بجوڵێنەوە، پەروەردەی ئیمانیان بکەن، قورئانی پیرۆزی فێر بکەن، ڕێز لە دایکێ بگرن. نووسەر پشتیوانی لەوتەکەی پێغەمبەر دەکات و دەڵێت پەیوەندیدان لەگەڵ منداڵەکانی خۆتان لێوڕێژ بکەن لە عشق و خۆشەویستی، چونکە تەنها بەم شێوازەیە کە دەتوانن لە داهاتوودا مرۆڤێکی ئارام، نەرمخوو، دانا بەبار بێن. بەنیامین ئیسپاک پەیوەندێکی لێوڕێژ لە سۆز و میهرەبانی لەگەڵ منداڵ بەم جۆرە گزارش لێ دەکات. پەیوەندی سۆزداری و عاشقانە هەروەک خۆراکی چاکوایە بۆ منداڵ، چونکە منداڵ بۆ پەروەردەی ڕۆح و جەستەی خۆی پێویستی بە 2 جۆر خۆراک هەیە.
یەکەم خۆراکی جەستە وەکو شیر یان خۆراکێک کە دەیخوات، دووەم خۆراکی ڕۆح وەکو مەحەبەت، سۆز و خۆشەویستی، کەواتە تکا دەکەم درێژە بە ڕەفتاری پڕ لە سۆز و ئۆتۆفەتی خۆتان بدەن. نووسەر دەڵێت لە ماوەی توێژینەوەیەکی 1 ساڵەدا کە لەگەڵ ژمارەیەک مامۆستای دەروونزاندا لە بەندیخانەکاندا هەمان بوو، لەگەڵ نزیکەی 50 تاوانباردا گفتوگۆمان هەبوو. بەم ئەنجامە گەیشتین. لە سەدا 65 ئەو تاوانبارانەی لە تەمەنە جیاوازەکاندا تاوانی کوشتنیان ئەنجام داوە، ئەلبەتە ئەو تاوانبارانی ئاگای ئەم کارەیان ئەنجام داوە، لە قۆناغی منداڵی و نەوجەوانی و تەنانەت لاوێتی خۆیاندا لە سۆز و بەزەیی باوک و دایک بەهرەمەند نەبوون. بۆ پەسەندکردنی توێژینەوەکەی سەرەوەش دەڕۆین بۆ مزگەوتێک کە پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت خەریکی نوێژکردن بوو. چیرۆکی نوێژی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت. نوێژی بە کۆمەڵ لە مزگەوت بە پێش نوێژی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت دەستی پێکرد. حەسەن کە منداڵێک زیاتر نەبوو لە پاڵ پێغەمبەردا بوو. پێغەمبەر لە تەنیشت خۆیدا داینا و نوێژیدا بەست. بەڵام یەکێک لە سوژدەکانی نوێژ درێژەی کێشا بە جۆرێک بووە مایی سەرسامی نوێژخوێنەکان. دوجار یەکێک لە یاران خۆی پێڕانەگیرە و سەری هەڵبڕی تا بزانێت چی قەوماوە. بەو پەڕی سەرسامی و بینی کە حەسەن لە شوێنی خۆی هەستاوە و چۆتە سەرشانی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت دانیشتووە. دوای چەند خولەکێک نوێژ تەواو بوو. یاران بە پێغەمبەریان وت: یا ڕەسوول الله، ئێمە سوژدێکی لەو شێوەیەمان لە تۆ نەبینیوە، وامان هەست کرد وەحی یاخود سروشت بۆ دابەزی بێت. پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت فەرمووی: حەسەنی کوڕم لە حاڵەتی سوژدەدا سواری پشتم بوو، نەمویست بە پەلەکردن ناڕەحەتی بکەم و دای بنێم، هەر بۆیە خۆم گرت تا حەسەن خۆی لەسەر شانم دابەزی و هاتە خوارەوە. جان ژاک ڕۆسۆ نووسەری کتێبی ئەمیلیا پەروەردە و فێرکردن دەڵێت باشترین سەرمایەیەک کە دەتوانی بە منداڵەکانی خۆتی ببەخشیت فێرکردن و پەروەردەی شایستەیە. ئەبوو سعید ئەبولخەیر دەڵێت ڕۆڵەکانتان خواناس پەروەردە بکەن، نەک خوددا بانکەر. باوک و دایکی هێژە خاڵێکی گرنگ لەبیر مەکەن. تا ئێوە لە ناخەوە نەگۆڕدرێن و ئەم گۆڕانکاریە لە ڕەفتار و کردداری ئێوەدا ڕەنگ نەداتەوە، هەرگیز چاوەڕوانی ئەوە مەبن کە منداڵەکانتان بگۆڕدرێن. تکایە چەند خولەکێک بیر لەم دەستەواژەیە بکەنەوە. بەڵام چپەیەک لەگەڵ باوکان. تا ئێستا لە زاری پەیامبەر و بیرمەندان و دەروونناسانەوە بۆمان وتن کە پارەی خۆتان بۆ پەروەردەکردنی منداڵەکانتان خەرج بکەن و ڕێز و بەها و حورمەتێکی زۆری بۆدا بنێن. بەڵام شتێکمان نەوتووە. گوێ بگرن. قورئان لە سوورەتی تەغابن ئاەتی 14 باسی دەکات و دەفەرمێت ئەو دارایی و منداڵانی هەتانن مای ئەزمونن، پاداشتێک لە لای خوددایە. ئەو هێژایە، باوکی هێژە لەبیرت بێت، ئێمە دەژین تا نرخ پەیدا بکەین، نەک ئەوەی بەهر نرخێک بژین. چەند جوانە کە بۆ منداڵەکەت هەوڵ و کۆششێکی ئابڕوومەندانە و پاک بدەیت، بەڵام باشتر وایە دانیشین لە خزمەت پێغەمبەری نازدار درودی خۆی لەسەر بێت کە دەفەرمێت نەکا خۆشەویستی زۆری تۆ بۆ ژن و منداڵەکەت ناچارت بکات پێی بنیتە ژینگەیەکی بە گوناه ئالوودە و ڕۆحی خۆت بە حرام ئالوودە بکەیت. هەر بۆیە دەڵێن لە خەرجکردنی پارەدا بۆ خۆت و خاو خێزانت هاوسەنگ و میانڕەو بن. خدا لە قورئانی پیرۆزە دەفەرمێت لە سوورەتی منافقون ئاەتی 8: ئەی گەلی خاوەن بڕواداران، سامان و زارۆڵەکانتان نابێ یادی خواتان لەبیر بەرنەوە، ئەوانەی وایان بەسەردێ زیانبارن. نووسەر دەڵێت باوک و دایکی هێژە مرۆڤ ووزەیەکە و بەرەنجامی کردەوەکانی ئێمە بەردەوام بۆ لای خۆمان دەگەڕێتەوە، واتە هەمان ڕێسایی کار و کاردانەوەیە. کەواتە دڵنقێن بن، ئەگەر بۆ گوزەرانی ژیانی ڕۆڵەکانتان پارەی پیس بەکاربێنن، بێشک ناپاکی لە شێوەی مرۆڤێکی ناپاکدا بە زوویی دەبینن. هەری هەریسۆن لەبارەی خەرجکردن بۆ منداڵ دەڵێت تەنانەت ئەو کاتەش کە دەسەڵاتت هەیە هەر شتێک منداڵەکەت داوای دەکات بۆی مەکڕە تا بەم جۆرە فێری سەبووری بێت. تکایە دوا پەیام جارێکی تر بە وردی گوێ بگرن، نەختێک بیر بکەنەوە. ئێستا دەچینە سەرباسێکی گرنگ. منداڵەکەتان لە 7 ساڵیدا باشە، پیرۆزە، منداڵەکەی دوێنەی ئێوە ئەمڕۆ قوتابی پۆلی یەکەمە، بێگومان دڵە خوڕپەتانە و نیگەرانن. منداڵەکەی ئێوە بۆ یەکەم جار بە شێوەیەکی جددی بۆ چەند کاتژمێرێک لێتان دوور دەکەوێتەوە. بەڵام با پێتان بڵێم سەبارەت بە قوتابخانە بێخەم بن،
دەپرسن بۆچی نەختێک بۆ ساڵەکانی پێشوو بگەڕێنەوە. کاتێک منداڵان دەچوون بۆ قوتابخانە وەک ئەوە بوو کە پاڵەوانێک بێوێت پێشبڕکێ بکات و بەبێ ئەوەی ماوەیەک خەریکی مەشق و خۆ ئامادەکردن بێت ڕەوانەی مەیدانی پێشبڕکێ دەکرا. نەدایەنگە و نەبەخچەی ساوایان لە گۆڕێدا بوو. شەوێک بەر لە قوتابخانە سەری منداڵەکەیان پاقلیس دەکرد. بەیانی زوو چۆغەیەکی ملیوان سپی لەبەر دەکرد. دڵی دادەکەوت وەک ئەوەی ڕووداوێکی ناخۆش خەریک بێت بە قەومێت. کاتێک لە ئاوێنەکەدا سێری قیافەی خۆی دەکرد کە لەی سێسووج بوو. بەخۆی دەوت سەر و بیچمێکی ناقۆڵام هەیە، بەڵام دڵە کوتەی زۆرتر بوو تا خەندەی. دەڕۆشتە ناو قوتابخانە. قوتابخانەیەک بە بنمیکی بەرز و پڕ لە هەیاهوو دەنگەدەنگ. گشت منداڵەکان لەگەڵ دایکیان بوون تا ڕادێک هەمویان دەگریان. دۆخێکی سەیر و ترسناک بوو. گشت منداڵەکان دەستیان خستبووە ناودەستی دایکیان و دایکیش جاروبار پشتەملەیەکی دەسراواندا منداڵەکە دەنگی منداڵەکە کەوتدەبوویەوە. دڵ لە ناو دڵی منداڵاندا نەبوو. جانتایەکی بچووکی چوارگۆشەی هەبوو لەگەڵ قەڵەم و دەفتەرێک و قەپاڵەیەک نان و پەنیر. لەبەر خۆیەوە بیری دەکردەوە مەگەر من دەمەوێت لێرە بمێنمەوە، بۆچی منداڵەکان هێندە دەگرین؟ خۆشی دڵی پڕ بوو بەڵام لە ترسی پشتەملەکە نەدەگریا. پیاوێکی کەڵەگەت کە دەدوت هەمەکارەیە دارێکی کورتی بەدەستەوە بوو، نێوچەوانی گرژ و مۆن بوو، ئەملاو ئەولای دەکرد و لە هاتوو چۆدا بوو. منداڵ دەیوت دایان ناکرێت بڕۆینەوە بۆ ماڵەوە. دایک بێدەنگ بە کوورە دەتەوێت تا کۆتایی تەمەنت بە نەخێندەواری بمێنیتەوە؟ منداڵەکە هەستی دەکرد مەینەتێکی سێری هەیە، دەرس خوێندن. ئەو پیاوە کەڵەگەتە لە دایکی منداڵەکە نزیک بووە وتی خانم منداڵەکە واز لێ بێنە پێویستە بڕواتە پۆل. منداڵ بەرگەی نەگرت و دایە پڕمەی گریان. چ حەشرێک بوو. 30-40 دانە منداڵ پێکەوە دەگریان و شتێکیان دەوت دەمەوێت بڕۆمەوە بۆ ماڵ. دایە هەمان کابرای کەڵەگەت کە دارێکی بەدەستەوە بوو دوو هێندە نێوچەوانی گرش کرده بوو بە چاودێر بانگیان دەکرد. منداڵ بە پشتەملەیەکی دایکی ڕەوانەی پۆل کرا وەک ئەوەی ڕەسم بوو، چونکە هەموو منداڵەکان لە کاتێکی دیاریکراودا بە پشتەملەیەکی دایکیان بەرەو پۆل ڕۆیشتن. ئەلبەتە هەندێک لە دایکەکان کە دەست بڵاویان دەکرد نچڕکێکیان لە سمتی منداڵەکە دەگرت و یاخود گوێیان بادەدا. منداڵ لە ناو پۆل باز دەکەین. خانم دەهاتە سەر پۆلەکە و دەست بەجێ وانە دەستی پێکرد. هێشتا هەندێک لە منداڵەکان دەگریان و فەرمێسکەکانیان دەڕژایە سەر ڕیحلاکە کە جۆرەهای یادەوەری لەسەر نەخشێنرا بوو. خانمی مامۆستاژ وەک بڵێیت خوشکی جەنابی چاودێر بوو چونکە نێوچەوانی گرش بوو. دۆخی هەندێک لە منداڵەکان زۆر خراپ بوو، شەڕواڵەکەیان تەڕ کرده بوو. خانمی مامۆستا بە گرژیومۆنیە کەوتی وای چه منداڵێکی خراپن، بڕۆ دەرەوە. خانمی مامۆستا درێژەیدایە منداڵەکان هەر کەس دەرز نەخوێنێت ئەم قەڵەمە دەخەمە بینی پەنجەکانی. منداڵ لەبەر خۆیەوە بیری دەکردەوە ئێرە قوتابخانەیە یا ئەشکەنجەخانە. بە کورتی ئەو ڕۆژە ترسناکە تەواو بوو. بەڵام مۆنی مامۆستای چاودێر هاتوو هاوارەکانی لە ڕاڕەوە نیمچە تاریکەکان و دیوارە گەچ هەڵوەریوەکان و قەڵەمەکەی نێوان پەنجەی خانمی مامۆستا هەر هەمووی بوو بە کابوسی منداڵ بۆ ساڵانی داهاتوو. و ئێستا کە ئەو منداڵە کە دنیایەک قەڵەو بووە و قژی پێویست بە پاقلیس و لە بناسفرکردن نییە، چونکە ئیدی مویەکی نییە و بۆتە خاوەنی چەند منداڵێک هێشتا لە خەونەکانیدا کاتێک کابوسی قوتابخانە دەبینێت لە خەو ڕادەپەڕێت. بەڵام ڕەوشی منداڵان لە خوێندنگەکانی ئەمڕۆدا 2 ساڵ پێشتر دەڕواتە دایەنگە و باخچەی ساوایان و هەر کەس دەیبینێت ماچی دەکات و دەڵێت وای چەند منداڵێکی نازدارە. ڕۆژی یەکەمی قوتابخانەی منداڵانی ئەمڕۆ بەم شێوەیە. دایک ژلەکانی ئۆتو کردووە و ئامادە جانتای قوتابخانە چەند ڕۆژێک لەوە پێش بە هەڵبژاردننی خودی منداڵەکە کردراوە. کۆمەڵێک نوقڵ و گەز و بسکیت لە جانتای منداڵەکەدا شوێنی دەفتەر و کتێبی گرتوتەوە. بەرەو قوتابخانە دەکەونەڕێ. باوک بە کامێرەی وێنەگرتنەوە هەنگاو بە هەنگاوی منداڵەکە تەسویر دەکات وەک مەراسیمی تاج لەسەرکردنی شازادەی ئینگلتەرا دەچنە قوتابخانە. بەسەر دیواری قوتابخانەکەوە لەسەر لافیتێکی گەورە نووسراوە ڕۆژی شکۆفەکان. بە کورتی شکۆفە لەگەڵ دایکیدا پێدەنێتە ناو قوتابخانە وەک شەوانی لە دایکبوونی قوتابخانە پڕیەتی لە میزەڵدان و گوڵ و شیرینی. مامۆستای چاودێر بە زەردەخەنەیەکەوە دێتە پێشەوە دەپرسێت ناو چییە؟ ئەوجا سەردەستی منداڵەکە ماچ دەکات. دەنگی میوزیک دێت و شێعرێک کە منداڵان دەیڵێن لە سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاوین بڕایەوە جانۆرەی قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە. خانمێک بە زەردەخەنی سەر لێوەکانیەوە دێتە پێشەوە و سەرگۆنای منداڵەکە ماچ دەکات و بەدایکی دەڵێت تکایە ئێوە نیو سەعاتێک چاوەڕێ بن چونکە ئەمڕۆ نیو کاتژمێر زیاتر وانەیان نییە.
منداڵەکان بەرەو پۆل بەڕێ دەکەون. لە پۆلدا خانمی مامۆستا وەک بڵێیت هەواڵی لە دایکبوونی منداڵەکەی بیستووە بەڕوویەکی خەندانەوە دەڵێت قوتابیەکانم سڵاو و درێژەی دەداتێ بەخێر بێن بۆ پۆلیەک و پاشان جێ چکلێتەکە بە یەکێک لە قوتابیەکان دەدات تاوەکو هەمویان چکلێت بخۆن. خانمی مامۆستا بەڕوویەکی گەشی تایبەتەوە دەڵێت باشە منداڵینە ئەمڕۆ تەنها خۆتان بناسێن و بڕۆن. منداڵەکان یەک ناوی خۆیان دێنن و خانمی مامۆستا بە بیستنی ناوی هەریەکەیان زەردەخەنەیەک لەسەر لێوی نەخش دەبەستێت و خانمی مامۆستا شێری قوتابی پۆلی یەکەم جوان و وریا و زیرەکم ژینم ناوم دوا ڕۆژە بیرم وەک تیشکی ڕۆژە کە مامۆستا بۆم بدوێ گشتگیانم دەکەم بەگوێ ناکەم قسەی ناپەسەند وانە دەخوێنم بەند وڵاتە خۆشەویستم پێنووسە چەکی دەستم لەگەڵ قوتابیەکاندا دەڵێتەوە و پاشان کتێبگەلێکی ڕەنگا و ڕەنگ و جوان بە منداڵەکان دەدات و دەڵێت منداڵینە کتێبەکان بەرگتێ بگرن و بەیانی لەگەڵ خۆتان بیانهێنن باشە وانە کۆتایی هاتووە. منداڵەکان دەگەڕێنەوە بۆ ئامێزی دایکەکانیان کە لە پۆلەکەی تەنیشتیان دانیشتبوون و دەست دەکەن بە پیا هەڵدان کە مامۆستاکەمان چەند باش بوو زۆر ئێمەی خۆشویست ناوەکانمانی لێپرسین و ئەم کتێبانەی پێداین. ساڵانێک پاشتر ئەم منداڵە بۆتە پیاوێک و خاوەنی 2 منداڵ هێشتا خەونە شیرینەکەی ئەو هەمان ڕۆژی شکۆفەکانە. باشە دایکی هێژە ئەمانەمانوت تا بە بەراوردکردن بۆ دەرکەوێت منداڵەکانی ئێوە لە ئێستادا لەگەڵ قوتابخانەکاندا کێشەیان نییە بەڵام مەسەلەی سەرەکی خودی خۆتانن سەرتان سوور نەمێنێت بۆتان ڕۆن دەکەینەوە. منداڵەکەی ئێوە چیتر ئەو منداڵە گوێڕایەڵ و قنیاتەی دوێنێ نییە هەر ڕۆژێک کە دەیگوزارێنێت ڕوبەڕووی دنیایەک بۆچی و بە چ شێوەیەک دەبێتەوە کە دەبێت ئێوە وەڵام گۆبن. باوەڕ ناکەن ئەم گفتوگۆیە باز دەکەین. پرسیاریان لە منداڵێکی 7 ساڵان کرد لە ساڵی یەکەمی خوێندندا چی فێر بوویت؟ منداڵ دەڵێت بۆم دەرکەوت کە باوک و دایکم زیرەکترین خەڵکی سەرزەوی نین. ئێستا دەچینە سەروەختی بەشێک لە تایبەتمەندیەکانی منداڵ لە 7 ساڵیدا. جارێکی تر وەک 2 ساڵانیەکەی سربەخۆخواز و خۆتگەرا دەبێت. بڕوای وایە هەر کەسە و بۆ خۆی بۆ چوونێکی هەیە پێیخۆشە بە گوێرەی مەیلی خۆی و بە جۆرێک کە دڵی پێوەیە ڕەفتار بکات. خۆی لەگەڵ گەورەترەکان وەک یەک و یەکسان دەزانێت و بۆ خۆی ماف و ئیمتیازات دادەنێت. بەم ئەنجامە دەگات کە گەورەترەکان سەرۆک و گشتکارە نین. دوولایەنەبوونی پەیوەندیەکانی دەرک کردووە و پەیوەندی لەگەڵ ئێوە بە جۆرێک لە دانوستاندن و مامەڵە دەزانێت. بۆ گەیشتن بەوەی بەڕەوای دەزانێت بە هەر شێوەیەک بێت ڕێگایەک دەدۆزێتەوە. بەردەوام لە حاڵەتی بەراوردکردنی خۆی لەگەڵ خوشک یا برایەکیدایە کە زیاتر خەریکی ئەو دەبن. ترس لە دەسەڵات و هێزی گەورەترەکان لە ئەودا ڕوو لە داکشان دەکات. هێزێکی دەرونی زۆرتری بۆ قسەی زلکردن و ڕەفتاری بێئەدەبانە هەیە. تا تۆڵەی ڕەفتاری ناشیاوی خۆی نەبینێت ناتوانێت قبوڵی بکات کە ڕەفتارەکەی نەشیاو بووە. فرەتر شەنگێزی دەکات و قسەی بێئەدەبانە دەکات و بڕوای وایە دەبێت وەڵامی هەمووان بداتەوە و لەگەڵ کەسێکدا چاک بم کە لەگەڵم چاکە. خاڵێکی گرنگ هەیە باوک و دایکی هێژە منداڵانێک کە لەم خۆناغەدا لە ڕێزی بەرامبەر و خۆشەویستی و محەبەتی پێویست بەهرەمەند بن زووتر لە منداڵانێک کە لە ژینگەی من هەرچیەکەم وت بڵێ بە چاوان گەورە دەبن و گەشەی ڕۆحی دەکەن. منداڵ لەم تەمەنەدا بڕوایەک وایە کە ڕەفتارەکانی بێکەم و کورتیە و بە دووری دەزانێت کەسێک لە ڕەفتاری ئەو زویر بێت. ڕەنگە پرسیار بکەیت ئێمە لە ئەس ئەم منداڵە دەشێت چی بکەین؟ دکتۆر تۆماس لێکۆنا وەڵامی ئەم پرسیارە دەداتەوە. سوود لە کەڵکەڵەی دانوستاندنی ئەو وەربگرن و هەر کارێکی چاک کە لەمەڕ ئەو بە ئەنجامی دەگەێنن داوای لێ بکەن کارێکی چاک بۆ ئێوە ئەنجام بدات. ئەم شێوازە کاتیە تا ئەو دەمەی کە چاکە لە ناخی ئەودا دەچەسبێت. بە شێوەیەکی ڕێکوپێک و بەردەوام لەگەڵ منداڵ قسە بکەن و پەیوەندیەکی گیانی بە گیانی لەگەڵدا بمەزرێنن. منداڵ بە ئاین و باوەڕی ئاسمانی ئاشنا بکەن. یارمەتی منداڵ بدەن تاوکو لە ئاز هەستەکانی ئەوانی تر هەستەوەری زیاتر نیشان بدات. کۆمەکی منداڵ بکەن تاوکو بە تەواوی ئێوە دەرک بکات. لەگەڵ منداڵدا پەیوەندیەکی دۆستانە و محەبەت ئامێز دروست بکەن تاوکو چاوەڕوانەکانی ئێوە بە فەرمی بناسێت. بەردەوام سەرمەشق و مەشخەڵی منداڵەکەی خۆتان بن. ئێستا منداڵەکەی ئێوە پێیناوەتە گۆڕانکاریکی گەورە بە 2 بەڵگە. گۆڕانی ڕەفتاری و ڕۆحی منداڵ، گۆڕانی دۆخی جۆری ژیان. گۆڕان لە دۆخی ڕەفتاری منداڵدا بە تەواوەتی تێبینیمان کردووە و پێویست بە دووبارەکردنەوە ناکات. گۆڕان لە دۆخی جۆری ژیانی منداڵیش دیارە.
منداڵ تا چەند ڕۆژیش لەوە پێش لە ئارامی و ئازادێکی تەواودا ژیانی بەسەر دەبرد، بەڵام لە سبەینەوە پێویستە لە سەعاتێکی دیاریکراودا هەستێت و بەشداریوانێکی جدی بکات و شەویش دەبێت بەو ئەرکووانانەدا بچێتەوە کە بە ڕۆژدا خوێندوێتی و ئەگەر ئەم ڕۆژە بەرەیانە بەباشی پێش بەنەچێت بێگومان زەبرێکی کوشندە و ترسناک لە ئایندەی ژیانی منداڵەکەی ئێوە دەدرێت، هەنووکە دەرگەوە دەکەن کە ئەرکێکی مەترسیدار و گرنگ لە ئەستۆی ئێوەدایە. چۆن منداڵەکەمان ئەوانەکانی بخوێنێت؟ پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت دەفەرمێت ڕۆڵەکەتان هەر لە منداڵیەوە فێری زانست و ماریفەت بکەن، چونکە فێربوون لە منداڵیدا وەک نەخشی سەربەرد وایە. ژان پیاژە دەربارەی جۆری دەرس خوێندنی منداڵ دەڵێت هەرگیز لە ڕێی هەڕەشەکردنەوە منداڵ ناچار مەکەن بۆ دەستخستنی ماریفە، بەڵکو لە ڕێی سۆز و خۆشەویستیەوە هانی بدەن بۆ فێربوونی زانست و ماریفەت. ئیمامیە عەلیڕەزای خۆی لەبێت و تێکی بەپێزی هەیە دەڵێت منداڵەکانتان بە زانستی ڕۆژ پەروەردە بکەن. دکتۆر شریعەتی لە وتەیەکیدا ئاماژە دەدات و دەڵێت کوڕم ئەگەر دەتەوێت گیرۆدەی ملهوڕی نەبیت بخوێنە و تەنها بخوێنە. خەڵکی گرنگ هەیە ئێمە لە هەموو کتێبەکانی خۆماندا هەوڵمانداوە بەبێ وابەستەبوون بە کەسێتی ئاینی یان پەیوەستبوون بە ئاینێک ئێوەی ئازیز لە هزروانانی ئاینە ئاسمانیەکان بە تایبەتی ئاینی بیر و ژێنی ئیسلام و بیرمەندانی ئەم ئاینە مەزنە ئاشنا بکەین. ئێستا بە خوێندنەوە و تێڕامان لە وتەکانی ئەم کەسایەتیە گەورانە بۆتان دەردەکەوێت کە ئەم ئازیزانە تا چەند دانا و تێگەیشت و قوڵبین و بیرناسک بوون. لایەتان بێت ئێمە پێویستمان بە دەرکردنی ڕاست و دروستی ئەم ئازیز و کەڵە پیاوانە هەیە و ئەوان هیچ پێویستیان بە گریە و زاریەکانی ئێمە نییە، چونکە بەوتەی دکتۆر شریعەتی بۆ وێرانکردنی حەقیقەتێک باش هەڵمەتی بۆ مەبە، خراپ بەرگری لێ بکە. باشە پرسیارێک، کاتێک منداڵە 7 ساڵانەکەی ئێوە بچێتە قۆناغی بنەڕەتی و ئێوە بۆ یەکەم جار چاوتان بە مامۆستاکەی بکەوێت چی پێدەڵێن؟ لە دێرەکدا بینووسن. باشە ئێستا بابزانین ڕانبارنەر چی بۆ مامۆستای منداڵەکەی وت؟ ئەو ڕووی وتارەکەی دەکاتە مامۆستای منداڵەکەی و دەڵێت پێشەموو شتێک داواکارم ئێوە بە پلەی یەکەم ڕێز لە ڕۆحی ئەو بگرن و پشتیوانی لێ بکەن. ئەو ڕەنگە زیرەکترین قوتابی پۆلەکەی نەبێت، بەڵام ژیانی ڕۆحی ئەو وەک هەر کەسێکی تر ڕووناک و درەوشاوەیە. ئەو کاتەی ستایش بکرێت و هان بدرێت دەدرەوشێتەوە و کاتێک سوکردن و بێنرخکردن لە گۆڕێدا بێت پەژموردە دەبێت. ڕۆحەکەی یا ئەو بەرەوژیانێک کەوزە و توانای خۆی لەگەڵ ئامانج و بایەخدان بە کامڕەوایی بەکاربێنێت بۆ پێشەوە دەبات، یەخود بەرەو ئایندەیەک بەڕەوشێکی نۆرماڵ و مامناوەند ڕێنوێنی دەکات. دەمەوێت ئەو بە ئاراستەی ململانەکانی ژیان و نەک دوور لەوان بجوڵێت. دەمەوێت ئەو توانای خۆی لە بەرامبەر واقعەت دژوارەکانی ژیان تۆکمە بکات و بە ئیلهام وەرگرتن لە ئازایەتی دەرونی خۆی زاڵ بێت بەسەر هەر ئاستەنگێکدا کە دێتە سەرڕێی. تکا دەکەم کۆمەکی بکەن تا ڕۆحی بەرکەماڵ بێت. متمانە بەخۆبوونی ئەو خەریکە دەردەکەوێت کاتێک کە ئەو دەست دەکات بە تێگەیشتن لەم مەسەلەیە کە کێیە و دەتوانێت چی بکات. لە حاڵەتی بەدەستهێنانی هەستی خۆبووندایە، بەڵام باش دەزانن کە خۆسازی تێکشکێنەرە و هەنگاوەکانی ئەو ئەزمۆنین و پێویستی بە یارمەتی ئێوە هەیە. هەروەک ئەو لە ڕێگەکەیدا کوێرە دەڕوات و پێشەوە و لە کاتێکدا کە پێویستە ڕابکات لە ڕۆشنەکەیدا دەکەوێ و هەڵدەستێتەوە و خەساری بەردەکەوێت. کاتێک کە تۆ دەزانیت پێویستە ڕێنمایی بیت هانی بدە. ئەو جاحێڵە و ناجێگیریەکەی ڕەفتاری ئاسایی ئەوە. لێهاتنی دەستنیشان بکە و توانەکانی بەهێز بکەن. لە کاتێکدا کە سنوورداریەکانی ئەو بە شوێنەی دەناسێنیت ئافرین لە سەرکەوتنەکانی بکەن. پاشان کۆمەکی بکەن تا چاک ببێتەوە و دەست پێشخەری بکات و زاڵ بێت بەسەر هەر شتێکدا لەمپەر بۆ پێشبەچوونەکانی دروست دەکات. ڕۆڵەکەم بە تاسەمەندیەوە دێت بۆ لای ئێوە تاوەکو فێر ببێت. داواکارم لێتان کەوێ هیوای مەکەن. خوێندنەکەی ئەو ئاوێتە بکەن لەگەڵ هەیەجاندا و چێژبەخشی بکەن. ئەزمونە فێرکاریەکانی ئەو هەروەک هەناسەدان بەلایەوە سروشتی بووە. تکا دەکەم ئەم مۆدێلە درێژە پێ بدەن. فێرکردنی ئەو لە ئەولەویەتێکی بانتر لەوانەوتنەوەی خۆتاندا بنێن. یارمەتی بدەن سەرکەوتوو بێت لە ناسینی خودی خۆی بە جۆرێک کە لە کۆتایی ساڵدا لەوەی کە دەتوانێت یا ناتوانێت ئەنجامی بدات تێگەیشتنی پێویستی هەبێت. پێم خۆشە کە ئەو بەدڵنیاییەکی زۆرترەوە لەمەڕ توانەکانی بۆ بەدەستهێنانی سەرکەوتن و فێرخوازێکی شایستەتر و بە ئامادەیەکی زیاترەوە بۆ بڕینی پلەکانی خوێندن پۆلەکەی ئێوە بەجێ بێڵێت.
دەزانیت ئەمە یەکێکە لە بەنرخترین ساڵەکانی تەمەنی ئەو ئێوە، یەکێک لە گرنگترین کەسەکانی ژیانی ئەو دەبن. ئەو بڕیار دەدات کە بەها و پێودانگەکانی ئێوە لە ناخی دڵەوە قبول بکات یان ڕەت بکاتەوە. ئەو بۆ پاشماوەی تەمەنی یان ڕێستان دەپارێزێت و هەرگیز لە بێرتان ناکات، یاخود بەهۆی ئەوەی ئێوە خۆتان لە فێرکردنی ئەو دزیوەتەوە دەتان خاتە پەراوێز و بۆ هەمیشە هەست بە نائومێدی دەکات. من زۆر پێم خۆشە کە ئێوە جێگای دەستخۆشی ئەو بن کە بێگومان ئەم مەسەلەیە بە ئێوەوە پەیوەستە. لە کۆتایی ساڵدا لەمەی کە بەشێک لە ژیانتان بووە و ئێوە بەشێک بوون لە وجودی ئەو لە باوەش بگرن تاوەکو هەست بە خۆشەویستی بکات و دەرک بەوە بکات بە هەمان شێوە کە من هیوادارم بتوانم لەوەی کە بەشێک بوون لە ژیانی ئەو سوپاسگوزاریتان بکەم، بە پێشکەشکردنی سوپاس و خۆشەویستی و پێزانینی خۆمتان بۆ دەرببڕم. ئێستا دەچینە سەرە و کارانەی کە ئێوە سەبارەت بە ئەرکی قوتابخانە پێویستە ئەنجامی بدەن. بەر لە ئەنجامدانی ئەرکی قوتابخانە دەرفەتی پشودان بە منداڵ بدەن. ڕۆژانە کاتێکی دیاریکراو بۆ ئەنجامدانی ئەرکی قوتابخانە دیاری بکرد. تەلەڤیزیۆن بکوژێننەوە، ماوەیەک کە گونجاوە لەگەڵ تەمەنی ئەودا تەرخان بکەن بۆ ئەوەی سەیری تەلەڤیزیۆن بکات. کەشێکی ئارام و بێدەنگ بۆ منداڵ فەراهەم بکەن. دوای ئەنجامدانی ئەرکەکان شەکەتی ئەو بە خواردنەوە یان خۆراکێکی تەندروست دەربکەن. ئەگەر پێویستی کرد وەڵامگۆی هەندێک لە پرسیاری وانەکانی منداڵ بن. مانگانە با پەیوەندی لەگەڵ مامۆستاکەیدا هەبێت. سەبارەت بە وانەکان و تایبەتمەندیە ڕەفتاریەکانی منداڵ پرسیار لە مامۆستا و ڕابەری پۆلەکەی بکەن. دایکی هێژە، حەیف کە ناتەوێت منداڵی خۆت بەبیر بێنیتەوە کە چۆنی بەیانی زوو بە پەلە پرۆزە بە دوای تاکە گۆڕی و دەفتەری ڕێنووسەکەت بە دەوری خۆتدا دەخوڵیتەوە. کەواتە تکایە چەند مانگی یەکەم وەرن یارمەتی منداڵەکەتان بدەن، بەڵام ڕێک و پێک بەباری بێن و کۆمەکی بکەن تا هەر شەوی پێشوو کتێب و دەفتەر و گۆرەوی و جلەکانی ئامادە بکات پاشان بخەوێت. پرسیارێک دێتە پێشەوە، بۆچی منداڵەکەی ئێوە ئەرکەکانی قوتابخانە لەبیرەکات؟ لەبەر 4 هۆکار. ڕەنگە گوێ لە قسەکانی مامۆستا نەبێت، ڕەنگە پێویستی بە دەفتەرێکی یادداشت هەبێت، ڕەنگە هەر بەڕاستی لەبیری کردبێت، ڕەنگە بەڕاستی نەزانێت چۆن ئەنجامی بدات. کەواتە تکایە یارمەتی بدەن. خاڵێکی زۆر گرنگ هەیە. نان خواردن لە گرنگترین و سەرەکیترین نیازمەندیەکانی جەستەی منداڵەکەی ئەوەیە، کەواتە لە پێدانی ناشتایان نانی بەیانی بە منداڵ تەمبەڵی یان پەلە مەکەن. ئێستا دوایین تیۆریای پزیشکەکان باس دەکەین. ئەو منداڵانەی نانی بەیانی ناخۆن لە چاو ئەو منداڵانەی کە دەیخۆن نزیکەی لە 60% دواکەوتنی فێربوونیان هەیە. پێشەوا جعفەری سادق بڕوای وایە نانی بەیانی لە گرنگترین ژەمە خۆراکەکانە. دایکی هێژە، سەرنج بدەن. کاتێک منداڵەکەی ئێوە نانی بەیانی ناخوات واتە نیوەی مێشکی کار ناکات. تکایە هەوڵێکی جددی بدەن بۆ پێدانی ناشتایەکی بەهێزکەر و سودبەخش بە منداڵەکەتان. دایکی هێژە، سەرنج بدەن. لە 1-2 مانگی سەرەتای چوونە قوتابخانەی منداڵەکەتاندا لە ئەنجامدانی ئەرک و ناشتا خواردنی ئەودا ئەو پەڕی تاقەت و حەوسەڵە و ڕووخۆشی و نەرمی بنوێنن تاوەکو منداڵ بە بینینی ڕوومەتی خەندان و بەسۆزی ئێوە ناشتاکەی بە تاموچێژی پێویستەوە نۆشیگیان بکات و یادەوەرێکی فەرامۆش نەکراو لە زەینیدا بمێنێتەوە. هەر ڕەفتارێک کە ئێوە لەگەڵ منداڵەکەتان ئەنجامی بدەن دڵنەقێن بن کە ئەویش ساڵانێک دواتر لەگەڵ منداڵەکەی خۆیدا ئەنجامی دەدات، چونکە منداڵ بە توندی سەرمەشق وەرگرە. باوکی هێژە، تکایە لەم ڕۆژانەدا کە منداڵەکەت ڕوبەڕووی قەیران دەبێتەوە نەختەیەک لە کاتی خۆتی بۆ تەرخان بکە. جاروبار لەبارەی وانەکانیەوە قسەی لەگەڵ بکە و وەڵامی پرسیارەکانی بدەرەوە و تەمەموشەکانی بۆ بڕەوێنەرەوە. ئەلبەت نەک وەک ئەو باوکەی کە باژوایە خۆتان بیری لێ بکەنەوە. چیرۆکێکی باوکێکی خوێندەوار. منداڵ دەپرسێت باوکە گیان دەکرێت ئەو ڕۆژنامە بخەیتە لاوە وەڵامی چەند پرسیارێکی من بدەیتەوە؟ باوک لە کاتێکدا کە هێشتا ڕۆژنامە دەخوێنێتەوە دەڵێت پرسیار کە ئازیزەکەم گوێم لێتە. منداڵ، باوکە ڕووبەری هەرێمی کوردستان چەند کیلۆمەتری چوارگۆشەیە؟ باوک نەختێک بیر دەکاتەوە و دەڵێت نازانم گیانەکەم. منداڵ، باوکە گەورەترین ڕووباری کوردستان ناوی چییە؟ باوک نەختێک زیاتر بیر دەکاتەوە و دەڵێت کوڕم لەبیرم نییە. منداڵ دەڵێت باوکە بەرزترین چێی کوردستان ناوی چییە؟ باوک هەم دیستۆزێک لە جارانی پێشوو زیاتر بیر دەکاتەوە و دەڵێت سەیرە لەسەر نوکی زمانم بوو نایەتەوە بیرم. منداڵەکەش دەڵێت زۆر مەمنون باوکە. باوکیش تکا دەکەم کوڕم ئەگەر پرسیاری دیکەت هەبوو بپرسە. منداڵ بە زەردەخەنێکی پڕمانەوە کتێبەکانی هەڵدەگرێت و دەچێتە ژوورەکەی خۆی. باوکی هێژە، هیوادارم ئێوە گیرۆدەی هەلومەرجێکی لەم جۆرە نەبن. پرسیارێکی گرنگ دێتە پێشەوە، ئایا توانستی فێربوونی کچ و کوڕ جیاوازی هەیە؟
دەبێت بڵین بەڵێ. دەپرسیت بەڵگە چییە؟ دەڵێن بەهۆی جیاوازی لە پێکاتە و لە ئەنجامی کارکردنی مێشکی نێرومێدا پێشنیاز دەکەین بۆ باشتر دەرکردنی ئەم بابەتە گرنگە بگەڕێنەوە بۆ بەشی جیاوازی پێکاتەی مێشکی ژن و پیا و کە لە کتێبی تکایە هاوسەرێکی باشبن نووسراوە. کوڕ کەمتر توانای خوێندنی وانەزارەکیەکانی هەیە، بەڵام کەچ باشتر و خێراتر خوێندنەوە کار دەبێت. لە ڕووناکی تەواودا باشتر دەبینێت، لە تاقیکردنەوەی نووسینەکیدا باشترە کوڕ و توانای قسەکردنی کەمترە و لە بیرکاری گشتیدا باشە و زۆر باش هەست و سۆزەکان لە بەڵگە و لۆژیک جیا دەکاتەوە. بەڵام کەچ لە ڕووناکی کەمیشدا باش دەبینێت، لە تاقیکردنەوە زارەکیەکاندا سەرکەوتووترە، توانای قسەکردنی باشترە، لە ڕێزمانی کوردیدا باشە، کەمتر دەتوانێت هەستەکان لە بەڵگە و لۆژیک جیا بکاتەوە. باوکی هێژە لە ڕۆژگارێکدا دەژین کە ڕۆڵی باوک لە پەروەردەی منداڵدا لە هیدایی کەمتر نییە، بەڵکو لە زۆر حاڵەتدا لە دایک سەنگینتر و کاریگەرترە، کەواتە تکایە لە جێتی خوێندنەوەی بابەتە سواوەکانی ڕۆژنامەکان یا هەڵکوونکێ و خۆشی دەربڕین بۆ سەرکەوتنی ئەو تیمەی تۆپی پێک کە هەواداریتی نەختێک لە کات و هەڵچوونەکانی خۆت بۆ منداڵەکەت تەرخان بکە. باوەڕ بکەن ئەو زۆر پێویستی بە هاوکاری ئێوە هەیە، بەڵام ناتوانێت بێڵێت نەختێک بگەڕێنەوە بۆ منداڵی خۆتان. چەند خۆشەحاڵ دەبوویت کە باوکتان ئافرینی لێ دەکردی و بەهۆی نمرێکی باشەوە کە هێنابووت ماچی دەکردیت، و چەند دڵە خوڕپەت بێ دەکەوت کاتێک دەدویست نمرە 20ەکەی خۆت پیشانی باوکت بدەیتەوە، باوکیشت لەو کاتەدا کە سەرگەرمی تەماشاکردنی یاری تۆپی و پێ و گوڵەوە ڕۆژە خواردن بوو پشتەملەیەکی سووکی لێ دەدایت و دەیوت کوڕە تۆش کاتت نەدۆزیەوە ئێستا نەبێت. نووسەر بڕوای وایە یەکێک لە باشترین شێوازە پەروەردەیەکان لە جیاتی دانانە، واتە تۆ ماوەیەک خۆت بخەرە شوێنی منداڵەکەت. هەر بەم سادەیە بیرمەندی بە ئاگا عەباسی فەرخی وتەکەی نووسەر دەسەلمێنێت و دەڵێت کە منداڵ بووین چاوەڕوانی گەلێکمان لە گەورەترەکان هەبوو کە ئێستا خۆمان ئەوانە بۆ منداڵەکانمان ئەنجام نادەین. باوکی هێژە منداڵ لەم مانگە قەیراویانەدا کات و ساتێکی دژوار دەگوزەرێنێت و هەر لە بنەڕەت داوا نازانێت کە ئەو لە ژوورەکەی خۆیدا یان چەند مەترێک گواوەتر لەو لای ئێوە کڕکەوتووە و کاری خۆی دەکات. جارێک تاقیب بکەنەوە، تەلەڤیزیۆنەکە خامۆش بکە و ڕۆژنامەکەش بخەرە لاوە و لی نزیک بەرەوە و دەستێک بێنە بەسەریدا و بڵێ بەه بەه ئازیزەکەم چەند وێنێکی قەشەنگت کێشاوە، یاخۆت بڵێن ئافرین نازدارەکەم بەڕاست خەریکە فێری خوێنداواری دەبێت، نێوچەوانی ماچ بکە. باوەڕ بکە دەستی گەرمی تۆ بەسەری منداڵەکەتانەوە هەم مۆزەبەخشە و هەم شەکەتیەکانیشی دەردەکات. باوەڕ ناکەن بەوتەی هانۆک مەککارتی گوێبگرن. دەستەکانی باوکو دایکم وەک بەتانین لە حاڵێکدا کە من لە سەرما دەپارێزن، لە زەبر و بەرکەوتەکانی ڕۆژگاریش دەمپارێزن. باشە ئێستا قەناعەتت کرد؟ تکایە دەست بەکار بن، ئەو جازەردەخەنێکی شیرین دەبینیت کە لەسەر لەوی منداڵەکەت نەخش دەبەستێت. باوکی هێژە تکایە هەموو ئەم کارانە مەخەرە ئەستۆی دایک، تکایە باوکێکی باش بە تاوەکو بینەری گەورەبوونی منداڵێکی چاک بیت. گوێ لە وتەیەکی لۆرا ئێسپەیس بگرن کە لە زاری منداڵەکەی ئێوەوە دەڵێت باوکە، دایکە، چیرۆکێکم بۆ بگێڕنەوە، بە خۆشەویستیەوە لە ئامێزم بگرن. کاتێک کە لە کۆشی ئێوەدام دنیا لە پێش چاوم بچووک دەبێتەوە و بۆن و بەرامەی بەهەش دەکەم. باوکی هێژە هەرگیز مەڵێن دایکی ئاگای لێیەتی، لەبیرت بێت هەر گوڵێک بۆنێکی هەیە. تکایە لە سەیران و گەڕانی تایبەتی خۆت کەم بکەرەوە، نەختێک بچۆ بۆ سەروەختی منداڵەکەتەوە و یەکەمین هەنگاویش ئەمەیە کە دەرککردنی ڕاست و دروست لە مەڕ منداڵەکەت پەرە پێ بدەیت، چونکە کوڕ و کچ هەریەکەیان خاوەن شێواز و خەسڵەتی جیاوازن. ئێستا دەڕۆینە سەر پرسیارێکی گرنگ. دایانگە و بەخچەی سەوایان بۆ منداڵ سوودیان هەیە؟ بە کورتی پێویستە بڵێن چونە خێوەتگەی مەشقکردن بۆ ئەو پاڵاوانانەی کە پێشبەرکیان هەیە چ تایبەتمەندێکی هەیە؟ بێگومان ئەوان بۆ ڕۆژی پێشبڕکێیەکە ئامادە دەکات. دایانگە و بەخچەی ساوایانیش ئەم جۆرە تایبەتمەندی بۆ منداڵەکەی ئێوە هەیە، کەواتە تکایە لە ناردنی منداڵەکەتان بۆ دایانگە و باخچە کەمتەر خەمی منوێنن. ئێستا دەچینە سەرباسێکی زۆر گرنگ، چۆن و بە چ شێوەیەک تامی ئیمان بە ڕۆحی بە منداڵ بچەژین. نووسەر بڕوای وایە ئیمان بۆ منداڵ وەک ئاوە بۆ ماسی، وەک بارانە بۆ بیابان. ئیمان بۆ منداڵ وەک چرایە لە تاریکیدا، وەک بەڵگەیە بۆ بوون. ئیمان بۆ منداڵ وەک ئارامیە بۆ نیگەرانیەکانی، ئاساییشە بۆ سبەینەکانی. ئیمان بۆ منداڵ وەک بەهارە لە زەینی زستاندا، وەک ڕەهاییە لە بیری قەفەس، وەک خەوە بۆ نەخۆش، وەک چاکەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی خراپە، وەک ئاوە، وەک هەوا، وەک ژیان.
ئیمان بۆ منداڵ خودی ژیانە. ئێستا لە دەلاقەی چاوی منداڵەوە لە خوددا دەڕوانین. چیرۆکی مەشقی خوددا. سارای 4 ساڵان لەسەر ئەژنۆی باوە گەورە ڕاحەت ڕاکشا بوو تاوەکو باوە گەورە گۆڤاری جگەرگۆشەکانی بۆ بخوێنێتەوە. سارا بە هەمان شێوە کە لەگەڵ خەودا دەجەنگا قامکە وردیلەکانی دەهێنا بەسەر ڕێگەکانی پشدەستی باوە گەورەدا. ڕێگە شینە ڕەنگ تێرەکانی بە وردی تەماشا دەکرد و ئەوجا ڕووی لە باپیرە کرد و وتی: باپیرە، و هەز دەکەم سەرەتا خوددا لەسەر تۆ مەشق و پەراوی کردبێت، چونکە ئەو دەستەکانی منی زۆر باش دروست کردووە. باوک و دایکی هێژا تکایە بە وردی گوێ بگرن. نووسەر دەڵێت: ئەو دەمەی ڕۆژەکان بۆ من تاریک و زن و تەک دەبن، ئەو دەمەی شەوەکانم دژوار و تاڵ دەبن، ئەو دەمەی گرفتەکانی هەناسەم سوار دەکەن، ئەو دەمەی کە وجود بەلامەوە تامێکی نییە جگە لە ئێش و ژان و ئەفسوس، ئەو دەمەی بێکەسی دەبێتە سەرینی تاڵی هەموو ڕۆژ و شەوێکم، تەنها یەک شت، یەک زات هەموو وجودم پێی دەکات بەخۆشی، تەنها تۆی، تۆ ئەی خوددا جوانەکەم، ئەی کەسی بێکەسان، ئای کە چەند تاسەمەندێکی شیرینە خۆ لە ئامێزی تۆدا بینینەوە. ئەو دەمەیە کە چرکە ساتەکانم پڕ لە گۆرانی و شەوەکانم پڕ لە ئەستێرە و ڕۆژەکانیشم پڕ دەبن لە بیانووی بوون لەگەڵ تۆ، ئەی خوددا باشەکەم. باشەوە دەزانیت بۆچی نووسەر ئەموتانی هۆنیەوە. نەختێک بیر بکەنەوە، ئێستا پێتان دەڵێم. ئیمان، بەڵێ ئیمانە. نووسەر لەبارەی سوودەکانی ئیمانی منداڵ لە ساڵانی داهاتوو ژیانی ئەو دادووە. ئێستا دەمانەوێت لەمەڕ پەروەردە و فێرکردنی ئیمان بدوین. سەرەتا دەچینە خزمەت فەرمودەیەکی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت کە دەفەرمێت: لە 7 ساڵیەوە منداڵەکانتان فێری ئیمان بکەن. ویلیام جیمس باوکی دەروونزانی نوێ وتەکەی پێغەمبەر پەسەند دەکات و دەڵێت: ئەزموون سەلماندوویەتی منداڵانێک کە هەر بە ساوایی ئاشنای ئیمان دەبن و لەسەری پەروەردە دەکرێن لە قۆناغی گەورەییدا لە ڕوبەڕووبوونەوەی کێشەکاندا کەمتر تووشی پەرێشانی و شڵەژان و نیگەرانی دەبن. پێکەوە ئەم چیرۆکە ناوازەیە دەخوێنینەوە، ئێوەش گوێ بگرن. چیرۆکی دڵی کچۆڵەیەک و پێغەمبەر محەممەد درودی خۆی لەسەر بێت. کچێکی 4 ساڵانیان بردەبوو بۆ کلینیکی پشکنینی منداڵان. پزیشک کە دەیویست بە ئامەرێکی تایبەت ناوگوێی ئەو ببینێت پرسیاری کرد: وا دەزانیت من باڵندەیەکی گەورە لێرە ببینم؟ کچۆڵەکە بێدەنگ بوو. پاشان پزیشک بە کەوچکێکی دار ناوگەڕووی پشکنی و پرسی: وا هەز دەکەیت من لەم خوارەوە شیرینێکی گەورە بدۆزمەوە؟ کچۆڵەکە هەم دیس بێدەنگ بوو. پاشان پزیشک بیستۆکی پشکنینەکەی خەسەر سەر زەنگی کچۆڵەکە و بە بیستنی چرپەی دڵی پرسیاری کرد: وا هەز دەکەیت من دەنگی بووکەڵەیەک ببیستم؟ کچۆڵەکە وەڵامی دایەوە: ئۆی نەخێر، پێغەمبەر محەممەد درودی خۆی لەسەر بێت لە ناو دڵمدایە، بووکەڵەکە لە باوەشمدایە. ئێستا بابزانین خوددا لە زینی منداڵدا چ وێنەیەکی هەیە. منداڵەکەم قەلەمبۆیەکی هەڵگرت، خستیە ناو دەستە چکۆلانەکانی و دەستی بە وێنە کێشان کرد، وەک بڵێیت فەرمانم پێکراوە بە تامەزرۆییەوە تەماشام کرد، بەڵام نەمتوانی پێشبینی ئەوە بکەم ئەو چەند هێڵە سادەیە چ وێنەیەک پێک دەهێنن. زۆری نەخایاند کە پرسیارم لێ کرد: وێنەی چی دەکێشیت؟ وتی: خەریکم وێنەی خوددا دەکێشم لە ئاسماندا. ئاهێکم هەڵکێشا وتم: بەڵام کەس نازانێت خوددا لە چ شێوەیەکدایە. بە دەنگێکی هێواشوتی: کاتێک ئیشەکەم تەواو بوو ئەو کاتە دەزانیت. خداوەند لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت: ئەو کەسانی وتیان پەروەردگارمان خوددایە و لە دواییشدا هەر لەسەر قسەی خۆیانمان نەترسێکیان لەسەر هەیە نەخەم دەخۆن. نووسەر وتەکەی قورئان بە جۆرێکی تر ڕوون دەکاتەوە، دەڵێت: منداڵانێک کە بە ئیمان و بیر و باوەڕەوە پەروەردە دەکرێن لە ئایندەی نزیکدا لە زۆرێک لە خراپەکاریەکان پارێزراو دەبن. ئیمامی عەلی ڕەزای خۆی لەبێت وەک دەروونزانێکی قوڵبین 14 سەدە لەمەوە پێش وتوێتی: زانست مایی ژیان و زیندەگیە و ئیمان هۆکاری ڕزگاری و سەرفرازیە. فەیلسوفی هاوچەرخ محەممەد تەقی جعفەری وتەکانی نووسەر و عەلی پەسەند دەکات و دەڵێت: ئەگەر ئیمان لە منداڵیەوە لە نەخی منداڵدا بەدامەزراوەی بکرێت لە گەورەیدا دەبێتە بربەستێکی گەورە لە بەردەم خراپەکاریەکانی ئەودا. باشە باوک و دایکی هێژا، بێگومان ئێوەش لە زۆر حاڵەتی ژیاندا و لە جەرگەی قەیرانەکاندا هەستت دەکرد گشت قاپەکانت بەڕوودا داخراوە.
کاتێک لە نەخۆشخانە لە بەردەم ژووری نەشتەرگەریدا بە نیگەرانیەوە چاوەڕوان بوویت، کاتێک چاوەڕێی ئەنجامی پشکنینی نەخۆشێکی ئازیز بوویت، کاتێک ئەو فڕۆکەی لە ناویدا بوویت لە ئاسماندا تووشی خەلەلی هونەری دەبێت، کاتێک لە چلەی ساردی زستان و لە جادێکی تاریکدا ئۆتۆمبیلەکەت لە کار دەکەوێت، کاتێک بەڕاستەری منداڵەکەتانەوە کە تا دایکگرتبوو تۆش تا دایکگرتبوویت و دەسووتیت. لە هەموو ئەم حاڵەتانەدا بیرت لە چی دەکردەوە؟ بیرت لە کام پەیپ دەکردەوە و لەبەر خۆتەوە دەدوتەوە. ئێستا باش دەزانن کە یادی خوددا مایەی ئارامی دڵانە. ئێستا پرسیارتان لە دەکەین چ کەسانێک ئەم پەیوانەی ئەو ڕۆژانەی کە ساوایەک زیاتر نەبوون لە بەخچەکەی دڵی ئێوەدا چاند. باشە بۆچی ئێوە ئەم کارە بۆ منداڵەکەتان ناکەن؟ بۆچی شتێک فێری منداڵەکەتان ناکەن تا ئەو کاتی ئێوەی لە پاڵدانیە کۆمەکی بکەن؟ بۆچی ئاشنای ناکەن بەو زاتە میهرەبان و بەسۆزە تاوەکو لە ترۆپکی قەیرانەکاندا نەخلیسکێت و نەکەوێت؟ ئەگەر کەوتیش بەیا ئەڵڵایە کەستێتەوە. باوک و دایکی هێژا باوەڕ بکەن ئەگەر ئێوە منداڵەکانتان لەسەر ئیمان پەروەردە بکەن ئەوتان بۆ هەموو تەمەنی گەرانتی و بیمە کردووە. کەواتە تکایە بە نەختێ گوردی و حوسڵێکی زۆر و تۆزێک هزر و عەشقێکی زۆرەوە هەر لە 7 ساڵیەوە ئیمان لە بەخچەی دڵی ناسکی منداڵەکەتاندا بچێنن. بەڵام بێگومان پرسیار دەکەن بە چ شێوەیەک؟ ئایا پێویستە فێری قورئانی بکەم یان ناچاری بکەم بەیانی زوو هەستێت و نوێژ بکات؟ ئێمەش دەڵێین سەرەتا ئیمان. دەپرسی چۆن؟ ئێمەش دەڵێین منداڵەکەتان ببەن بۆ تەنیشت باخچەیەک خاک و زەوی نیشان بدەن و ئەم گوڵە ڕەنگاڵانە کە لە ڕەنگدانی خاک سەوز بۆ سەری دەرهێنەوە. کوکوختیەکانی نیشان بدە کە لە وادەی خۆیاندا دەبنە دایک. خۆر کە هەرگیز دواناکەوێت و ئاسمانی پڕ ئەستێرە کە ڕەنگە ناوماڵی بەهەشت بێت و خودایەکی جوان کە هەر لەم نزیکانەدایە و خالقی ئەم هەموو جوانیانەیە کە لە دەوروبەرماندا حەزوریان هەیە. سەرەتا منداڵەکەتان فێری چۆنێتی بیرکردنەوە بکەن تاوەکو چۆن ژیان فێر بن. بەڵێ باوک و دایکی هێژا سەرەتا ئیمانی ڕاستەقینە فێری منداڵەکەتان بکەن تا ئەو کەتەی بەرماڵی سەوزی نزا ڕادەخات. حەزوری ناسکی خوداوەند لە ژێر پێستی ڕۆحی خۆیدا هەست پێ بکات. کاتێک نوێژ دەخوێنێت باوەڕ دەهێنێت بە وتەکەی ئەلێکسس کاریل کە دەڵێت نوێژ گفتوگۆی بوونەوەرکی یەکجار بچووکە لەگەڵ زاتێکی یەکجار مەزەندا. و لە زاری جوبران خەلیل جوبرانەوە پێی بڵێن نوێژ چرکە ساتێکە کە خوداوەند گوێ لە موزیکی دڵی بەندەکەی دەگرێت. بەڵام لەبیرتان نەچێت وتەکەی دکتۆر شەریعەتی دووبارە دەکەینەوە بۆ لە ناوبردنی حەقیقەتێکی باش هەڵمەتی بۆ مەبە خراپ داکۆکی لێ بکە. کەواتە هەرگیز منداڵەکەت ناچار بە نوێژکردن و ڕۆژوگرتن مەکە. ئێوە سەرەتا باوەڕ بە خودای فێر بکەن، دواتر ئەو ڕێگەی خۆی دەدۆزێتەوە. لێبیرتان نەچێت منداڵەکەتان خوداناس پەروەردە بکەن نەک خوددا بانکەر. ئێستا دەچینە سەرێکێک لە پشەویە دەرونی و جەستەیەکانی منداڵ و ڕۆیشتن لە خەودا. ڕۆشتن بەدەمخەوە لە ڕیزی پشێویەکانی خەودا هەژمار دەکرێت. چۆنێتیەکە تەنها چەند جارێک لە ژیانی منداڵدا ڕوادات. پەیوەندیشی بە تەمەنی منداڵەوە نییە، فرەتر دوای ماوەیەک نامێنێت. خاڵێکی گرنگ هەیە لە هەندێک حاڵەتی دەگمەندا ڕەنگە لە تەمەنی باڵغبووندا ببینرێت. ڕۆیشتن لە خەودا فرەتر ئەو منداڵانە دەگرێتەوە کە هەستیار و تووڕە و نەسرەوت و هۆگری دایکن. فاکتەرێکی گرنگیش هەیە. دەمەقاڵەی خێزانی یەکێک لە گرنگترین هۆکارەکانی سەرهەڵدانی ئەم نەخۆشیەیە. منداڵ و ڕۆشتن لە خەودا. ڕۆشتن بەدەمخەوە لە ڕیزی پشێویەکانی خەودا هەژمار دەکرێت. چۆنیەتیەکە تەنها چەند جارێک لە ژیانی منداڵدا ڕوادات. پەیوەندیشی بە تەمەنی منداڵەوە نییە و فرەتر دوای ماوەیەک نامێنێت. لە هەندێک حاڵەتی دەگمەندا ڕەنگە لە تەمەنی باڵغبووندا ببینرێت. ڕۆشتن لە خەودا فرەتر ئەو منداڵانە دەگرێتەوە کە هەستیار، تووڕە و نەسرەوت و هۆگری دایکن. دەمەقاڵی خێزانی یەکێکە لە گرنگترین هۆکارەکانی سەرهەڵدانی ئەم نەخۆشیە. چۆنێتی حاڵەتی نەخۆشەکە. منداڵ لەم حاڵەتەدا هەرگیز زیان بەخۆی و ئەوانی تر ناگەێنێت. لەم حاڵەتەدا منداڵ بە دەوری خۆیدا دەکەوێتە گەڕان و چالێکی جەستەیی تەواوی هەیە، بەڵام لە بنارەتدا دەرک و شعوری نییە و زۆر جار کە بەر ئاستەنگێک دەگەوێت بێدار دەبێتەوە، بەڵام ڕەنگە دیسان خەوی لێ بکەوێتەوە. منداڵ لە بەیانی ئەو شەوەدا هیچ ئاگای لە ڕێڕۆشنەکەی شەوی ڕابردووی خۆی نییە. ئەم پشێویە فرەتر لە کوڕاندا ڕوادات و زۆر جار خۆسەرکردن و میز بە خۆداکردنی شەوانی لەگەڵدایە. شێوازەکانی چارەسەر، سازکردنی کەشێکی ئامن و ئارام لە ماڵەوە، نواندنی خۆشەویستی زارەکی و جوڵەیی بۆ منداڵ، ناسین و نەهێشتنی هۆکارەکانی تووڕەبوون و بێئۆقرەی منداڵ، تەرخەنکردنی چەند ساعتێک بۆ منداڵ بە مەبەستی سەیران و گەڕان، دوورکەوتنەوە لە هەر جۆرە مشتومڕ و دەمەقاڵەیەکی زارەکی لە پێشچاوی منداڵ. ئێستا دەچینە سەرێکێکی تر لە ئاڵۆزی ڕۆحی و جەستەیەکانی منداڵ.
منداڵ و خۆتەڕکردنی شەوانە. دیاردەی میز بە خۆداکردنی شەوانە کاتێک بە منداڵ دەوترێت کە تەمەنی ئەو لە 3 ساڵ تێپەڕی بێت. شەو خۆتەڕکردن یەکێک لە باوترین نیشانەکانی تێکچوونی هەست و سۆزەکانی منداڵە لە قۆناغی منداڵیدا. پزیشکەکان لەو بڕوایەدان هەمیشە لە 15% منداڵانی سەر و 4 ساڵ تووشی خۆتەڕکردنی شەوانە دەبنەوە. هۆکارەکانی شەو خۆتەڕکردنی منداڵ چییە؟ فرەتر هۆکاری میز بە خۆداکردنی شەوانە دەروون پەرێشی و سۆزداریە، ترسە لە زیانی کەسانی ڕەگەزی پێچەوانە. شەو خۆتەڕکردن زۆر جار لە ئاساری کێشەوگرفتی ڕەفتاری و مژینی پەنجە و گەشەنەکردنی جەستەشی لەگەڵدایە. شێوازەکانی چارەسەر نزیکایەتی زۆرتری ڕۆحی و سۆزی باوک و دایک لەگەڵ منداڵدا. خۆتەڕکردنی شەوانە بە ناشرین و خراپ هەژمار مەکەن. منداڵ ڕابێنن کە بەر لە خەوتن میزدەڵدانی خۆی خاڵی بکات. دایک چەند ساتێک بەر لە خەوتن لای پێخەفەکەی منداڵ بێت. دایک بە منداڵ بڵێت هەر کاتێک پێویستت بە میزکردن هەبوو لەگەڵ یەکەم بانگکردندا دەگەمەلات. دایک دڵنەوەی منداڵ بکات و تەنانەت پێی بڵێت هیچ گرنگ نییە هەر کاتێک پێخەفەکەی تۆ تەڕ بوو من دەزانم کە شەوی پێشوو باران بەسەر پێخەفەکەت داباریوە. خاڵێکی گرنگەیە زۆربەی خۆتەڕکردنەکانی شەوانە بەم شێوازانە چارەسەر دەبن. باوک و دایکی هێژە ئاگادار بن باسکردنی میز بە خۆداکردنی منداڵەکەتان لای هاوسەکان و خزمان دەبێتە هۆی ئەوەی ئەم دیاردەیە درێژە بکێشێت، چونکە منداڵان گوێچکەیان زۆر سووکە و هەندێک لە خزمانیش زۆر دەمشڕن. ئێستا دەچینە سەرباسێکی دیکەی تێکچوونە ڕۆحی و جستەیەکانی منداڵ، ئەویش منداڵ و پەنجەمژینە. دکتۆر ڕەمزیەوە نۆرمەن لەبارەی هۆکاری پەنجەمژینی منداڵەوە دەڵێت هەروەک دەزانیت زۆرێک لە منداڵان کاتێک لە سکی دایکدان پەنجە گەورەی خۆیان دەمژن و دوای لە دایکبوونیش دەست دەکەن بە پەنجەمژین. منداڵ بەم ئەنجامە دەگات کە مژینی پەنجە بە ئەندازەی مژینی مەم کە مژە یان مژینی مەمکی دایکی توێژبەخشە. مژینی پەنجە گەورە هەستی ئارامی بە منداڵ دەبەخشێت. جوانە کە بزانن مژینی پەنجە گەورە لای منداڵی کرد زیاترە تا لای کوڕان. خاڵێکی گرنگەیە پەنجەمژین لای منداڵان تا نزیکەی 2 ساڵان کێشە دروست ناکات، بەڵام دوای 2 ساڵان کە منداڵ پێی گرتووە بە ئاسانی ڕێدەکات و دەست لە شتەکان دەدات ڕەنگە پیسبوونی بەکتریایی لە ڕێی پەنجەکانیەوە دەچێتە ناو گەدەیەوە و ئەلبەتە زۆربەی منداڵان بە تێپەڕبوونی کات ئەم خۆواز لێدەنن. شێوازی چارەسەریشی بۆڵاندنیان تەمێکردنی منداڵ یارمەتیدەر نییە بۆ وازێنان لەم کارە، تەنانەت ڕەنگە ببێتە هۆی مکوڕبوون لەسەر دووبارەکردنەوەی. هەروەها ڕەنگە شێوازەکانی لەزگەدان لە پەنجە یا تاڵ و توونکردنی پەنجەی منداڵ بە جۆرێک لە تەمێکردندا بنرێت و ببێتە هۆی سەرهەڵدانی نائارامی لە ئاکامدا توونتربوونی دووبارەکردنەوەی ئەم کارە. بەدان بە خۆداگرتن و نەختێک 7 ساڵە دەتوانیت بە تێپەڕبوونی کات ئەم کێشەیە چارەسەر بکەن. فرەتر کاتێک منداڵان ئامرازێکی تۆ بۆ ئارامبوونەوە دەدۆزنەوە ئەوە دەخەنە شوێنی پەنجەمژین. بۆ نمونە وەختێک منداڵەکەی ئەوە لە کاتی تەماشاکردنی تەلەڤیزیۆندا پەنجەی خۆی دەمژێت دەتوانیت بە پێدانی خواردنە یان تۆپێکی پلاستیکی سەرنجی بۆ لای ئەو سەرگەرمی ڕابکێشیت و هۆکارەکانی سەرهەڵدانی ترزیە نائومێدی کە بوونە تەمایی پەنابردنە بەر ئەو کارەکە شەفەکرێت و نەهێڵرێن یاخود دەتوانیت ئاهانی بدەیت بۆ دەربڕینی هەستکردن بە ترس و یا نائومێدی و قسەکردن دەربارەی هۆکارەکانی دروستبوونی ئەو حاڵەتە. ئێستا دەچینە سەرێکێکی تر لە ئاڵۆزیە جەستەیی و دەرونیەکانی منداڵ و زمانگیران. زمانگیران دەربڕینی وشەکانە بە شێوەیەکی شکستەیان کەم و کورد پێی دەوترێت زمانگیران یاخود تربوون. تەمەنی نەخۆشەکە تەمەنێک کە فرەتر منداڵ تووشی زمانگیران دەبێت لە نێوان 3 بۆ 5 ساڵیدایە. هۆکارەکانی سەرهەڵدانی پەستانی دەرونی زۆر پەستان خستنە سەر منداڵ بۆ قسەکردن، ترسە کتوپەڕەکان و کوترسانی لە ناکاو لە سەگ پشیلە و گیان لە بەرانی تر، لاساییکردنەوە و چاولێگەری، پەیوەندی منداڵ لەگەڵ کەسێک کە زمانگیرانی هەیە، نەبوونی هاوسەنگی لە نێوان هەست دەربڕین. هەندێک کات هەست و تۆزەکانی منداڵ گەشە دەکەن، بەڵام زمانی قسەکردنی ئەو توانای دەربڕینی ئەوانی نییە و لە ئەنجامدا پەستانێکی دەرونی تند لە منداڵدا دروست دەبێت و دەبێتە هۆی زمانگیران لە جۆری ژمارەیەک. هۆکارەکانی توندبوونەوەی نەخۆشیەکە هەستیاری لە ڕادەبەدەر، متمانە بەخۆنەبوون، زۆرەنجاندن و دڵەڕاوکێ و باوەڕ بەخۆبوونی نەرێنی. شێوازەکانی چارەسەریشی پشتیوانی زارەکی و جۆڵەیی واتە نەوازش و لاوانەوە بکەن و پێی بسەلمێنن کە خۆشتان دەوێت و هەرگیز قسەی منداڵ مەبڕن، هەرچەندە درێژ بێت لێ بگەڕن قسەی خۆی بکات. ڕۆژانە ماوەیەکی بەتەنیا بۆ تەرخەم بکەن تا بە دڵی خۆی قسە بکات، بۆ منداڵەکەی بسەلمێنن کە زۆر بەتاقەتن کە لە گۆرگرتن لە دەروونزانانی شارەزا و بە ئەزمون. و یەکێکی تریش لە ئاڵۆزە دەرونی و جەستەیەکانی منداڵ و نینۆ کرۆشتنە.
هۆکارەکانی سەرهەڵدان نینۆکجوین زۆرتر نیشانەی هێرشی شەڕەوە و شڵەژانی دەرونی منداڵە. ئەم حاڵەتە زۆرتر لە منداڵانی گەورەدا باوە منداڵ لەم ڕێگایەوە حاڵەتی هێرشبەرانی خۆی کۆنتڕۆڵ دەکات و بەسەر شڵەژانەکانیدا زاڵ دەبێت و سەرنجی لەسەر دنیای دەرەوە دەبچڕێت و دەخزێتە دەرونی خۆیەوە. وا باوە منداڵانی شڵەژا و تووشی نینۆکجوین دەبن کە جاروبار تا بریندەربوونی پەنجەکانیان پێشڕەوی دەکات، چونکە نینۆکرۆشتن لە منداڵە هەرەسان و شڵەژاوەکان ئۆخرەی پێدەبەخشێت و دەبێت تەمای ئارامبوونەوەیان. ئەم منداڵانە لەگەڵ واسێنانیان لەم کارە تووشی دڵەڕاوکێ دەبن و دیستان دەست بە نینۆکجوین دەکەن. پەستانی دەوروبەر لەسەر منداڵێک دەخرێتە ژێر زەبت و ڕەبتێکی توندەوە کاتێک ناتوانێت بەسەر ئەو ئاستەنگانەدا زاڵ بێت، زۆر لە خۆی دەکات و ئەم ڕفتارە دەبێت تەمایی دڵەڕاوکێ و لە ئەنجامدا بۆ دەربازبوون لە دڵەڕاوکێ ڕوو لە ناخۆن کرۆشتن دەکات. جاروبار نینۆکجوین لە ئاکامی لاساییکردنەوە دێتە کایەوە. منداڵ سەرەتا چاولێکەری دەکات و وەردەوردە وەکو خۆی لێدێت. منداڵانی شەرمن و کەمڕۆ زۆرتر دووچاری ئەم خۆ ناپەسەندە دەبن. هەندەجار لە کاتی ددان دەرهاتن و هەوکردنی پووک ئەم خۆ لە منداڵدا سەرهەڵدات. شێوازەکانی چارەسەرکردنی هەوڵبدەن کاتێکی زۆرتری بۆ تەرخان بکەن تاوەکو تەنها نەوێت، بەو لە ئابە و یاریانی حەزیلەتی سەرگەرمی بکەن، بە بەردەوامی هۆشداری پێمەدەن و لە پەسا ڕخنەی لێمەگرن، لە چالاکی جۆرە و جۆردا بەشداری پێ بکەن، هەرگیز لەبەر نینۆکرۆشتن گاڵتە و سوکاتی پێمەکەن، لەوانە خوێندندا چاوەڕوانی لە ڕادەبەر لەوانە خوێندنیشدا چاوەڕوانی لە ڕادەبەری لێمەکەن. دەبێت پێداویستە سروشتەکانی منداڵ بناسن و کارێک نەکەن بەر لەم پێداویستیانە بگیرێت و پێداویستی گەلێکی وەکوکردنەوە خراپکردنی کەلوپەل لێبیرتان نەچێت. منداڵ ناتوانێت بۆ ماوەیەکی توولانی ئارام و بێدەنگدا بنیشێت و سەپاندنی نەزم و تەرتیبی تونگ و شەری دەرونی بۆ منداڵ دروست دەکات. لە کاتی هاوکردنی پووکەکاندا کەرەستێک بخەنە بەردەستی منداڵ تاوەکو ناچار نەبێت بۆ نەهێشتنی هاوکردن پەنجەکانی بەکاربێنێت تا دەتوانن هەوڵ بدەن پەستانی دەرونی نەخرێتە سەر منداڵ بە تەواوەتی خۆتان بپارێزن لە سەختگیری بێمانە لە منداڵدا. ئێستا دەچینە سەری یەک لە گرنگترین و سەرەکیترین تایبەتمەندیەکانی منداڵ، ئەویش ترسەکانی منداڵانە. هەندێک لە منداڵان لە ڕادەبەدەر دەترسن و ترسەکەیان نائیرادیە و لەبەر ئەوەی دەترسن خۆیان دەخزەنە باوەشی دایک یان کەسێکی ترەوە و دەگرین. لەم حاڵەتەدا منداڵ بەڕاستی دەترسێت، چ لە مەترسیدا بێت یان نەبێت، چ تووشی ئازار و ناڕەحەتیەک ببێتەوە یان نەبێتەوە. نووسەر بڕای وایە ترس لە منداڵان تا تەمەنی 2 ساڵی بە ترسی کۆرپەلەیی ناو دەبن و هۆکاری ئەم جۆرە ترسانە هەوکردن و لە کۆتاییدا ترسانی دایکە کاتێک دووگیان بۆ بە منداڵەکەیەوە، چونکە لە قۆناغی دووگیانیدا گشت هەستەکانی دایک وەک خۆی بۆ منداڵ دەگوازرێتەوە. ئەم جۆرە ترسانە لە منداڵدا تا 2 ساڵان درێژەی هەیە کە لەم حاڵەتانەدا دەبێت باوک و دایک بە ئارامی و میهرەبانیەوە لەگەڵ منداڵ بجوڵێنەوە و دڵنیایی پێ بدەن کە لە ئاسایشێکی تەواودایە. ترس لای منداڵ دوای 2 ساڵی. ترس لای منداڵ دوای 2 ساڵ بەهۆی بینینی لە ناکاوی یان لە بەران یان بیستنی دەنگی ناقۆڵا یان بینینی فیلمی وێرانکەر و ترسناک دێتە کایە کە بە تێپەڕینی کات و کارکردنی هۆشیارانەی دایبان لە ناو دەچێت. خاڵێکی گرنگکەیە بە توندی منداڵەکەتان بە دوور بگرن لە بینینی فیلمە ترسناک و وێرانکەرەکان، چونکە منداڵ باوەڕی پێدەکات. بەڵام یەکێک لە ترسە باوەکان لای منداڵ کە تا ساڵانێک دواتر لە وجودی ئەودا سەقامگیر دەبێت دەزانن چییە؟ پێتان دەڵێین ئەویش ترسە لە تاریکی. دکتۆر حوسێنی نجاتی دەڵێت یەکێک لە باوترین ترسەکان لای منداڵ ترسانە لە تاریکی کە منداڵ بەدەستی هێناوە و فێر بووە و جاروبار تا کۆتایی تەمەن لەگەڵی دەبێت. بەڵام بێگومان دەپرسیت بۆ نەهێشتنی ئەم ترسە دەبێت چی بکەین؟ نووسەر دەڵێت ترس لە تاریکی لەو جۆرە ترسانەیە کە منداڵ فێری بووە و باوک و دایک ئەگەر بە منداڵ بڵێن پیاو ناترسێت و لەم جۆرە قسانە هیچ کامیان یارمەتی منداڵ نادەن بۆی بتوانێت بەسەر ترسانەکەی دازاڵ بێت و بڕواتە ژوورێکی تاریکەوە. بەڵام باوک یان دایکێکی تێگەیشت و بەم جۆرە ڕەفتار دەکات. دەستی منداڵەکەی دەگرێت وەرە ژەر و ژوورە تاریکەکە دەڕوات و لە کاتێکدا منداڵەکە لە باوەش دەکرێت دەچێتە ناو ژوورەکەەوە و بە چەند ساتێک خۆ دواخستنی بە ئەنقەز گڵۆپی ژوورەکە هەڵدەکات و پاشان بۆی ڕوون دەکاتەوە. بینیت ئازیزەکەم هیچی لێ نەبوو، منداڵ بە سەرسامیەوە لە ژوورەکە دەڕوانێت. خەڵکی گرنگ هەیە چەند جارێک ئەم کارە لە کاتی جیاوازدا دووبارە بکەنەوە تاوەکو ئەنجامەکەی لە دەروون و ڕەوانی منداڵدا دەچەسبێت. نووسەر درێژەی دەداتێت دەڵێت بۆ دەربازبوون لە هەستکردن بە ترس لە تاریکی لای منداڵ نابێت لی هەڵبین، بەڵکو پێویستە بڕۆینە ناوەخنیەوە و ئەم کارەی باوک و دایک تەنانەت لە قۆناغی لاوێتیشدا دەتوانێت وەک مۆدێلێک کار بکات و پێی بڵێن گیانەکەم ژوورە تاریکەکەت لەبیرە، کێشەکانی ژیانیش بەم جۆرەیە، بۆ نەهێشتن و چارەکردنیان لێیان ڕامەکە، هێرش بکەرە سەر دەرونی
ترسانیان. جۆرەکانی دیکەی ترسەکانی منداڵان لە تەمەنی جیاواز بە شێوەیەکی سروشتی دەترسن. یەکەمین قۆناغی ترسی منداڵ لە تەمەنی 6 تا 9 مانگیە. لەم حاڵەتەدا منداڵ لە باپیرە و داپیرە و هەردەموچاوێکی نامۆ دەترسێت و ئەگەر لە کۆشی دایکی دابێت خۆی دەنووسێنێت پێیە و تەنانەت دەموچاوی خۆیشی قایم دەکات. خاڵێکی گرنگ هەیە. ئەم کارەی منداڵ هێمای هۆش و گەشەی سروشتی منداڵە. بێگومان دەپرسی چۆن ئەم ترسانە نەهێڵین. دەڵێن بە تێپەڕبوونی کات دەبێت منداڵ بە کەسانی بێگانە ئاشنا بکەیت. بۆ نمونە ڕۆژی 2 خولەکبی دە بە داپیرەی و بە هەمان شێوە کەسانی تازە و کاتەکانیشی زیاد بکە. ترس لە پێگرتن و ڕۆیشتن. یەکێکی تر لە ترسەکانی منداڵ ئەو کاتەیە کە بۆ یەکەم جار بە پێوە دەوەستێت یا دەڕوات بەڕێوە و لە پرسیر دەکات لە هەلومەرجێکی تایبەت و نوێدایە و تەنهایە. بەم پێیە هەستکردن بە ترس بەسەریدا زاڵ دەبێت و هاوار دەکات. ئەلبەتە ئەم ترسە لە ڕیزی ترسە کورتخایەنەکاندایە و بە دووبارەبوونەوەی نامێنێت. ترسە کورتخایەنەکانی منداڵ. ترس لە پزیشکی دەدان، ڤاکسین، ترس لە ڕۆیشتن بۆ دایانگە، باخچەی ساوایان و گیانلەبەرانی ماڵی کە بە تێپەڕبوونی کات و ڕاهێنانی ئاگایانەی باوک و دایک لەناو دەچێت. بەڵام هەندێک لە ترسەکان لە وجودی مرۆڤ دەستە خامگیر دەبێت وەکو ڤاکسین. ئێستا گوێڕادێرن بۆ یادەوەریەکی ئارامسترۆنگ. چیرۆکی ترسی ئارامسترۆنگ. ترسێک لە کاتی خۆیدا بۆ مرۆڤ زیاتر لە مۆچیاری بەهای هەیە. لوی ئارامسترۆنگ سۆڵتانی میوزیک دەڵێت منداڵێک زیاتر نەبووم کە دراوسێکەمان پێیوتم بڕۆ بۆ گۆماوەکە و سەتڵێک ئاوم بۆ بێنە. بەرەو گۆماوەکە ڕۆشتم تاوەکو سەتڵەکە پڕ بکەم. لەناو ئاوەکەدا چاوێکم بینی کە زاق زاق سەیری دەکردم. ئەو مارمێلکەیەک بوو. من کە لە حیبەتە خەریک و زەندەقم دەچوو سەتڵەکەم بەجێ هێشت و بە پەلە گەڕامەوە بۆ لای خاتونە پیرەکە. پیرەژن پرسیاری کرد کەواتە سەتڵە ئاوەکەی من چی لێ هات؟ من بە ترسێکەوە وتم من لەناو گۆماوەکەدا مارمێلکەیەکم بینی و ئەو مارمێلکەیە تا ڕادەی مردن منی ترساند. پیرەژن وتی لوی ئەو مارمێلکەیە ساڵانێکە لەوێدایە و پێدەچێت ئەویش بە ئەندازی تۆ ترسا بێت. من وتم ئەگەر ئەو مارمێلکەیە بە ئەندازی من ترساوە کەواتە و ئاوەش بە کەڵکی خواردنەوە نایەت. دکتۆر میلد پرۆسسێکی ترس لە تەمەنی جیاوازەکاندا بەم جۆرە پۆلێن دەکات. لە دایکبوونەوە تا 6 مانگی دەنگی قایم و ناقۆڵە و نەبوونی چاودێری نامۆکان دەبێتە ترس. لە 6 مانگی تا 9 مانگی جیایی زیان بەرکەوتن ڕۆیشتن بۆ توالێت ترسە. لە تەمەنی 1 ساڵیدا بوونەوەرە خەیاڵیەکان. لە تەمەنی 2 ساڵیدا گیانلەبەرانی وەکو سەگ و پشیلە و تاریکی و تەنیایی. لە 3 ساڵیدا تاریکی. لە 4 ساڵیدا زیانی جەستەیی و ڕووداوە کۆمەڵایەتی سروشتیەکان. لە 6 تا 12 ساڵیدا ترس لە قوتابخانە. لە 13 تا 18 ساڵی ترس لە زیانی جەستەیی یاخود زیانی کۆمەڵایەتی. لە 19 ساڵی بۆ سەرەوە زیانی کۆمەڵایەتی و ڕووداو و سروشتی و ڕەگەزیەکان. ئێستا دەمانەوێت بزانین تۆقین چییە؟ دکتۆر حوسێنی نەجاتی دەڵێت هەراز ترس زۆرتر لە ترس تونترە و درێژەی هەیە و سازش قبوڵ ناکات. جۆرەکانی ترس بریتین لە ترس لە شتی تیژ و بڕەر، لە ئالوودەبوون بە پیسی، ترس لە مردن، ترس لە ترسان، ترس لە زیندە بە چاڵبوون، ترس لە ڕەخنە، ترس لە قوتابخانە. ئەلبەتە هەموو ئەم ترسانە لانی زۆر تا تەمەنی 6 ساڵی دەخایەنێت، بەڵام تۆقین لە قوتابخانە تند و توولانی تر دەبێت لە تۆقینەکانی تر. خاڵێکی گرنگ هەیە بۆ نەهێشتنی ئەم خاڵەتانە ڕەفتاری ئەقلانی و سۆزداری باوک و دایک زۆر کاریگەرە. ئێستا گوێ دەگرین بە وتەکانی منداڵێک تاوکو لەمەڕ ترسەکانی بۆمان بدوێت. تکایە باش گوێ بگرن. من دەترسم شتێک لە باوکم بپرسم چونکە ترسی من لەوەیە کە ئەو تووڕە ببێت. من دەترسم لە پۆلدا پرسیاری شتێک لە مامۆستا بکەم ڕەنگە ئەو وا بیر بکاتەوە من گەمژەم. من دەترسم لەگەڵ باوکمدا لەبارەی جگەرەکێشانی هاوپۆلەکانم پرسیار بکەم چونکە باوکم وا دەزانێت من حەزم لەو کارەیە و سزام دەدات. من دەترسم سەبارەت بە بەشێک لە ئەندامم پرسیار لە دایکم بکەم چونکە ڕەنگە ئەو بە توندی تووڕە ببێت و بەبێ ئەدەب وەسفم بکات. من دەترسم لەبارەی ماڵی خوددا شتێک لە باوکم بپرسم چونکە باوکم زۆر دەماگیرە و دەستبەجێ پێم دەڵێت کوڕە تۆ کافر بوویت. من دەترسم لە پۆلدا داوا لە مامۆستاکەم کەم جارێکی تر وانەکە دووبارە بکاتەوە چونکە دڵنیام کە ئەو من بە تەنبەڵ دەزانێت. من دەترسم پەرداخێک شیر بۆ خۆم تێ بکەم چونکە ڕەنگە پەرداخەکە لە دەستم بکەوێت و بشکێت و دایکم بە تووڕەیەوە من بە دەستە پاچە و داما وەسف بکات. من ئەمڕۆ لە بەیانی لە قوتابخانە لە باوک و دایک و تەنانەت لە خەتکوژێنەوەکەش دەترسم. من دەترسم. ئێستا دەچینە سەرباسی گرنگترین تایبەتمەندی کەسێتی منداڵ، ئەویش درۆکردن. پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت وەک هەمیشە هەروەک دەروونزانێکی شارەزاد دەفەرموێت خۆتان لە درۆ بپارێزن، درۆ دایکی گشت خراپەکانە. جوانە ئەم چیرۆکە دووبارەیە لەبارەی درۆکردنەوە ببیستین. چیرۆکی پیاوێکی درۆزن. پیاوێک هاتە لای پێغەمبەر
درودی خۆی لەسەر بێت وتی یا ڕەسوول الله من 3 کردەوەی خراپ ئەنجام دەدەم دزی دەکەم شراب دەخۆمەوە درۆ دەکەم چی بکەم تا هەرسێکیان واز لێ بێنم پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت فەرمووی پێویست ناکات هەرسێک کردارەکە واز لێ بێنێت یەکێکیان واز لێ بێنە کە ئەویش درۆیە پیاوەکە بە حیرەتەوە پرسیاری کرد تەنها یەکێکیان بەیانی ئەو ڕۆژە پیاوەکە بەناو بازاڕی شاردا دەگەڕا کەوتە بیری دزی و بەخۆی وت ئەگەر دزی بکەم و سبەی پێغەمبەر پرسیاری کرد ناتوانم درۆ بکەم پاشان کەوتە بیری شەراب خواردنەوە و دیسان بەخۆی وت ئەگەر پێغەمبەر پرسیاری کردم دیز ناتوانم درۆ بکەم بەیانی ئەو ڕۆژە گەیشتەوە خزمەتی پێغەمبەر وتی یا ڕەسوول الله سڵاوی خوددا لەسەر تۆ بێت هەموویانم واز لێ هێنا پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت فەرمووی بەڵێ چونکە درۆ دایکی هەموو خراپەکاریەکانە ئیمامی عەلی ڕەزای خۆی لەبێ دەربارەی پەروەردەی منداڵ و درۆ دەڵێت منداڵەکانتان بە خۆپاراستن لە درۆ پەروەردە بکەن تاوەکو ببنە مرۆڤگەلێکی باش ژان پیاژە لەبارەی وتەکەی عەلیەوە دەڵێت درۆکردن بۆ منداڵ جۆرێک لە هەڵهاتن و ڕاوکردنە لە واقیع نووسەر وتەکەی ئیمامی عەلی پەسەند دەکات و دەڵێت منداڵانێک کە بە منداڵی درۆکردن فێر دەبن لە گەورەیدا دەبنە یەکێک لە تاوانکارانی کۆمەلگا بەڵام پرسیاری سەرەکی ئەمەیە بۆچی منداڵان درۆ دەکەن پێتان دەڵێین لەبەر 5 هۆکار لەبەر ترس یەخود سوکایەتی پێکردن یان ئیمتیاز وەرگرتن یان چاوەڕوانی زۆری دایبان یەخود بیرکردنەوەی زاڵ بە سەرچەقی خێزاندا سەرمەشق وەرگرتن ئێستا ڕاوەی هەرێک لەو حاڵەتانە دەکەین درۆکردنی منداڵ لە ترساندا ئەم جۆرە منداڵانە لە خێزانێکدا گەورە دەبن کە پڕێتی لە توند و تیژی و باوکودایک بە بچووکترین بیان و بە توندی بەردەبنێ وێزەی منداڵ و سزای دەدەن و منداڵ هەر لە خۆناغی ساواییە و فێر دەبێت ئەگەر کاسێکی شکان دەنگی نێت و دواتر ئەگەر پرسیاریان کرد بێ ئاگای خۆی نیشان بدات و لە قۆناغی قوتابخانە نادا چونکە منداڵە فێر بووە کە ئەگەر گفتارێک یا کردارێک کە بە دڵی خێزان نەبێت تەمێکردنی توندی جەستی ئەوی لێ دەکەوێتەوە و لە ئاکام دەهێندە درۆ دەکات کە درۆکردن دەبێتە تایبەتمەندێکی کەسێتی ئەو لەم حاڵاتەدا دەتوانین بڵین ترس لە تەمێکردن هەکێکە لە هۆکارەکانی درۆکردن ئێستا ڕەنگە پرسیار بکەیت چارە چییە لەم حاڵاتەدا پێویستە خێزان واتە باوک و دایک سەرەتا شێواز و ڕۆشی خۆیان بگۆڕن واتە لە پێشدا خۆیان بگۆڕن چونکە مرۆڤ تا خۆی نەگۆڕێت ناتوانێت ببێتە هۆکاری گۆڕانی ئەوی تر پاشان پەیوەندیکی لێوان لێو لە محەبەت و سۆز و خۆشەویستی لەگەڵ منداڵدا دەست پێ بکەن و تی بگەێنن هەڵەکردن کارێکی مرۆڤانەیە بەڵام دووبارەکردنەوەی کارێکی حەیوانیە درۆکردنی منداڵ لە ترسدا ئەم جۆرە منداڵانە لە خێزانێکدا گەورە دەبن کە پڕێتی لە توند و تیژی و باوکودایک بە بچووکترین بیان و بە توندی بەردەبنە وێزەی منداڵ و سزای دەدەن و منداڵ هەر لە خۆناغی ساواییەوە فێر دەبێت ئەگەر کاسێکی شکاند دەنگینێت و دواتر ئەگەر پرسیاریان کرد بێ ئاگای خۆی نیشان بدات و لە قۆناغی قوتابخانە نمرە لاوازەکانی خۆی نیشان نادات چونکە ئەم منداڵە فێر بووە کە ئەگەر گفتارێک یان کردارێک کە بەدڵی خێزان نەبێت تەمێکردنی توندی جەستەی ئەوی لێ دەکەوێتەوە و لە ئاکامدا هێندە درۆ دەکات کە درۆکردن دەبێتە تایبەتمەندێکی کەسێتی ئەو لەم حاڵەتەدا دەتوانین بڵین ترس لە تەمێکردن یەکێکە لە هۆکارەکانی درۆکردن ئێستا ڕەنگە پرسیار بکەیت چارە چییە لەم حاڵەتەدا پێویستە خێزان واتە باوک و دایک سەرەتا شێواز و ڕەوشی خۆیان بگۆڕن واتە لە پێشدا خۆیان بگۆڕن چونکە مرۆڤ تا خۆی نەگۆڕێت ناتوانێت ببێتە هۆکاری گۆڕانی ئەوی تر پاشان پەیوەندیەکی لێوان لێو لە محەبەت و سۆز و خۆشەویستی لەگەڵ منداڵدا دەست پێ بکەن و تێی بگێنن هەڵەکردن کارێکی مرۆڤانەیە بەڵام دووبارەکردنەوەی کارێکی حەیوانیە و بە منداڵ بڵێن هەر چەند دەتەوێت هەڵە بکە بەڵام یەک هەڵە دوو جار دووبارە مەکەرەوە هەستی بێنرخکردن خێزان بێباکە بەرامبەر بە منداڵ لە هەر دەرفەتێکدا سوکایەتی و تەنانەت گاڵتەجاڕی پێدەکات و لە ئەنجامدا منداڵ بۆ قوتاربوون لەو بە سوک سیرکردنە پەنا بۆ درۆکردن دەبات درۆ دەبێتە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەو شێوازی چارەسەر هەر مرۆڤێک بۆ بەدەستێنانی سەرکەوتن لە ساڵەکانی داهاتووی ژیانی خۆیدا پێویستی بە متمانە بەخۆبوون هەیە و یەکەمین قۆناغی متمانە بەخۆبوون باوەڕ بەخۆبوونە و یەکەم قۆناغی باوەڕ بەخۆبوونیش بەرچاوکەوتنە بەرچاوکەوتن مانای چییە؟ ئێمە کردەوە بچووکەکانی منداڵ ببینین و ئافرین و دەستخۆشی لێ بکەین بەم شێوێ دەتوانین متمانە بەخۆبوون لە ئەودا دروست بکەین و دەبێت چاوانمان بشۆین بە جۆرێکی تر ببینین
منداڵ خۆی ببینێت لە هەر تەمەنێکدا بێت، دەستخۆشی بکەن لە کردار و ڕەفتارە شایستەکانی هەرچەند بچووکیش بن و بە میهرەبانی و ڕەفتاری لەگەڵ بکەن و هەرگیز سوکایەتی پێمەکەن و بە نەشیە و تەمبەڵتانی لێمەدەن. جعفەری سادق دەڵێت کەسانێک کە منداڵەکانی خۆیان بەکەم دەزانن دەبێت بە زوویی چاوەڕێی سەرکەشی و یەخیبوونەکانی ئەو بن. باوک و دایکی هێژە، تکایە منداڵەکەی خۆت سووک مەکە وەکو گەورە مرۆڤێکی بچووک تەماشای بکە کە ئێستا چارەنووسی ئەو لە دەستی تۆدایە. ئیمتیاز بەدەستهێنان. لە هەندێک لە خێزانەکاندا بنەمای خۆشەویستی و میهرەبانبوون و دەستخۆشی لێکردن بەپێی ئەنجامی کۆمەڵێک کار دەبێت. منداڵ کاتێک دەبینێت لەبەر هەر هۆیەک بێت لە ئیمتیاز وەرگرتن دواکەوتووە، واتە خۆشەویستی باوک و دایک لە تەمەنەکانی سەروتر سوودوەرگرتنی ئەو لە توانادارەیەکان هەوڵ دەدات پەنا بۆ درۆکردن ببات. بۆ نمونە، دایە ئەمڕۆ مامۆستا پێیوتم تۆ قوتابیەکی زۆر باشیت. دایک ئەو لە ئامێز دەگرێت و ماچی دەکات و دەڵێت ئافەرین نازدارەکەم. ئەم بیرکردنەوەیە لە زەینی منداڵدا دەچەسبێت و لە تەمەنەکانی بانتردا دەبێتە درۆزنێکی پیشەگەر. شێوازی چارەسەر. تکایە باوک و دایکێکی باشبن، واتە بەبێ هیچ هۆکارێک منداڵەکەی خۆتان خۆش بوێت، بەبێ بیان و سۆستان بۆی هەبێت، بەبێ بیان و لە ئامێزی بگرن و توانای دارایی بخەنە بەردەستی. بهڵەن منداڵ هەست بکات کە ئێوە بوونی ئەوتان خۆش دەوێت. بهڵەن منداڵ درک بکات کە بەڕاستی پارچەیەکە لە بوونی ئێوە. هەر بەم سادەیە. چاوەڕوانی زۆری دایک و باوک. یەکێکی تر لە باوترین هۆکارەکانی درۆکردنی منداڵان چاوەڕوانی زۆری باوک و دایکە لە ئەو سەپاندنی ئەرکی گران، سەختگیری بێمانە، چاوەڕوانی نادروست و لە ڕادەبەدەر، هەر هەمووی دەبێتە هۆی ئەوەی کە منداڵ بۆ قوتاربوون لەم هەموو زەحمەتە پەنا بۆ درۆکردن ببات. شێوازی چارەسەر. باوک و دایکی هێژە، سەیری پاڵەوانەکانی بەرزکردنی قورسایی بکەن. بەو هەموو ماسوول کە بەهێزانەوە کە هەیەە دەتوانن بۆ نمونە 200 کیلۆ بەرز بکەنەوە و ئەگەر ئەم قورساییە زیاد بکرێت بۆ 210 کیلۆ ئیدی ناتوانن بەرزی بکەنەوە. منداڵەکەی ئێوەش بەم شێوەیە هەر جۆرە چاوەڕوانیەک بە گوێرەی تەمەنەکەی داوای لێ بکەن و هەرگیز بە منداڵانی دیکەی بەراورد مەکەن. لەبیرتان نەچێت یەکەمین بەراوردکار شەیتان بوو، کەواتە دەست لە بەراوردکردنی ئەو هەڵبگرن و زیاد لە توانای زیرەکی و توانای جەستەی خۆی چاوەڕوانی لێ مەکەن. بیرکردنەوەی زاڵ بەسەر ناوەندی خێزاندا سەرمەشق وەرگرتن. کاتێک منداڵ دەبینێت کە ئەندامانی خێزان چەند بەسانەی درۆ لەگەڵ یەک دەکەن، درۆکردن لە ڕیزی گفتوگۆی ڕۆژانەدایە، بێگومان ئەویش بەم کلتورە ڕادێت. نمونە، تەلەفۆن زەنگ لێ دەدات، منداڵ بێستۆکەکە هەڵدەگرێت و دەڵێت باوکە ئیشیان بە ئێوەیە. باوکیش ئاماژە بە هاوسەرەکەی دەکات و دەڵێت بڵێ لێرە نییە. هەر بەم سادەیە منداڵ فێری درۆکردن دەبێت. دکتۆر شەریعەتی کۆمەڵناسی ئاگا و ناوداری هاوچرخ دەڵێت هەر شتێک گشتێنرا شەرعیەت وەردەگرێت. بەرەنجامەکەی ئەوەیە کە درۆکردن دەبێتە خەسڵەتێکی تایبەتی کەسێتی منداڵ. شێوازی چارەسەر. باوک و دایک کاتێک دەکەونە بەردەم کامێرایەکی وێنەگرتن، یەک دنیا ئارایشتی خۆیان دەکەن و لە کاتی قسەکردندا زمانیان تەتەڵە دەکات، بەڵام نازانن کامێرایەک بە دوو لێنزەوە بە شێوەیەکی شەوانە ڕۆژی سات بە سات تەسویری ئەوان دەکات. کەواتە بۆ چارەسەرکردن دەبێت سنتەری خێزان بگۆڕدرێت، واتە خۆتان درۆ مەکەن. هەر بەم سادەیە. باوک و دایکی هێژە، دیسان لەمبارەیەوە لە بەشەکانی داهاتوودا قسە دەکەین. ئێستا ئاوڕێک دەدەینەوە لە کرۆکی بابەتەکانی بەشی 7 ساڵەی منداڵ کە بەهۆی بایەخی ئەم تەمەنەوە ئەومان لە 8 ساڵەی جیا کردەوە، پاشان پێکەوت بەڕێ دەکەوین بۆ مەملەکەتی 8 تا 14 ساڵەی منداڵ. کرۆکی بابەتەکان. لەبیرتان بێت سەرنجامێکی باش پەیوەستە بە سەرەتایەکی باشەوە. لە 7 ساڵیدا هەروەک 2 ساڵی منداڵ تووشی قەیرانێکی دەرونی و ڕەفتاری دەبێت. باوک و دایکی هێژە، خۆناغی منداڵی ئەو تەواو بوو و نەختێک جددی و فرەمهرەبان بن. دۆخێکی ژینگەی گونجاو بۆ کاتی ئەنجامدانی ئەرکەکانی قوتابخانەی ئەو بڕەخسێنن. پەیوەندی خۆتان لەگەڵ قوتابخانەی منداڵەکەتاندا بەردەوام پەرە پێ بدەن. لەبیرتان نەچێت فێر بن کوڕ لەگەڵ کت جیاوازی هەیە. نانی بەیانی، نانی بەیانی، نانی بەیانی گرنگترین ژەمە خۆراکی منداڵە. ئیمان لە باخچەی ڕۆحی ئەودا بچێنن. باوک و دایکی هێژە، بەهۆی جیاوازبوونی پێکاتەی مێشکی ژن و پیا و جۆری پەروەردەکردنی شیان جیاوازە.
تکایە باوکی هێژا گشت بەرپرسیارەتەکان مەخەرە ئەستۆی دایک. دایکی هێژا ناشتایکی بەپەلا کاریگەریکی خراپ لەسەر دەرونی منداڵ بەجێ دەهێڵێت. باوکی هێژا تکایە ئەمساڵ نەختێک لە بەزم و سەیرانەکانی خۆت کەم بکەرەوە. باوک و دایکی هێژا پەروەردە واتە جددیەت زائیدەن مەهرەبانی کە دەکاتە منداڵێکی هاوسەنگ. باوکی هێژا دەزانین بۆ نەهێشتنی برسەتی جەستەی منداڵ زۆر هەوڵ دەدەیت، لەمڕۆوە خاترجەمین، بەڵام نیوەی هەوڵەکانی خۆت بۆ نەهێشتنی برسێتی ڕۆحی ئەو بەکار بهێنن. باوک و دایکی هێژا بە چەسپاندنی ئیمان لە دڵی منداڵدا ئامادەی دەکەن بۆ تەماشاکردنی باشترین ساڵەکانی تەمەنی خۆی. منداڵی باش ئەوە نییە کە هەمیشە بڵێیت بە چاوان، شێوتر ئەوەیە کە هونەری نەخێرکردنی شفێر ببێت. منداڵ بەسەر مەشق وەرگرتن لە ڕەفتارەکانی ئێوە پەروەردە دەبێت، نەک گەفتارەکانتان. لەبیرتان بێت دەنگی کردەوەکانتان لە دەنگی قسەکانتان زۆڵالترە. شادبوون و شادکردن یەکەمی ئامانجی خەلقکردن و گرنگترین خۆراکی گیانی منداڵەکەی ئێوەیە. باوکی هێژا بە بۆنەی جەژنی لەدایکبوونی پێغەمبەری نازدارەوە بە دەستی پڕ لە شیرینیەوە بگەڕێرەوە بۆ ماڵ، بەم کارە ئیمان بە هەستێکی شیرینترەوە لە ناخی منداڵەکەتاندا لە هەر تەمەنێکدا بێت دەچەسپێنن. باوک و دایکی هێژا ئەم تەمەنە باشترین وادەی فێرکردنی چۆن دانیشتن بەبێت دەنگنان خواردن ئەو خواردنەوە و پژمینە، کارێک کە ئەگەر کەمتر خەمیتیا بکەن وەک خوێکی ناشرینی لێدێت لە وجودی ڕۆڵەکەتاندا و ساڵانێک دەبێتە مای ئازاردانی ئەو. باوکی هێژا لەم تەمەنەدا منداڵەکەتان فێر بکەن کە کۆنتڕۆڵی ئەندامی خۆی بکات، لە ئەنجامدا بایگەر و بایگەدەی خۆی کۆنتڕۆڵ بکات و باشترین شێوازی فێرکردن ئەوەیە کە خۆتان ئەم کارە ئەنجام بدەن. سڵاوکردن لە منداڵ لە ناخی خۆتاندا بچەسپێنن. گاڵتە و گەپی جوان بکەن بە یەکێک لە خۆکانی خۆتان بۆ ڕەفتارکردنی لەگەڵ منداڵ. باوک و دایکی هێژا هەرگیز لەبەر هەر هۆیەک جیاوازی لە نێوان منداڵەکانی خۆتاندا مەکەن. دەزانیت 7 ساڵەی واتای چییە؟ واتە گەورە پیاوێکی بچووک. تکایە نەختێک بیر لەم دەستەواژەیە بکەرەوە. ڕێزگرتن لە گەورەکان لە نیگای منداڵدا بچەسپێنن تاوەکو لە ساڵەکانی داهاتوودا خۆت لێی بەهرامەند بیت. لە پێغەمبەرەوە درودی خۆی لەسەر بێت یاریکردن لەگەڵ منداڵدا فێر بن. بۆ پارەی ڕۆژانەی منداڵەکەتان یاسایەکی دیاریکرا و دابڕێژن و هەر لەم ساڵانەوە وەک مرۆڤێک کە خاوەنی ئاوەزی بژێویە پەروەردەی بکەن. زۆر چێژ بەخشە جاروبەر لەگەڵ منداڵەکەی خۆت هەڵپەڕکێ بکەیت. باوک و دایکی هێژا منداڵ بوونەوەرێکی نازدارە، بەڵام ژیانی کەسی خۆشتان لەبیر نەچێت. لەبیرتان بێت منداڵ سالاری واتە پەروەردەکردنی منداڵێکی بێبەندوبار و پڕ لە چاوەڕوانی. باوکی هێژا ماچکردنی منداڵ ڕەحمەت و بەخششە. باوک و دایکی هێژا ئیمان لە دڵی منداڵدا بڕوێنن تا لە گەورەییدا لە زۆرێک لە گۆمڕاییەکان ڕزگاری بکەن. باوکی هێژا باشترین میراتی ئێوە بۆ ڕۆڵەکەتان پەروەردە و فێرکردنی دروستە. جگەر کۆشەکەتان هەر لە منداڵیەوە خوا ناز بەباربێنن تا لە ساڵانی داهاتوودا لە شەخص پەرستی پارێزراو بێت. باوک و دایکی هێژا پەروەردە و فێرکردن نە ڤاکسینە پێیدا بچەقێنیت، نە جێڵە ماساژی بدەیت. پەروەردە و فێرکردن لە ڕەفتارەکانی ئێوەدا ئاخێزێت. کەواتە بۆ هەبوونی منداڵی ساڵح سەرەتا دەشێت ئێوە لە ناخەوە ساڵح بن. بە تامەزرۆییەوە بە وردی گوێ لە بیرەوەریەکانی بگرن لە مەرپۆل و قوتابخانە. باوکی هێژا باش دەزانیت کە ئێمە هەمومان و زین و بەرەنجامی کردەوەکانمان بۆ لای خۆمان دەگەڕێتەوە. هەر بۆیە کاتێک پارێکی حرام دێنیتەوە بۆ ماڵ باوەڕەت هەبێت سزاکەی وەرەگریت. باوک و دایکی هێژا تکایە هەموو بیرۆهۆشێکتان ئەمە نەبێت گشت ئاتاجیە جۆرە و جۆرەکانی منداڵەکەتان دابین بکەن، ئەو بن نەبوونەکان و نەخواستنەکان ئاشنا بکەن. دایکی هێژا کاتێک منداڵەکەتان نانی بەیانی نەخوات وەتە نیوەی مێشکی کار ناکات. لێبیرتان نەچێت کاتێک کارکردی مێشکی نێرومێ جیاواز بێت کەواتە شێوازی پەروەردەکردنیشیان تەواو جیاوازە. باوکی هێژا لە ڕۆژگارێکدا دەژین کە باوکیش هەروەک دایک ڕۆڵی گرنگ و سەرەکی کاریگەری هەیە لە پەروەردەدا. کەواتە تکا دەکەین غافڵ مەبن چونکە مایی پەرێشانی و پەشیمانیە. باوک و دایکی هێژا تکایە ئیمان لە بەخچەی ڕۆحی منداڵدا بەدامەزراوەیی بکەن. یادی خوددا ئارامکەرەوەی دڵەکانە. تکایە ڕێگای گەیشتن بەم ئارامیە فێری منداڵەکانتان بکەن.
لەبیرتان نەچێت نوێژ و ڕۆژ و ئیمان نییە، ئایینە. ئێوە سەرەتا منداڵەکەتان باوەڕدار و بە ئیمان پەروەردە بکەن. خۆتەرکردنی شەوانەیەکێکە لە تێکچوونە هەیەجانیەکانی منداڵ و زوو دەگوزارێت ئەگەر بە ئارامی و میهرەبانیەوە مامەڵەی لەگەڵ بکەن. دایکی هێژا، منداڵەکەت لەمەی کە پێخەفەکەی تەڕ کردووە بە ئەندازەی پێویست دڵگرانە، تکایە بە واژەگەلێکی وەک باران لەسەر جێگەکەت باریوە، گرنگ نییە ئازیزەکەم، منیش کە هاوتەمەنی تۆ بووم ئەم کارم دەکرد، هێوری بکەنەوە. مەژینی 50 بە پێی خۆی کۆرپەلەی منداڵ ئارامشی پێدەدات و تا 2 ساڵەیی کێشەیەکی نییە. ترس لە تاریکی یەکێک لە باوترین ترسەکانی منداڵانە، تکایە بە هەمان شێوە کە باسکرا مامەڵەی لەگەڵ بکەن. درۆ دایکی تەواوی تاوانەکانە، کەواتە بۆ ڕاهێنانی منداڵ لەسەر درۆ نەکردن سەرەتا خۆتان درۆ مەکەن و پاشان زیانەکانی بۆ منداڵەکەتان بڵێن. باوکو دایکی هێژا، کاتێک منداڵەکەتان درۆتان لەگەڵ دەکات واتە لە ئێوە دەترسێت. بەکەم سەیرت کردووە، چاوەڕوانی زۆرت لێی هەبووە، یەخود ئیمتیازی دەوێت. هەرگیز 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 منداڵەکەی خۆتان بە منداڵانی تر بەراورد مەکەن. باوکو دایکی هێژا، وەفا بە بەڵێن یەکێک لە تایبەتمەندیەکانی کەسێتی هەر مرۆڤێکە، تکایە کاتێک بەڵێنێک بە منداڵەکەت دەدەیت بەجێی بێنە. دایک و باوکی هێژا، ئێوە بە ڕەفتاری جوانی خۆتان لەگەڵ هاوژینەکەتان منداڵەکەتان فێر دەکەن بە چ شێوەیەک مامەڵە لەگەڵ هاوسەری داهاتووی خۆی بکات. تکایە بەو شتانەی کە منداڵەکەتان دەترسێنێت پێمەکەنە. منداڵەکەتان لەم تەمەنەدا پێی خۆشت کە مەرهەمێک بن بۆ برین و برینەکانی دەست و پێی، و خۆت بنوێنە کە تووشی ترس و هەراس بوویت. کاتێک لە کۆبوونەوەی باوکان و دایکان مامۆستانی قوتابخانەکەی بەشدار دەبیت، تێدەگات کە بەلاتانەوە بە نرخ و گرنگە. لە بەرەک تێگرتنی کتێبەکانیدا هاوکاری بکەن، بەم پێیە پێی بە بەهای خۆی دەبات. جاروبار چیرۆکە بەتامەکانی قۆناغی قوتابخانەی خۆت و ترسەکانتی بۆ بگێڕەوە. منداڵەکەی ئێوە لەم تەمەنەدا جیاوازی نێوان قەرساسی بە نرخ و هەرزان نازانێت، کەواتە هەم خۆت و هەم ئەویش تووشی سەرێشە مەکە. هەوڵبدە لە قوتابخانە و لە هاوڕێکانی و لە پۆلەکەی وێنە بگری، دواتر بۆی دەبێتە یادگاریەکی شیرین. پێی بڵێن کە ئێوەش لە هەندێک لەوانەکاندا لاواز بوون، هەر لەم تەمەنەدا بە شەوق و خۆشیەوە نەزم تەرتیبی فێر بکە. کاتێک دێتەوە بۆ ماڵ میوانداریەک بەرپا بکەن، بە زەردەخەنە و پێکەنینەوە پێشوازی لێ بکەن. ئەو هێشتا نزم و دیسپلین فێر نەبووە، کەواتە گەر جاروبار خەتکوژێنەوەکەی ون کرد مەقیڕێنە بەسەریدا. کاکڵەی باسەکە، باوکو دایکی هێژا، منداڵەکەی ئێوە پێدەنێتە گرنگترین و قەیراناویترین ساڵی تەمەنی خۆی و نیوەیەک لە یەکەمینەکانی تەمەنی لەم ڕۆژانەدا ئەزموون دەکات. تکایە بە جۆرێک ڕەفتار بکەن کە یادەوەریەکی شیرینی لە ئەزموونی یەکەمین پۆلی وانە، یەکەمین نمرەی بیست، یەکەمین نمرەی خراپ، یەکەمین فێربوونی نەزم و تەرتیب، یەکەمین گفتوگۆ لەگەڵ خوددا و گشت یەکەمینەکانی ئەم ڕۆژانەی تەمەنی بۆ هەمیشە لە زەین و دڵی پەروانە ئاسایدا شیرین و خۆش بمێنێتەوە. لە یادتان بێت جێپێ یەکەمینەکان بۆ هەمیشە لە باخچەی ناسک و تەڕ و پەراوی دڵی منداڵەکەتاندا دەمێنێتەوە. دەچینە سەر بابەتێکی گرنگتر لە 8 ساڵیەوە تا 14 ساڵان. منداڵەکانی ئێمە منداڵی ئێمە نین، ڕۆڵەی سەردەمی خۆیانن. ئێستا ئێوە تێبینی دەکەن کە خونچە هاروهاجەکانی دوێنێ ئەو گوڵی دانایی ئەمڕۆی لێڕواوە. ئێستا ڕۆڵەکەی تۆ هاوسەنگتر بووە، ئاگاتر و ئارامتر. ئێستا چێنراوەکانی دوێنێتان وردە وردە دەگۆڕدرێت بۆ نەمامێک، هەنووکە منداڵەکەی دوێنەی تۆ بۆ نوبەرامەی پیاو یان ژنێک دەدات. هەنووکە منداڵەکەی تۆ لە خۆ ئامادەکردندایە تاوەکو هێدی پێ بنێتە ناو دنیایەکی سربەخۆتر و ئێوەش ئامادە بن تاوەکو ڕوبەڕووی مەسەلەگەلێکی نوێ ببنەوە. کۆمەڵایەتی بوون. ڕۆڵەکەی ئێوە فێر دەبێت کە دەتوانێت جگە لە ماڵەوە لە کۆبوونەوەی دیکەشدا چالاکی هەبێت و بەم جۆرە قۆناغە بەرایەکانی کۆمەڵایەتی بوونی ئەو فۆرمەلە دەبێت. ئێوەش دەبێت لەم ڕێت دڕکاویەدا کۆمەکی بکەن. قۆناغی خۆشەویست بوون و خۆشەویستی کردن، ئەمەش هەر لە ڕیزی یەکەمینەکاندا لەبەرچاو دەگیرێت.
تاقیکردنەوە لە پۆلەکانی دواتردا واتە ئەو کاتەی ڕۆڵەکەت قۆناغەکانی 11 و 12 دەگوزارێنێت بەلایەوە جددی و شێلگیرانەتر دەبێت کە ئەمەش ئامادەی تۆ لە ماڵەوە و گفتوگۆی گەرم و دڵسۆزانە دەخوازێت. ڕستەگەلێکی وەک من دڵنیام کە تۆ سەر دەکەویت، سەرکەوتن بۆ کەسانێکە کە زۆرترین هەوڵیان داوە و تۆش بێگومان سەر دەکەویت، سەرکەوتن بۆ تۆ کە هەوڵ دەدەیت و تێدەگۆشیت براوە و مسۆگەرە. دەربڕینی ئەم ڕستانە بۆ ڕۆڵەکەتان دەبێتە مایی ئاسوودەی ڕۆح و دڵنقێمی ئەو بەم جۆرە هەڵچوونەکانی کەم دەبێتەوە. نمرەی 20 زەروری و ژیانی نییە. ڕۆڵەکەتان فێر بکەن کە بێگومان و وەرگرتنی نمرەی تەواو بۆ نمونە لای خۆمان لە قوتابخانەکانی خۆماندا کە لەسەر 10 یاخود لەسەر 100 تاقیکردنەوە دەکەن، ئەگەر نمرەی لە 100 بێنێت نیشانێکی زیرەکی و بەرزی ئەو نییە، ئەڵبەتە نمرە هێمای هەوڵ و کۆششکردنە. خاڵێکی گرنگ هەیە لەبارەی وەنە خوێندنەوە فێری بکە هاوڕێیەتی لە ڕکابەری باشترە، پەروەردەکردنی شکۆمەندی دەروون، دەربڕینی و شەگەلێکی دارایی کاریگەری پۆزتیڤ وەک ئەو دەستەواژانەی کە پێشتر باسکراون دەبێتە مایی باوەڕ بەخۆبوون و باوەڕ بەخۆبوونیش پلەی یەکەمی شکۆمەندی دەروونە، واتە عیززەتی نەفس. باوەڕ بەخۆبوون واتە ئەوەی بە منداڵەکەی خۆت بڵێیت تۆ دەتوانی، تۆ دەتوانیت. هەرچەند نابێت ئەم قسەی بە شێوەیەکی درۆزنانە بەیان بکرێت، واتە منداڵێک کە ئاستی فێربوونی نزمە ناتوانرێت بەوتنی ئەم دەستەواژانە باوەڕ بەخۆبوونی ئەرێنی لە ئەودا بێنینەکایە، بەڵکو پێویستە سەرەتا لەم پەرەکانی بەردەم خاو فێربوونی لە ناو ببین و پاشان بەزارەکی بکەوینە هاندانی. لەبیرت نەچێت دروستکردنی باوەڕ بەخۆبوونی ئەرێنی لە زەینی شکۆمەندی دەرونی لێ دەکەوێتەوە و شکۆی دەرونیش متمانە بەخۆبوونی بەدوادا دێت و کە لە پایە گرنگ و بنەڕەتیەکانی سەرکەوتنە لە ژیاندا. لەباری 8 ساڵیەوە تا 14 ساڵان دێنە سەر پارەی ڕۆژانە. ئەم مەسەلەیە پێویستی بە فێرکردنی منداڵ هەیە کە پێویستە هەر لەم ساڵانەوە لە زەینی ئەودا سیستەماتیزە بکرێت. بڕێکی دیاریکراو لە ماوەیەکی دیاریکراودا بە منداڵەکەت بدە و پێی بڵێ ئەم پارەیە بۆ ماوەی مانگێکی تۆ دەبێت. بێگومان پرسیار دەکەیت ئەم شێوازە چه سوودێکی هەیە. لەم قۆناغەدا ئەو مەسەلەی عەقڵی بژێوی دەرەک دەکات و تێدەکات کە دەبێت ئەم بڕا بۆ ماوەیەکی دیاریکراو هەڵبگرێت کە دواتر لە ژیانیدا زۆر کاریگەر و بەنرخ دەبێت. بەڵام دوو شێوازی پێدانی پارەی ڕۆژانە جوان نییە و دەبێتە مایەی خراپفێربوونی منداڵەکەت کە بریتین لە پێدانی پارەی ڕۆژانە بە شێوەیەکی ڕۆژانە و بە هەر ڕێژەیە کە بوو، پێنەدانی پارەی ڕۆژانە یا پێدانی بەڵام بە ڕێژەیەکی کەم. هەردوو شێوازەکە بەهارەوشتیەکان لە منداڵدا لەناو دەبات. شێوازی یەکەم منداڵ لە ڕووی خەرجکردنی پارەوە بێبەندوبار دەکات و هەرگیز نرخی پارە نازانێت و لە گەورەیشدا هەر ئەم بێبەندوباریە لە بیرکردنەوەی ئەودا درێژەی دەبێت. شێوازی دووەم هەستکردن بە بێنرخی و سووکی لە ئەودا بەدی دێنێت و لە کۆتاییدا بە مەبەستی دەستەبەرکردنی ئاتاجێ زەرورەکانی خۆی دەست بە دزیکردن دەکات. خاڵێکی گرنگ هەیە، باش دەزانیت کە نوقڵ شیرینیەکە کە لە بازاردایە بۆ منداڵ بەهای خۆراکیان نییە، کەواتە منداڵەکەی خۆت ڕابهێنا کە جاروبار خواردنی قوتابخانە لە ماڵەوە ببات. باوک و دایکی هێژە مانگانە پارە بە منداڵەکەتان بدەن، بەڵام پێی بڵێن هەبوونی پارە مانای زەرورەتی خەرجکردن ناگەیەنێت. فێری بکەن کە هەمیشە بڕێک وەک پاشەکەوتی جزدانی هەبێت. بەم شێوازە منداڵەکەی ئێوە هەم بەهای پارە دەرک دەکات، هەم لە چاوچنۆکی و خواردنی نوقڵ و شیرینیە قوتاری دەبێت. فێرکردنی خۆباشەکان هەر لە سەرەتای منداڵیەوە دەست پێ دەکات. لەبیرت نەچێت ڕۆژێک ئێمە نەریتەکان دەسازین، ڕۆژگارێک نەریتەکانی ژیان ئێمە دەسازن. کتێب خوێندنەوە. منداڵەکەی ئێوە لەم تەمەنەدا 8 تا 12 ساڵی پێویستی و حەزێکی زۆری بۆ خوێندنەوە هەیە، وەک کەسێک کە تازە فێری شۆپفێری بووە و حەزی لە لێخۆڕینە. ئێوەش لەم دەرفەتە زێڕینە کەڵک وەربگرن. لەگەڵیدا بڕۆن بۆ گەڕان و بە گوێرەی تەمەنی ئەو بە بۆچوونی خۆی کتێبی بۆ بکڕن و پاشان هەندێک کاتی بۆ تەرخان بکەن و حەز و تاسەیەکی جوان کتێبەکەی بۆ بخوێندنەوە و دوای خوێندنەوەی کتێبەکە پرسیار لە منداڵەکە بکە بۆچوونی سەبارەت بە چیرۆکەکە چییە؟ کام لە کەسایەتیەکانی بۆ دڵ بوو؟ بۆچی بەم کارە توانای بیرکردنەوە لە ئەودا پەرە پێدەدەیت؟
باوک و دایکی خۆشەویست، ئەم شێوازە بە شێوەیەکی بەردەوام لەگەڵ منداڵەکەتدا ئەنجام بدە، باوەڕ بکەن کە ئێوە لەم هەلومەرجەی ئێستادا وەک وەستا بەنایەکن کە هێدی تەلارێکی بڵند بەڕیزکردنی یەکبەیەکی بلۆکەکان بنیاد دەنێت. ئێوەش خەریکی بنیادنانی تەلاری مرۆڤێکن، کەواتە بەشی ئەو بابەتانی باسکران بە خۆشەویستیەوە پراکتیزە بکەن. ئەنجامەکەی دوای ساڵانێکی تر بەرسەرسامیەوە تەماشا دەکەیت. کارێک مەکەن کاتێک منداڵەکەی خۆت دەبینیت لە دڵی خۆتدا بە حەسرەتەوە بڵێیت خۆزگە کاتی زیاترم بۆ تەرخان دەکرد. لەبیرت نەچێت خۆەکان وەک چاندنی تۆوێک وایە لە دڵی باخچەی منداڵدا، زۆر زوو بینەری سەوزبوون و گەشەینەمامێک گەورە دەبێت. کەواتە تکایە هەر لە ئێستاوە خۆی باش لە وجودی ئەودا بچێنن. نمونە هەڵگرتنەوە. لە باسەکانی پێشوودا هەمڕوونمان کردەوە کاتێک ئێوە لە مەجلیسێکدا دانیشتون بە شێوەیەکی ئاسایی قسە دەکەن، بەڵام کاتێک دەبینیت کامێرامانێک بە کامێرایەکەوە خۆی کرد بە ژوورە، دەستبەجێ دەستێک دەهێنیت بە سەرۆڕی خۆتدا. تا چەند ساتێک لەوە پێش بە سانایی قسەت دەکرد و ئێستا کە کامێرامانەکە دەڵێت لە بەردەم کامێرادا قسە دەکەیت، زمانت تەتەڵە دەکات. لە ئێوە دەپرسین بۆچی و تۆ وەڵام دەدەیتەوە، چونکە ئەم فیلمە بۆ هەمیشە دەمێنێتەوە. هەنووکە وێنەی بکە کە منداڵەکەتان بە کامێرایەکەوە کە دوو عەدەسەی هەیە بە شێوەیەکی سەرمڕم وێنەی سات بە ساتەکانی ژیانی ئێوە دەگرێت. مەسەلەی گرنگ ئەوەیە کە هەروەک ئەم وێنەگرتنە خۆی نمونە هەڵگرتنەوە دەکات و لەبەری ئەوە لە داهاتوودا دەبێتە سوژەی سەرەکی فیلمەکە. تێگەیشتیت کەواتە وردەیەکی زیاتر لە قسەکردن و گشت کاروبەر و ڕەفتارێکی ئاسایی خۆتدا بە خەرج بدە. پێغمبەر صلی الله علیه وسلم دەفەرموێت بیر لە کردەوە و ڕەفتارەکانی خۆتان بکەنەوە، چونکە منداڵەکەتان درێژە پێدەری ڕەفتارەکانی ئێوە دەبن. ونووسەر بۆ پشتگیری وتەکەی پێغمبەر درودی خۆی لەسەر بێت دەڵێت باوکان و دایکانە یەکەمین و کاراترین سەرمەشقی ڕەفتاری منداڵەکانیانن. ژان پیاژەش بڕوای وایە باوکان و دایکان بەبێ ئەوەی بزانن بە ڕەفتار و کردارەکانی خۆیان بناغەی ئایندەی منداڵەکەی خۆیان دادەڕێژن. باوک و دایکی هێژە. منداڵەکەی ئێوە بە نمونە هەڵگرتنەوە و دووبارەکردنەوەی ڕەفتارەکانی ئێوە دەبێتە شتێک کە ئێستا ئێوەن. ئێستا پرسیارێک دێتە پێشەوە، ئایا ئێوە لە تایبەتمەندیەکانی خۆتان ڕازین؟ بۆچی؟ وەڵامەکانتان هەر چۆنێک بێت خاترجەم بن، منداڵەکەتان لە سبەینەکانی داهاتوودا بەم جۆرە دەبێت. لەبیرتان بێت مێرولا تەنها گیان لەبەرێکە کە بەبێ قسە مۆچیاری دەکات. تکا دەکەین جارێکی تر ئەم بابەتە بە وردی گوێبیست بن. وزەی زێدەبار. منداڵەکەتان لە تەمەنی 8 تا 14 ساڵی لێوان لێوە لە دوو وزەی سۆفتوێر و هاردوێر نەرم و ڕق، واتە دوو وزەی هزری و جەستەیی. وزەی سۆفتوێر یا هزری ئەو بە خوێندنەوە و گفتوگۆ بە ئاراستێکی باڵادا ڕێنوێنی بکە. بەڵام وزەی هاردوێر یا جەستەیی ئەو هەوڵ بدەن بە ئەنجامدانی یاریە جۆرە و جۆرەکان و بەشداریکردن لە کۆرسە وەرزشیەکاندا لە پێناو و دروستکردن و بەهێزکردنی جەستێکی تەندروست بۆ منداڵەکەتان ڕێنوێنی بکەن. تەقیکردنەوەیەکی گرنگ. ئەگەر تۆ بەلۆئایەکی ئاو بکەیتەوە و ئەو سۆندەی پێوەی بەستراوە لە ناوەڕاستا بچەمێنیتەوە و نەهێڵیت ئاوەکە لە سۆندەکەەوە فێچقە بکات، چی ڕوودەدات؟ بێگومان لە وەڵامدا دەڵێیت باشە ئاشکرایە لە دەمی بەلۆعەکەوە ئاوەکە دەردەپەڕێت، چونکە بە گوێرەی ڕێسایی فیزیک ئاو دەبێت ڕێگایەک بۆ دەرچوون بکاتەوە. و ئێمەش دەڵێین زۆر باشە. وزەی هەزری و جەستەی منداڵەکەتان بە هەمان شێوەیە. ئەگەر ڕێگایەک بۆ دەرچوونی نەدۆزیتەوە چی ڕوودەدات؟ ئێستا ڕەنگە پرسیار بکەیت ئایا جیاوازی هەیە لە نێوان شێوازی پەروەردەی کوڕ و کچدا؟ پێتان دەڵێم بەڵێ، جیاوازێکی گەورە. ئەم جیاوازیش پەیوەستە بە پێکاتە و کارکردنی مێشکی کچ و کوڕ و پێشنیاز دەکەین بەشی پەیوەست بە جیاوازی مێشکی ژن و پیا و لە کتێبی تکایە هاوسەرێکی باشبن بە وردی بخوێننەوە، چونکە گەر بمانەوێت لێرەدا دووبارەی بکەینەوە بێگومان بۆ زۆرێک لەو گوێبیستانەی کە کتێبەکەیان نەخوێندوتەوە بێزارکەر دەبێت. دەروونناسان دەڵێن کچ و کوڕ بە گوێرەی ئەو جیاوازیانەی کە لە پێکاتەی مێشکیاندا هەیە هەریەکەیان شێوازێکی پەروەردەیی تایبەت دەخوازێت. بۆ نمونە کچان زۆرتر بە گفتوگۆ قسەکردن فێر دەبن و کوڕان بەڕوانین و بیرکردنەوە و بەبێ قسە. کەواتە سەرەتا جیاوازی ئەو دوانە قبوڵ بکەین و دەرک بەوە بکەین ئەو دەمە بە ئاراستەی جۆری پەروەردەی ئەوان دەست بەکاربین.
هاوکاری لە ئیشی ماڵەوە. لەم تەمەنە تایبەتەدا 8 تا 14 ساڵی منداڵ شەیدای فێربوونە و دایکان دەبێت کچان هێدی لە ئیشی ماڵەوە وەک گسکدان و چێشتێنان بەشداریان پێ بکەن و بە گوێرەی سەلیقەی خۆیان بەرپرسیارەتیان پێ بدرێت. باوکانیش دەبێت کوڕان لە کارگەگەلێکی وەک گۆڕینی گڵۆپی سوتا و با خاوانی بەشداری پێ بکەن تا کوڕانیش لە کاری ماڵدا شارەزایی پەیدا بکەن و ئامادە بن. حەزکردن لە موزیک. لە قۆنەغی 8 تا 14 ساڵی منداڵ حەز لە مۆزیک دەکات، کام مەسەلەیە بۆ گەشە و کامەڵبوونی ڕوحی ئەو زۆر بەسوود دەبێت ئەگەر لەگەڵ هۆنراوی پند ئامێز هاونشی لەگەڵ میوزیکدا دەست پێ بکات. لە قۆنەغی 8 تا 14 ساڵی منداڵ ڕەنگە خۆی یاریکردن بە ئالەت لە 4-5 ساڵیەوە لەسەری ڕاهات بێت. لەمبارەوە پێویستە بە نەرمونیانی فێر بکرێت کە ئەم کارە شیاو نییە و بێگومان ئەو زۆر زوو ئەم خۆواز لێ دەهێنێت. باوکی هێژە، ئەگەر تەماشای دەوروبەری خۆت بکەیت هەندێک لە دۆست و هاوتەمەنەکانی خۆت دەبینیت کە تەنانەت لەم تەمەنەشدا بە شێوەیەکی ناخۆت ئاگا و لەناو کۆمەڵدا خەریکی ئالەتی خۆیان دەبن یان ئاگاز و یازی دەکەن. دەزانیت هۆکارەکەی چییە؟ پێتان دەڵێن لە کاتێکدا کە ئەم خۆیان لە منداڵیدا دەست پێ کرد نزیکەی 5 ساڵی هیچ کەسێک نەبوو فێریان بکات و ئەم کارە قێزەونەی ئەوان بەرەنجامی نەبوونی سەرپەرشت یان پەروەرشیارێکی دانا و تێگەیشتووە. هەنووکە پێڕەست ئاسا ئاوڕێک دەدەینەوە لە تایبەتمەندیەکانی منداڵ لە قۆناغی 8 تا 14 ساڵی. ئەو فێر دەبێت کە پێویستە چاک بێت تا چاکە ببینێت. لە داوەریەکانی خۆیدا بەخشندەتر و نەرمتر دەبێت. بڕوای وایە کە گەورەترەکان عاقڵ و باشن. فەردەبێت کە گوێڕایەڵیکردنی قسەی باوک و دایک بەسوودی ئەوە. ئەو سەبارەت بە ئەوانی تر هاوسۆزی و هاودەردی زیاتر نیشانەدات. یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکانی ئەو خۆشەویست بوون و پەسەندکردنیەتی، چونکە گەیشتوتە قۆناغی دەستنیشانکردن لە بەراوردکردن بێزار بووە. لە نادادی و جیاکاری لە نێوان ئەو و منداڵەکانی دیکەی خێزان بێزارە. خاڵێکی گرنگ ببینینی لاشەی ڕووتی ئێوە چه هاوڕەگەزی ئێوە بێت یان پێچەوانەکەی دووچاری لادانی سێکسی دەبێت. ئێستا دەچینە سەرباسێکی زۆر گرنگ و ژیانی، جیاوازی نێوان خۆشەویستی و سێکس لە دیدی ئێمە و منداڵەوە. سەرەتا دەبێت خودی ئێمە جیاوازی نێوان ئەم دوو زاراوە گرنگ و هەستیارە دەرەبکەین. بێگومان تا خودی خۆمان چەمک و مانەی ئەم دوو زاراوەیە نەزانین لە یەکتریان گوێ نەکەینەوە هەرگیز ناتوانین بۆ منداڵەکەمانی ڕێنووس بکەین. بێگومان لەم گرنگیە ئاگاداریت کە عەشق و سێکس یەکێک لە گرنگترین کۆڵەکەکانی ژیانی سۆزداری هەر مرۆڤێکە کە ئەگەر ئەم دوانە لە یەک جیانەکرێنەوە بێگومان دەبێت چاوەڕوانی دژەباوی بین لە ژیاندا. هەنووکە لە ئێوە دەپرسین بە بۆچوونی ئێوە عەشق مانای چییە؟ پرسیارێکی تر بە بۆچوونی ئێوە سێکس مانای چییە؟ پرسیارێکی تر هەیە بە بۆچوونی ئێوە چ جیاوازیەک هەیە لە نێوان عەشق و سێکسدا؟ باشە، سەرەتا دەچینە سەرباسی سێکس. سێکس یان پەروەردەی سێکسی منداڵان. بەبێ پێشەکی دەچینە خزمەتی قورئان و دەبینین کە کۆترین و کامڵترین پامی خوداوەند لە قورئاندا بەیانی کردووە. تێبینی بکەن. منداڵانی ناباڵغی ئێوە شەوانە ڕۆژی لە 3 کاتدا کەوادەی حەوانەوەی ئێوەیە دەبێت بەر لە هاتنە ژووری نووستن یان خەڵوەتی ئێوە مۆڵەت وەربگرن. یەکەم بەر لە نوێژی بەیانی، دەمە و نیوەڕۆ سەر لە ئێوارە کە لەم 3 کاتەدا لەوانەیە ئێوە بەرگێکی گونجاوتان لەبەردانە بێت. نووسەر سەبارەت بە پەروەردەی سێکسی منداڵ و نیشانەکانی لە ساڵەکانی داهاتووی تەمەنیدا دەڵێت بە پشتبەستن بە تاوتوێکردنی 120 دۆسیەی لادانی سێکسی لاوانی نێوان 15 تا 25 ساڵ بەم ئەنجامانە گەیشتوین. باوکودایکی ئەو کەسانە هەمیشە لە بەردەم منداڵەکەیان بە تایبەت منداڵی سەر و 2 ساڵ ڕوت و قوت بوون. هیچ جۆرە پەردە و سنوورێک لە نێوان ژووری نووستنی باوکودایک و منداڵەکانیاندا نەبووە. هەر لە بنەڕەتدا لە ماڵەکەیاندا جۆرێک لە بێبەندی و باری ڕووتی هەبووە. ئەم بێبەندی و باریە هاوڕێی هاوڕەگەز یان خوشکی هاوڕەگەزی ئەو دەگرێتەوە. لە ئەنجامی ئەوەدا لەو ساڵانەی کە منداڵ هەست بە ڕوانین دەکات پێویستە ڕاچاوکردنی حیجاب و پۆشتەی لە ماڵدا بکرێت. خاڵێکی گرنگ منداڵان بەگشتی لە 7 ساڵی دەگەنە هەستکردن بە ڕوانین، بەڵام ئەم مەسەلەیە لە نێوان هەموو منداڵاندا وەک یەک نییە و هەندێک لە منداڵان لە 5 ساڵیەوە بەم خۆناغە دەکەن. هەر بۆیە پێویستە باوک و دایک دەستنیشانی ئەمە بکەن.
ئێستا با بزانین بۆچوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم بارەیەوە چییە؟ ئەو دەفەرمێت باشتر وایە دوای 2 ساڵان پێخەفی منداڵەکەتان لە پێخەفی خۆتان جیا بکەنەوە. لەم حاڵەتەدا منداڵ توانای جیاکردنەوەی نییە، بەڵام هەموو شتێک لە زەین و مێشکیدا شێوە دەگرێت. بنیامین ئیسپاک فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پشتڕاست دەکاتەوە، دەڵێت جیاکردنەوەی جێگەی خەوی منداڵ لە جێخەوی باوک و دایک لە پاش تەمەنی 2 ساڵان شایانە و لە 7 ساڵان بەدواوە ضروری و واجبە. ئیمام ڕەزا دەفەرمێت جێخەوی منداڵەکەتان لە 7 ساڵی بەدواوە لە جێخەوی خۆتان جیا بکەنەوە، تەنانەت خوشک و براش لێک جیا بکەنەوە. پرۆفیسۆر کۆرنلیا کوارتی هەر لەم بارەیەوە دەڵێت زۆرێک لە لادانە سێکسیەکان لە گەورەکاندا بەرەنجامی لێک جیانەکردنەوەی جێخەوی ئەوانە لە منداڵی لە باوک و دایک یان خوشک و براکانیان. دیسان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت جێخەوی منداڵان تەنانەت هاوڕەگەزەکان لە 7 ساڵیەوە لێک جیا بکەنەوە. دکتۆر ژاکلین ڕێنات وتەکەی پێیانبەر دەسەلمێنێت و دەڵێت زۆرێک لە ڕێگە و ڕیشەکانی فەساد کە لە گەورەییدا ڕۆدات بەرهەمی بایەخنەدانی دایک و باوکانە بە پەروەردەی سێکسی منداڵان و لێک جیانەکردنەوەی جێخەوەکانیان. ئیمام محەممەدی کوڕی باقەر وەک دەروونزانێکی بازموون دەڵێت خۆت بپارێزە لەو کاتی کە منداڵ ڕافتارەکانی تۆ دەستنیشان دەکات و لە کردارەکانت دەگات و توانای هەیە بۆ کەسانی تری وەصف و ڕاوە بکات. نووسەر دەڵێت مەخابن لە کەلتوری پەروەردەی خێزانەکاندا ئەم بیرکردنەوەیە برێوی سندووە کە باوک و دایک لە نێوان ڕووتێتی 2 منداڵی تا ڕادەیەک هاوتەمەن خۆیان جیاوازی دەکەن، واتە ئەگەر منداڵی کوڕی 4 ساڵیان ڕوود بێت قەی ناکات، بەڵام ئەگەر کچە 2 ساڵانەکەیان ڕوود بێت عیبێکی گەورەیە و بێ ئاگان لەوەی کە ئەم شێوازە دەبێتە مایی سەرسامی و دوجار نائومێدی سێکسی کچ لە گەورەییدا. بێگومان تێبینیتان کردووە کە هەندێک لە باوکان دەست لە چووکی منداڵە ساوەکەی خۆیان دەدەن و بە پێکەنینەوە دەڵێن شەشپیلیە. ئەم کارە بە شانازیەوە لە پێش چاوی خوشکە هاوتەمەنەکەی ئەنجامەدات. ئیمامی عەلی ڕەزای خوا لێبێت لەم بارەیەوە دەڵێت خۆت بە دوور بگرە لە دەستدان لە ئەندامی منداڵ لە 2 ساڵان بەدواوە و لە 6 ساڵی بەدواوە بە توندی خۆت بپارێزە، چونکە ئەم کارە دەبێتە مایی بێداربوونەوە و ڕوژاندنی حەزی سێکسی ئەو. خاڵێکی گرنگ تکایە درێژەی ئەم باسە لە بەشی مەسەلە سێکسیەکانی نەوجەوانان بخوێننەوە. ئێستا گوێڕا دێرن بۆ چیرۆکیەکێک لە قوربانیانی ئەم شلگیریە بەڕواڵە سادانە تاوەکو پێی بە بەرپرسیارەتی سەنگینی خۆت ببەیت. ئەم دۆسیەیەکێک لەو سەدان دۆسیەی توێژینەوەمان لەسەر کردووە. سەرگوزشتەی تاڵی مەریەم. ناوی من مەریەمە، تەمەنم 16 ساڵە. 4 مانگ لەمە پێش لە ماڵی خۆمان لە شار هەڵهاتم. دەپرسیت بۆتان باز دەکەم. من منداڵی گەورەی خێزانێکم کە جگە لە من 3 منداڵی دیکەیان هەبوو. ڕۆژێکیان زووتر لە کاتی دیاریکرا و قوتابخانەم تەواو بوو گەڕامەوە بە ماڵ بە سەرسامی و بینیم باوکم لە ماڵەوەیە، چونکە باوکم فەرمانبەر بوو. لەو کاتی ڕۆژیشدا جێی سەرسوورمان بوو کە لە ماڵەوە بێت. کاتێک پرسیارم کرد باوکم وتی تەلەڤیزیۆنێکی بچووکم بۆ دایکت کڕیوە تا لە ژوورەکەی خۆیدا تەماشای بکات و نەبێتە بارگرانی بەسەر ئێوەوە. بەسەر سامیەوە لە دڵی خۆم داوتم مەگەر تا ئێستا دایکم ئەرک بووە بەسەر ئێمەوە. 1-2 شەو دواتر منداڵەکان هەمویان لە خەودا بوون و من بەسەر سامیەوە دەمبینی کە لامپی ژووری نووسنەکەی باوکم و دایکم هێشتا ڕووناکە، چونکە باوکم لەم کاتانەدا لە شیرین خەودا بوو. ژووری نووسنەکەی باوک و دایکم بە تەنی ژووری نووستنی من و برا و خوشکە بچووکترەکەمەوە بوو. من لە ژووری میوانەکەدا مژۆڵی سای کردم بووم. بەدەنگی باڵی بەسەر ماڵەوە کێشا بوو. من هێشتا واقم وەڕمان بوو لە بێداری باوکم. دوای چەند خولەکێک چەند دەنگێکی تایبەتی هاتە بەرگوێم. زۆر پەیجۆر بووم بە پەنامەکی چوومە حەوشەکە و لە پەنجەرەیەکە و کە دەیڕوانی بەسەر حەوشەکەدا لە نێوان پەردەیەکی تەنکدا وێنەگەلێکی شەرماوەرم لە تەلەڤیزیۆنەکەدا بینی. لەجێی خۆم وشک بووم، نەم دەتوانی چاوکلا بەم و نەم دەتوانی پشگەڕێمەوە. ئەو شەوە تا بەیانی نەخەوتم و گوێم لە چرپەی دڵی خۆم دەگرت. سرم گێژی دەخوارد و خەریک بوو دەڕشامەوە. بە کورتی سبەی شەو دواتر و شەوەکانی دیکەش دووبارە بوویەوە. منیش زرنگان دەچوومە ژووری نووسنەکەم و کاتێک باوک و دایکم دڵنەخێم دەبوون دەچوومە حەوشەکە و بە ماوەیەکی زۆر بەبێ ئەوەی ئەوان هەز بکەن سەیرم دەکردن. چەند ڕۆژێک تێپەڕین من نەم دەزانی چی بکەم، لەگەڵ کێ قسە بکەم. بە کورتی ڕۆژێک بە ناهێدە کە هاوپۆلم بوو بیستە بووم کە لە زەنگە پیشوەکاندا جگەرە دەکێشێت و چەندین هاوڕێی کوڕی هەیە. وتم ناهێدا پێکەنینێکی کرد و وتی قوڕ بەسەرت تۆش دەتوانی ڕابوێریت. من بە سەرسامی و سێری ئەوم کرد و ناهێدەوتی چەند ڕۆژێکی تر ئاگادارت دەکەم. چەند ڕۆژێک دواتر ناهێدوتی ئەم شەو میوانیمان هەیە وەرە بۆ ماڵی ئێمە.
منیش بە هەموو زەحمەتێک دایکم قایل کرد و چوون بۆ میوانێکە و زۆر خۆش بوو. هەمویان کوڕ و کچ بوون. کاتێک لە کوڕەکانم دەڕوانی هەموو شتێکم بیردەهاتەوە. بە کورتی ناهید منی بە کوڕێک ناساند و من بە یەکەم زەردەخەنە کەوتمە ناو دەستەکانی. ئەو کوڕە خواردنەوەیکی بۆ هێنام، وتی ئەم حەبە بخۆ. وتم چ تایبەتمەندێکی هەیە؟ یەکەم هاوڕێی کوڕم پێکەنی وتی مەترسە نامریت، حەبەکەم خوارد. من کاتی سەیری ئاوێنم کرد کە بوو مەخاوەنی منداڵێکی ناشەرعی. سەرەتا دەمویست خۆم بکوژم. ئەوی ڕاستی بێت بوێری ئەوەم نەبوو. بە کورتی ڕۆژێک لەگەڵ ناهید بڕیارماندا هەڵبین. سودم لە چوونە دەرەوەی دایکم وەرگرت و بڕێک پارە و ئاڵتونەکانی ئەوم هەڵگرت و لەگەڵ ناهید و دوو کوڕ کە هاوڕێی تازەی ئێمە بوون هاتین بۆ تاران. ناهید زۆر زرنگ بوو. ئێمەی بۆ باکووری شار بردو لە ئاپارتمانێک دانیشتەجێ بووین. بەیانی ڕۆژی دواتر لە تاو هیلاکی نەمزانی چەند کات ژمێر خەوتبووم و دنیا ڕۆشن بوو. تیشکی خۆر لە ناو ژوورەکەدا بوو. پێشنیار دەکەین بۆ ئەوەی ئێمە دووبارە بێژی نەکەین. ئێوە بۆ ناسینی قۆڵی پێیڤی عەشق بۆ هەردوو کتێبی تکایە مەبنە مەرد تکایە هاوسەرێکی باشبن بگەڕێنەوە. لەبەر ئەوەی پێیڤی عەشق هێندە سادە و لە هەمان کاتدا زۆر ئالۆزە کە بۆ دەرچوون لە بێزاری ئێمە ناتوانین بابەتەکانی ئەو دوو کتاوە لێرەدا جارێکی تر دووبارە بکەینەوە. باش ئێستا کە ئێوە باسی عەشقتان لەو دوو کتێبەدا خوێندەوە کەواتە ئێمە پێویستمان بە ڕوونکردنەوەی زیاتر نییە. بەڵام ئەم گرنگە کامەش بزانین عەشق بناغا بنچینە و بیانووی سەرەکی وجودە و ئەوینداری گرنگترین و سەرەکیترین پرۆسەی ژیانی مرۆڤە. بەواتایەکی تر عەشق ئەو دەزوە ئاڵتۆنیەیە کە دڵی هەموو خەڵکی جیهان پێکەوە دەبەستێتەوە. کارگەیەک بهێنە پێش چای خۆتان و دەستگایەکی گەورە کە پڕە لە مەکینە و دیشلی جۆرا و جۆر کاتێک ماوەیەک بەسەر کارکردنی ئەم دیشلانەدا دەگوزارێت و وشک دەبنەوە لە کۆتایی داوایان لێدێت کە بشکێن. لەم حاڵەتەدا چ شتێک لەو دەستگایە دەدا؟ ئەگەر هەموو چرکە ساتەکانی ژیانی ئێمە عەشق نەبێت، خلۆرتەکانی ڕۆحی ئێمە هاوەریان لێ بەرز دەبێتەوە و دووچاری گرفت دەبن و ئەگەر ڕۆنی عەشق لە خلۆرتەکانی ڕۆژەکانی ژیان و کۆمەڵی کار و ڕەفتەر و گفتارەکانمان نەدەین، وا دەزانی چی ڕوەدات. بەڵێ دروستە، ژیان مانە و مەفهومی خۆی لەدەستەدات. دواتر دەبینە ڕۆبۆت گەلێکی بێهێز کە تەنها یەک یا چەند کاری ئاسایی ئەنجامەدەین و دنیا و ژیان بۆمان زیاتر لە گۆڕستانێک نابێت. چەند جوان و تویانە ئەگەر عەشق لە مرۆڤایەتی بسێننەوە دنیا دەبێتە گۆڕستانێکی وێرانە. کەواتە زانیمان کە عاشق بوون و خۆشەویستی کردن زەرورەتێکە. بەڵام چۆن ئەم مەسەلە گرنگە فێری منداڵەکانمان بکەین؟ تکایە باش گوێڕادێرن. لە بەشەکانی پێشوودا بۆمان ڕوون کردنەوە کە ئێوە کاتێک لە بەردەم کامێرایەکی وێنەگرتندا دەوەستن هەوڵەدان ڕۆڵەت و سیمەی خۆتان ڕازاوەتر لە پێشوو بکەن و ئەگەر بتانەوێت قسە بکەن بە وردی و ئاگاییەکی زیاتر دەکەونە قسەکردن، تەنانەت ڕەنگە تووشی تەتەڵەی زمان ببن. ئەگەر لێتان بپرسین بۆ دەڵێن چونکە ئەم وێنەیە دەمێنێتەوە. ئێستا ئێوە لە بەردەم کامێرایەکدا وەستاون بە دوو عەدەسەی وێنەگرتن و چەند تایبەتمەندیەکەوە لە گشت چرکە ساتەکانی ئێوە وێنە دەگرێت. ئەگەر لە هەندێک لە سکانسەکان تێنەگات ئەرشیفیان دەکات تا دواتر. ئەو دیمەن و سکانسانش لێیان تێدەگات بە جوانی و لە زەینی خۆیدا ڕاوە و شرۆڤە دەکات. چەندین مانگیان ساڵانێک دواتر وەک سەرمەشق و سکێچێک لە بەرچاویان دەگرێت وەک خۆی دووبارەیان دەکاتەوە. باشە ئێستا لەوە دەگەن کە چەندە بەشی ڕەفتارەکانی ئێوە گرنگە. پێشتر بۆمانوتن کە بنیادی کەسێتی منداڵ سەرەتا لە ماڵەوە شێوە دەگرێت. واتە منداڵ لە 2 ساڵان بەدواوە تەنها دیمەنەکان تۆمار دەکات و لە ئەرشیفدا هەڵیان دەگرێت و لە 7 ساڵی بەدواوە توانای لێکدانەوە و تاوتوێکردنی هەموو ئەو ڕووداوانی دەبێت کە دەیان بینێت. کەواتە جارێکی تر بایەخ بەم مەسەلە گرنگە بدەن کە چاودێری پەروەردەی سێکسی منداڵەکەی خۆتان بن. ڕەنگە پرسیار بکەن فێرکردنی عەشق چۆن مەیسەر دەبێت و ئێمە دەڵێین بە دوو شێوە: گفتار و کردار. فێرکردنی عەشق بە گفتار. پەردەی یەکەم: هاوسەر چێشت لێ دەنێت و باوک لەگەڵ خێزانەکەیدا نان دەخوات. باوک دوای تاوکردنی خواردنەکە دەڵێت: خانم دەستت خۆش بێت، خواردنێکی زۆر خۆش بوو، من دەستاوی تۆم بە جۆرێکی تر خۆش دەوێت. پەردەی دووەم: باوک: خاتون چایەکەم بۆ بێنە کە زۆر شەکەت بووم و خۆشت وەرە دانیشە کە زۆر بێتاقەتی دەکەم. پەردەی سێم: باوک:
خاتون ئەمڕۆ جلەکانت زۆر جوان بووە، زۆر پێت دەکەوێت. پەردەی چوارەم. ژن پیاوەکە ئەمڕۆ دێر هاتیتەوە، نیگەرانت بووم. باشە ماندوو نەبیت، فەرموو و میوەم بۆ هێناون. پەردەی پێنجەم. باوک خاتون بەڕاست پێم وتیت ژن چ شتێک؟ باوک کە زۆرم خۆش دەوێیت و چەندین حاڵەتی هاوشێوەی تر کە خۆتان دەتوانن بەیانی بکەن. فێرکردنی عاشق بە کردار. پەردەی یەکەم. باوک خاتون ستایلی پرچت زۆر جوان بووە، پاشان دەستێک دەهێنێت بەسەر پرچی هاوژینەکەیدا. پەردەی دووەم. باوک لە دەرگا دێتە ژوورەوە و خاتون دەچێتە پێشوازی و بە نەرمی سەرگۆنایی بابە ماچ دەکات. پەردەی سێیەم. باوک سووک دەستێت دێنێت بەسەر شانی هاوژینەکەیدا و دەڵێت خاتون ئەم جلانت زۆر پێدەکەوێت، زۆر جوان بوویت. پەردەی چوارەم. باوک جاروبار دەستی دایک ماچ دەکات و یا بە پێچەوانەوە دەڵێت ئەم دەستانە زەحمەتی زۆریان بۆ ئێمە کێشاوە. پەردەی پێنجەم. پیاو بە دەستە گوڵێکەوە لە دەرگا دێتە ژوورە و دەڵێت سڵاو ئازیزم، لە دایک بوونت پیرۆز. پاشان سەرگۆنای هاوژینەکەی ماچ دەکات و چەندین حاڵەتی هاوشێوەی دیکە کە خۆتان دەتوانن بەیانی بکەن. خاڵێکی گرنگ. دەربڕینی عاشق بە کردار زۆر گرنگ و هەستیارە، واتە سەلیقەیەکی تایبەتی دەوێت. باوک پێویستە جیاوازی نێوان نەرمەدەستێکی گونجاو لەگەڵ جوڵەیەک لە ڕووی غەریزە و ئارەزوەوە دەرەکات، واتە دەستێکی نرم بێنێت بەسەر پرچی هاوژینەکەیدا، نەک ئەوەی بەدەست لێدانێکی درێژخایەن یاری لەگەڵ هاوژینەکەی بکات و دەستی لێ بدات. باوکی خۆشەویست تکایە سەرنج بدە. دەربڕینی پەیوەندی عاشقانە و خۆشەویستی بۆ هاوسەرەکەت جێگای لە ڕوانگەی منداڵەکەتاندا دەبێت، بەڵام دەربڕینی حەزی سۆزداری و سێکسیانە پێویستە لە نیوەی تاریکی ژووری خەو و بێگومان دوور لە چاوی منداڵ بێت. باوکی خۆشەویست تکایە لە ئەنجامدانی دەستبازی و گاڵتە و شۆخی ناپەسەند لە بەرچاوی منداڵەکەتان خۆت بە دوور بگرە. نمونەیەک، ساڵانێک لەمەوبەر کەسێک هەبوو کە بەناچاری هەمووشەیەکم لەگەڵیدا هەبوو. یەکێک لە شاکارەکانی ئەم پیاوە ئەوە بوو بۆ نمونە کاتێک هاوسەرەکەی لە چێشتخانە دەهات و دەیویست لە تەنیشت ئەو دابنیشێت، ئەم پیاوە بەڕێزە ڕووی بۆ لایەک وەردەگێڕا و دەستی دەخستە ژێری ئەو خاتونەش کە ئەمی زۆر پێناخۆش دەبوو. دوای چەند خولەکێک بەسەر سامیەک هیناسکەوە دەیوت ئەمە چییە لە ژێر مندا؟ دەستی تۆیە؟ دەستت لابە. پیاوەکەش وات دەزانی تازە هاتۆتەوە هۆشخۆی و دەیوت ئای ئاگام لە خۆم نەبووە. بە گورتی لە بەرچاوی ژمارەی کەسی گەورە و دەیان منداڵی گەورە و گچکە و گۆڵی مەجلیسدا ئەم کارەی دەکرد کە ئەڵبەت دوای هۆشداری پێدانی من و بایەخ پێنەدانی ئەو بوونەوەرە نێرە بە شێوەیەکی گشتی پەیوەندیەکەم پچڕاند و لە بینینی ئەم کردەوە قێزەوەنیان ئاسوودە بووم. شانی باسە دواتر گرفتێک بۆ یەکێک لە کوڕەکانی ئەوان کە گەیشتە بۆ تەمەنی باڵغ بوون هاتە پێشەوە کە بێ بەند و باری سێکسی لە سمەیدا بە جوانی دەبینرا. باشە ئەمەش نمونەیەکە کەوا دەزانم بەس بێت. ئێستا بابزانین چ جیاوازیەکەیە لە نێوان منداڵێکدا کە پەروەردەی سێکسی بینیوە لەگەڵ منداڵێکدا کە ئەم پەروەردەی نەبینی بێت. باشە بە تاوەتی ڕۆن و ئاشکرایە منداڵێک کە باوکودایکی لە پێشچاوی ئەودا ڕوود نابنەوە و تووشی زوو باڵغبوونی سێکسی ناکەن، بەڵام بە پێچەوانەوە بە شێوەیەکی دروست خۆشەویستی کردن و خۆشەویستبوونی فێر دەکەن کە یەکەمین و گرنگترین خۆراکی ڕۆحە، ئەویش دواتر ئەم کارە لەگەڵ دوو کەس ئەنجامەدات. یەکەم لەگەڵ هاوژینەکەیدا کە بێگومان ژیانێکی کامەرانیان دەبێت، لەگەڵ منداڵەکانیان کە بێگومان منداڵانێکی باش پەروەردە دەکات. ئێمە لە کتێبی تکایە هاوسەرێکی باشبن شێوازی خۆشەویستیکردن و عەشقنواندنمان وتووە تەنها لە ڕووی گرنگی بابەتەکەەوە بۆتان بڵین لە میانەی لێکۆڵینەوە لەسەر 100 دۆسەی تەلاق بەم ئەنجامە پڕ لە ناسۆری و سەیرە گەیشتین کە لە 125 هۆکاری تەلاق و جیابوونەوەکان هەژاری کاڵای فکری پیاو یان ژن بووە لە شێوازی دەربڕینی مەحەبەت و خۆشەویستیدا بۆ هاوسەرەکەی. هەنووکە تێدەگەیت کە چەندە مەسەلەی ڕەچاوکردنی سێکس و فێرکردن و پەروەردەی خۆشەویستی بۆ منداڵان گرنگە. لێتان بێت ئایندەی منداڵەکانتان لەناو دەستی کردەوەکانی ئێوەدایە، کەواتە لەم کارەدا وردبین بن. دەنگدانەوەی کردەوەکانتان لە دەنگی هاوارەکانتان بڵندترە، تکای بیر لەم دەستەواژەیە بکەنەوە. ئەم بەشە بە وتێکی ڕۆبەرت براونینگ بە کۆتا دەگەێنین کە لەبارەی جوانی عەشقەوە دەڵێت ئەلبەتە بۆ خودی دایک و باوکەکان سودمەند دەبێت، بەڵام مۆڵەتم بدەن سەرەتا پرسیار بکەین پاشان لەگەڵ ڕۆبەرت براونینگدا بەڕێکەوین. پرسیارەکە ئەمەیە: ئایا لە ژیاندا هیچ شتێکی قەشەنگتر لە دیمەنی کوڕ و کچێک کە دەستە پاکەکانیان و دڵە بێگەردەکانیان بە یەکسر بەخشیوە و لە ڕێگەی ژیانی ژن و مێردایەتیدا هەنگاو هەڵدەگرن بوونی هەیە؟ ئایا شتێکی شکۆدارتر لە ئەوینی تافیلاوی هەیە؟ وەڵام ئەمەیە.
بەڵێ شتێکی جوانتر بوونی هەیە و ئەویش تەماشاکردنی پیرەپیا و پیرەژنێکە کە سەفرەکەیان لەو ڕێیەدا پێکەوە تەواو دەکەن. دەستەکانیان چرچ و لاروێر بووە بەڵام هێشتا لێک ئاڵاون، ڕوخساریان پڕ لە چاڵ و چۆڵ بەڵام هێشتا دەدرەوشێتەوە، دڵەکانیان لە ڕووی پێکاتەوە داتەپیوە و هیلاکە بەڵام لێوان لێوە لە عەشق و فیداکاری بۆ یەکتر. بەڵێ شتێکی زرافتر لە عەشقی لاو هەیە و ئەویش ئەو عەشقەیە شوێن پێی تۆز و غوباری گوزەری زەمانی لەسەر ماوەتەوە و ئەمەش بووتە جوان و پەنج ئامێزەکەی ڕۆبەرت ڕاونینگە. لەگەڵ من پیر بە، هێشتا باشترینەکان لە پێشە، کۆتایی ئەم ژیانە کە سەرەتا بۆ هێنانەکایی ئەو بووە. ئێستا دەچینە سەرێکێک لە گرنگترین و ژیانترن باسەکان، فێرکردن و ناساندنی مردن بە منداڵ. لەم بەشەدا دەمانەوێت لەمەڕ فێرکردنی مردن بە منداڵان بابەتگەلێکتان بۆ بڵین، بەڵام چەند باشە کە هەمومان فێر بین کە مەسەلە تاڵەکانیش دەکرێت بە زەردەخەنەوە دەست پێ بکەین. ئەم چیرۆکە باز دەکەین، چیرۆکی مردنی باپیرە. باپیرەی منداڵێک کۆچی دوایی کردهبوو. دایک و باوی منداڵەکە زۆر نیگەران بوون کە چۆن ئەم هەواڵە بە منداڵەکەیان بڵێن، چونکە منداڵە 8 ساڵانەکەیان هیچ ئەزمونێکی لەمەڕ مردن نەبوو، زۆر دەترسا. لە ئەکەمدا بە پزیشکێکی دەروونزانیان وت ئێوە بابەتەکە کەم بە منداڵەکەمان بڵێن بۆ ئەوەی زۆر نەترسێت. پزیشکە دەروونزانەکە هات بۆ لای منداڵەکە وتی ئازیزم دەمەوێت شتێکت کەم پێ بڵێم تا تۆ نەترسیت و ئەویش ئەوەیە کە باپیرەی تۆ کەمێک مردووە، هەرەمە. باشە ئێستا بابزانین جان کاندەر بە چ شێوەیەک مردن بۆ منداڵەکەیشی دەکاتەوە. سەربوردەی مەرگ. ژیان هەمیشەییە و عەشق نامرێت و مەرگ تەنها ئاسۆیە و ئاسۆ شتێک نییە جگە لە مەودای دیدی ئێمە. لە کەناری دەریا ڕاوەستاوم، کەشتێک لە تەنیشتمدا چارۆکە سپیەکانی لە بەرامبەر شنەی بەیانیدا واڵا دەکات و بەرەو زەریای نیلی دەجوڵێت. ڕاوەستام و دەبینم تامەی دوجار وەک پەڵە هەورێکی سپی لە ئاسۆدا ون دەبێت، ڕێک لەو جێی کە دەریا و ئاسمان لێک دەئاڵێن. پاشانێکێک لە دڵمدا دەڵێت بڕوانە کەشتێکە ڕۆشت. دەڵێم بۆ کوێ ڕۆشتووە؟ تەنها لە مەودای بینینی من چۆتە دەرەوە، هەرەمە. چاوانێکی تر هەن کە تەماشای هاتنی دەکەن. بڕوانە کەشتی دێت و من لە دڵی خۆمدا چرپە دەکەم کە مەرگیش بەم چەشنەیە. و قسەی ئەو زاتەم بیردێتەوە کە دەیوت کاتێک کەسێک لەم جیهانە دەڕوات لێرە دەڵێن ئەو مردووە، بەڵام لە جیهانەکەی تردا دەڵێن ئەو هاتووتە دنیاوە. ئەمەش سەربوردەی مەرگە. هانووکە گوێشل دەکەن بۆ بیرەوەریەکانی دارڵن هاریسۆن کە لەبارەی مردنی باپیریەوە دەڵێت کاتێک باپیرە لەسەر ئەو کورسی دڵی پێوە بوو دانیشت پێم وت باوە گەورە چیرۆکێکم بۆ بگێڕەوە. باوە گەورەوتی بەو پەڕی خۆشحاڵیەوە بۆت دەڵێم. ئەو بەدەستە چرچ و زبرەکانی منی هەڵگرت و لەسەر ئەژنۆی داینام. هەرچەند ئەو چیرۆکەم پێش ئەوە چەند جارێک بیستە بوو، ئەو جارێکی تریش بۆی گێڕامەوە. لە کاتێکدا دەستم دەخستە ناو دەستی بەو پەڕی تاسەوە داوام لێ کرد باوە گەورە لەگەڵم پیاسە بکە. لەسەر شۆستەکە بەخۆشیەوە وتم باوە گەورە سەیرم کە بزانە ئاسا بە دووریدا سەمام کرد و ببورن بازنە ئاسا بە دەوریدا سەمام کرد و خولامەوە. ئەو ڕاوەستا هەرچەند پێشتر سەماکەی منی دیکتە بوو لەگەڵ مندا دەستی پێکرد و فیکەی لێدا. کاتێک لەسەر ئەژنۆکانی دانیشتم بەڕاستی دەمویست باوە گەورە مۆچیاریم بکات. ئەو بە وردی سەیری منی کرد لەگەڵ ئەودا کە چەندین جار پەند و چیرۆکی بۆی گێڕابوومەوە زاق لە چاوە کزەکانیم دەڕوانی. بە تەمەزڕۆییەوە وتم باوە گەورە جارێکی تر بۆم بگێڕەوە. ئەو هەموو هێزی خۆی کۆ کردەوە. هەرچەند چەندەها جار قسەکانیم بیستە بوو ئەو لە وەڵام داوتی خۆشم دەوێت ئازیزەکەم. ئەو دەمە کە لە پاڵ قەرەوێڵەکەی داوەستا بووم سەیری چاوە کەمتینەکانیم دەکرد بەدەم گریانەوە وتم باوە گەورە منت لەبیر بێت. دەستە لەرزۆکەکانی درێژ کرد تا دەستم بگرێت. هەرچەند پێش ئەوە نەگەیشتبووینە ئەم حاڵەتە دڵ و پاسرینەکان بەسەر گۆنای باپیرەدا دەتکان. دەمزانی ساتەوەختی ماڵ ئاواییە. خودە حافیز. ئێستا گوێشل دەکەین بۆ بیرەوەری تاڵی دایکێک. موریل کۆچرین دەڵێت یەکەم جار ئەوم لە ئامێزی خۆمدا بینی. پرستیارەکەوتی ئێوە بوون بە خاوەنی کوڕێک. دەمێک بوو چاوەڕێی بیستنی ئەم قسانە بووم. بەم جۆرە ئەو بوو بە هۆکاری خۆشی و شادی من و هەر کاتێک ڕۆژی لە دایکبوونی نزیک دەبوویەوە دەمبینی باڵا دەکات.
ڕۆژێک هاتە پێشەوە کە چوون بۆ قوتابخانەی دەستی پێ کرد و ساڵانێک دواتر ئەو بە کڵاوی سەیر و سەمەرەوە بۆ ئەولا دەچوو پانتۆڵی کاوبۆی لە پێ دەکرد پاشان ڕاکردن و یاری فوتبۆڵن کاتەکانی ژیانی پڕ کردەوە ڕۆژانی ئامادەی بەخۆشی دەگوزەراند زۆربەی کات لە دیتنی هاوڕێکانی کە دەگەڕایەوە بۆ ماڵ لە پشت ژووری نووسنەکەمەوە بە ئەسپایی دەیوت دایە هێشتا نەخەوتویت ئەو دەمانە ئێمە بە ماوەیەکی کەم قسەمان دەکرد بەر لەوەی بچێتە پێخەفەکەی زۆربەی جار ئەم نەزایەم دەکرد دەموت خدا پشت و پەنات بێت کوڕی شیرینم لەبیرمە دوایین جار کاتێک ئەوتی دایە دڵگران مەبە ئێمە زۆر زوو لە جەنگ دەگەڕێینەوە منوتم خدا پشت و پەنات بێت کوڕەکەم بەڵام ئیدی نەگەڕایەوە هێشتا دڵم شکاوە من هەرگیز نابیستم بڵێت دایە هێشتا بێداریت لەگەڵ ئەمەشدا لەسەر هەر بەخششێک سوپاسی خوددا دەکەم بۆ هەموو خۆشی و خۆشەویستیەکان و گەنجینەی سەرمۆری دڵم کە لێوانە لە بیرەوەریە جوانەکانی کوڕەکەم هێشتا گوێم لە دەنگێتی کە دەیوت دایەکیان هێشتا نەخەوتویت وجک کامفیلد بیرەوەریەک لەبارەی مردنی باوکەوە بەم چەشنە دەنووسێت چیرۆکی حەسرەتی مەرگی باوک مەخابن ئەو دەمەی چاوەکانی ئێمە دەکرێتەوە چاوەکانی ئەودا دەخرێن محمودی نامەنی کوڕێکی گەنج لە خێزانێکی دەوڵەمەند زانکۆی تەواو کرد و دڵنیا بوو بەم بۆنەیەوە باوکی ئۆتۆمبیلێکی پێشکەش دەکات و لە کۆتایی ئاهەنگی دەرچوونەکەیدا ئەو دیاریە وەردەگرێت لە کۆتایی مەراسیمەکەدا باوک کوڕەکەی لە ئامێز گرت و کتێبێکی ئینجیلی کە بە شێوەیەکی جوان پێچرابەوە پێشکەش بە کوڕەکەی کرد کوڕە گەنجەکە بە تامەزرۆیەوە دیارەکەی کردەوە کاتێک چاوی بە ئەنجیلەکە کەوت لە تووڕەییدا فڕێدایە گۆشەیەک و لە ماڵ هاتە دەرەوە چەند مانگێک تێپەڕی هەواڵی مەرگی باوکیان بۆ کوڕهێنا لە یەکێک لە شەوەکاندا کوڕە گەنجەکە خەریک بوو کەلوپەلی ژوورەکەی باوکی بەیەکدادا و ئەو ئینجیلی بەرچاوکەوت کە باوکی بە دیاری پێبەخشی بوو تەبوو تۆزەکەی تەکاند و کردیەوە و چەکێکی بانکی لەگەڵ یاداشتێکدا بە دەستوخەتی باوکی تێدا ببینی کە نووسی بووی کوڕی شیرینم هەرچەند ویستم خۆم ئۆتۆمبیلەکەت بۆ ئامادە بکەم بەڵام بیرم کردەوە ڕەنگە بە گوێرەی مەیلی تۆ نەبێت هەر بۆی نرخی باشترین ئۆتۆمبیلم پرسی و بەڕێک زۆرتر لەوەم بۆ دانای تاوەکو بە سەلیقەی خۆت باشترین ئۆتۆمبیلەکەت هەڵبژێریت هەمبیست ئەگەر کەم بوو بڵێ تا پێشکەشت بکەم هەمیشە خۆشم دەوێیت باوکت ئێستا لە ڕوانگەی لیدا دومرز هەمڵەوە سەیری مەرگ دەکەین سەرەتا دەمردم بۆ ئەوەی زووتر لەگەڵ گاگۆڵکێ بکەومە ڕێڕۆشتن دوای ئەوە مردم بۆ ئەوەی زووتر بچمە باخشەی ساوایان دوای ئەوە دەمردم بۆ ئەوەی زووتر ببمە قوتابی دوای ئەوە دەمردم بۆەوەی بڕۆمە ئامادەیی دوای ئەوە دەمردم بۆەوەی بڕۆمە زانکۆ دوای ئەوە دەمردم بۆ ئەوەی دابمەزرێم و موچە وەربگرم دوای ئەوە دەمردم بۆ ئەوەی هاوسەرگیری بکەم و منداڵم هەبێت دوای ئەوە دەمردم بۆەوەی منداڵەکان گەورە ببن و بڕۆنە قوتابخانە دوای ئەمە دەمردم بۆ ئەوەی زوو خانەنشین بم و ئێستا وادی مردنم نزیک بۆتەوە و لە ناکەوت تێگەیشتم کە لە بیرم کردەوە بژیم باشە ئێستا گۆڕە دەرن بۆ وتەی بیرمەندان دەربارەی ئەمەی کە چۆن مردن فێری منداڵان بکەین دکتۆر بنیامین ئیسپاک لەبارەی ناساندنی مەرگ بە منداڵان دەڵێت مردنیش هەروەک دیاردەکانی تر پێویستی بەناسین و فێرکردن هەیە هەر لە منداڵی و فێری منداڵەکەتی بکە نووسەر پشگیری وتەکەی ئیسپاک دەکات و دەڵێت بە زمانێکی زارۆڵانە لەگەڵ منداڵەکەتان لە مەرمەرگ بدوێن تاوکو ئەم دیاردەیە وەک لە دایک بوون بناسن و دەرک بکەن تا لە حاڵەتی ڕوودانی لە داهاتوودا دووچاری ئاڵۆزی دەرونی سۆزداری نەبن دکتۆر عەبدولعەزیم کەریمی هەروەک دەرووناسێکی قوڵبین لەمەڕ مەینەتیەکانی منداڵ لە ئەنجامی مردنی خۆشەویستەکانیان دەڵێت لەبەر ڕۆشنایی لەمپەرەکانی باڵاکردن و ئازارەوریەکەرەوەکاندایە کە منداڵ بە چینە شەراوەکانی وجودی خۆی ئاشنا دەبێت بێگومان ئێوەش تا ئێستا ڕوبەڕووی ئەم پرسیارانی منداڵان بوونەتەوە کە دەپرسن بۆچی خەڵک دەمرن ئایا منیش دەمرم ئایا ئێوەش دەمرم من کەی دەمرم بۆچی منداڵان دەمرن چی بکەین بۆی هەمیشە بە زیندوی بمێنینەوە دوای مردن چی ڕواداد ئەمانە پرسیارگەلێکن کە فرەتر منداڵان بە شێوەیەکی سەرەمەڕ لە باوک و دایک و دەوروبەرەکەیان دەپرسن ئێستا بابزانین منداڵان چۆن مامەڵە لەگەڵ مەرگی ئازیزەکانیان دەکەن مارینگی لە میانەی چەندین تاقیکردنەوەی جیاوازدا بەم ئەنجامانە گەیشتووە تەمەنی 3 تا 5 ساڵی منداڵ لەم تەمەنەدا مردن وەک ڕووداوێکی قابلی گەڕانەوە زانیوە و بە شێوەیەکی بەردەوام لە زێنی خۆیدا ئەگەری گەڕانەوەی کەسی مردوو بۆ ژیانی ئاسایی بە حەتمی دەزانێت و لە چاوەڕوانی ئەم ڕووداوەدا چرکە ساتەکان دەژمێرێت و لە بنەڕەتدا مردن بە جیابوونەوەیکی کاتی دەزانێت تەمەنی 5 تا 9 ساڵی منداڵ لەم تەمەنەدا
مردن و ڕووداوێکی حاشا هەڵنەگر قبول دەکات و بە کۆتایی کاری دەزانێت، بەڵام مرگ بە فاکتەرێک دەزانێت کە لە دەرەوە دێتە ناو جەستا، واتە بۆ مردن هەمیشە فاکتەرێکی دەرەکی وێنا دەکات. بۆ نمونە ئەگەر یەکێک لە خۆشەویستەکانی لە نەخۆشخانە بمرێت، نەخۆشخانە بە هۆکاری مردنەکەی دەزانێت. لە 9 ساڵان بەدواوە منداڵان لە کۆتایی 9 ساڵیدا مردن بە دیاردەیەکی بڕاوە و حاشا هەڵنەگر و لێقوتار نەبوو دەزانێت کە هەرگیز ناگەڕێتەوە، کە بەشێک لە ئەڵقەی ژیانی گشت بوونەوەرە زیندوەکان دەبێت کە بە مردنی کردارە ژیانیەکانی مرۆڤ دەردەکەوێت. تەمبەڵی منداڵانی تەمبەڵ ئەم تایبەتمەندیانیان هەیە: نیوە ناچەڵ بەجێهێشتنی کارەکان، خۆدزینەوە لە ئەنجامدانی ئەرکی ماڵەوە یان قوتابخانە، هەوڵنەدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی خۆی، چاوەڕوانی کۆمەکی لە کەسانی تر، شلگیر بێباک هەمیشە لە خەیاڵدا ژیان، حەز نەکردن لە جوڵەی جەستەیی، هێنانەوەی بیانووی جۆراوجۆر بۆ ئەنجام نەدانی کارەکان، دەست پێشخەری نەکردن بۆ ئەنجامدانی کارەکان، دەستە و سامبوون لە ڕێخستنی چالاکیەکانی ئێستا و داهاتوو، نەبوونی تەرکیزی هیزری و ڕاکردن لە بەرپرسیارەتیەکان. هۆکارەکانی سەرهەڵدانی ئەم پشێویە هەبوونی چاوەڕوانی زۆرە لە منداڵ و بەهرەمەندبوون لە ئەزموون و شکستی تاڵی زۆر، بەهرەمەند نەبوون لە ئەزموونی سەرکەوتوو، بەهرەمەند نەبوون لە هاندان و دەستخۆشی پێویست، کەوتنە بەرجنێ و بە سوکسێرکردن و سزادان لەناو خێزان، بێسەروبەری و کێشمەکێشی زۆر و پێکدادان لەناو خێزاندا، پەیوەستبوون بە دایک و باوکەوە و ئەنجامدانی کارەکانی منداڵ لەلایەن ئەوانەوە، جیابوونەوەی دایک و باوک بەهۆی تەلاقەوە، هەبوونی چاوەڕوانی نابەجێ و بەدەر لە توانستی منداڵ، کەڵک وەرگرتنی منداڵ لە تەمبەڵی وەک ناڕەزایی دەربڕین، حەزی سەرنجڕاکێشان، بەرگری لە خۆکردن بە مەبەستی هەڵهاتن لەو گوشارانەی خراونەتە سەری، بێبەشبوون لە ئیمکاناتی سەرەتایی، هەژاری و بێبەشبوون و کەمی مادە خۆراکیەکان، نەبوونی باوەڕ و متمانە بە مامۆستا و باوکودایک، بەکارهێنانی تەمبەڵی بۆ سەرپێچیکردن لە فەرمانەکان، شیمانەی بوونی نەخۆشیەکی توند. شێوازی چارەسەرەکەی پەروەردە و هاندانی منداڵ بە گوێرەی میکانیزمێکی زانستی دروست، دەستنیشانکردنی هۆکارەکانی تەمبەڵی لای منداڵ، زۆر گوشار بەکارنەهێنان بۆ چالاکردنی منداڵ، فێرکردنی کارامەیی جۆراوجۆر بە منداڵ، هاندانی بەردەوامی منداڵ بە پێدانی پاداشتی دەم و دەست بە ئەو، سپاردنی کاروبار بە منداڵ لە ئاستی توانەکانیدا، پەیگیری و چاودێری لە پێناو تەواوکردنی ئەو کارانەی بە منداڵ سپێردراون، بەدزیەوە چاودێریکردنی منداڵ، ڕەخساندنی کەشێکی لێوڕێژ لە شادی و ئاسوودەیی و خۆپاراستن لە پێکدادان لە خێزاندا و چارەسەرکردنی ئەگەری نەخۆشبوونی منداڵ. یەکێکی تر لە بشێویەکان هەستکردن بە ترسە. منداڵە ترسنۆکەکان ئەم خەسڵەتانەیان هەیە: دڵەڕاوچی و نیگەرانی بەردەوام، جەهل و نەزانی، ترس و نائومێدی کتوپەڕ پەروەردەی هەڵا، دامەزراو نەبوون لە ئەنجامدانی کارەکاندا، پابەندبوون بە مەسەلە ئەخلاقەکانەوە، ڕیسک نەکردن، بەردەوام ئارام و بێدەنگ بوون، ترس لە مەرگ و زیانی بە دایک و باوک و ئەوانی تر. هۆکارەکانی سەرەڵدانی ئەم بشێویە بوونی باوک و دایکێکی لە ڕابردە بەدەر محافزکار و ترسنۆکە، ژیانێکی ئابێتە بە خەم و پەژارەی زۆر بۆ منداڵ، هەستکردن بە گوناه لای منداڵ، تەمێکردن بە کەمزانین و سەرزەنشتکردن لە ناو خێزاندا، دووری لە باوک و دایکی، هەڕەشە لەلایەن هاوتەمەن و هاوڵەکانیەوە، نەبوونی گەشەی سروشتی لە ڕووی سۆزداریەوە، لاساییکردنەوە و چاولێکەری کەسانی ترسنۆک لە ناو خێزاندا، ئەزموونی ترسێنەری خۆی، چاودێریکردنی ڕیسپارانە لەلایەن باوک و دایکەوە، ترس لە مردن، شیمانەی نەخۆشی، گۆڕینی خونەریت، بیستن یا بینینی چیرۆک و فیلمە ترسناکەکان، ڕێگوڕیشەی دەرونی و کێشمەکێش و دەمەقالەی باوک و دایک لە پێش چاوی منداڵ، سیرکردنی دیمنی ترسناکی ڕاستەقینە. شێوازی چارەسەر ڕەخساندنی کەشێکی دوور لە پێکدادان و لێوان لە خۆشی و شادی و ئارامی لە ناو خێزاندا، خۆشەویستی و بایەخدانی دڵسۆزانە، خۆپارێزی لەگاڵتەکردن بە منداڵ، هێنانەدی ئامادەیی پێویست لە منداڵدا بەر لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مەسەلە ترسناکەکان، پێسپاردنی ئەو کارانەی منداڵ حەزی لێیانە، ئاشناکردن و ڕوبەڕووکردنەوەی منداڵ لەگەڵ هۆکارە ترس ئامێزەکاندا، ڕوونکردنەوە و تێگەیاندنی منداڵ لە هۆکارەکانی ترس و بێمانابوونیان، ئافرین و دەستخۆشی لە کارکردنی ئازانی منداڵ، هاندانی منداڵ بۆ نووسینی بابەتگەلێک لە مەڕترس، پشتگیریکردنی منداڵ لەو کاتێک کە دەترسێت، قسەنەکردن لە حەزوری منداڵدا دەربارەی ڕووداوەتاڵەکان، ڕەخنەگرتن لە کەسانی ترسنۆک لە بەردەم منداڵدا،
بەهێزکردنی منداڵ لە ڕووی دەرونی و جەستەییەوە، ڕوبەڕووکردنەوەی لۆژیکی منداڵ لەگەڵ ئەوەی لێی دەترسێت و نەهێشتنی ترسی منداڵ بەبێ پەلەکردن لەگەڵ گەڕان بە دوای هۆکارەکانی ترس لە منداڵدا، خۆپارێزی لە وتنی قسەی سووک بە منداڵ، گوشە ڕەخستنە سەر منداڵ بۆ ڕوبەڕووبوونەوەی ترس، قبولکردنی ترسی منداڵ و دەرفەت پێدانی بۆ ڕوبەڕووبوونەوەی، دروست نەکردنی هەلومەرجی ترسامێز بۆ منداڵ، وریاکردنەوەی منداڵ لە بینینی فیلمە ترسناکەکان، خۆدوورگرتن لە دەمەقاڵە و کێشمەکێش لە پێشچاوی منداڵدا، بچووک هەژمارکردن و بەسادە سیرکردنی ترسی منداڵ، ناچارکردنی منداڵ بۆ باسکردنی ترسی خۆی، دانانی سەرمەشق و نمونەیەکی گونجاو بۆ منداڵ. ئێستاش دەچینە سەر باسێکی گرنگ، ئایا چی بە منداڵەکانمان نەڵێن و یاخود چۆن بێڵێین. باوک و دایکی هێژە لە بەشەکانی پێشوودا لەبارەی هێزی وشەکان قسەمان کرد. ئێستا دەمانەوێت لە ڕووی پراکتیکیەوە بۆتان باس بکەین. دەچینە سەر وەختی مەولەوی لە مەسنەویەکەیدا کاریگەری و هێزی قسە وشە لە چوارچەوەی بەسەراتێکدا بەم جۆرە دەگێڕێتەوە. چیرۆکی مامۆستایە کە نەخۆش کەوت. لە سپێدەیەکی بەهاریدا مامۆستای قوتابخانە بە شەوق و زەوقێکەوە بەرەو قوتابخانە بەڕێکەوت و لە پۆلی وانەکەیدا ئامادە بوو. ئەو ڕۆژە منداڵەکان هەماهەنگیان کردبوو کە بە زرنگیەکی تایبەت وانەکەیان تەحتیل بکەن و مامۆستا بنێرنەوە بۆ ماڵەوە. دەستپێکردنی وانە. یەکێک لە قوتابیەکان هەستاوتی ببوورە مامۆستا، ئەمڕۆ زۆر ڕەنگت پەڕیوە. چەند خولێکێک دواتر قوتابیەکی تر کە لە مامۆستاوە نزیک بوو بە هێواشی پێیوت مامۆستا بە یارمەتی خۆت، ئەمڕۆ چاوەکانت زۆر سوور هەڵگەڕاون. مامۆستاکە گوێی بە قسەی قوتابی یەکەم نەدا، ئێستا لە خۆیدا هەستی بەلاوازی دەکرد. چەند خولەکێک دواتر یەکێک لە قوتابیەکان وتی مامۆستا ببوورە، منی شەرکاتێک نەخۆش دەکەم، ڕوخسارم ڕێکەوت و ڕوخساری تۆی لێدێت. مامۆستا ئەمجارە بەڕاستی هەستی دەکرد کە دڵی تێکدا ئاڵێت و ئەژنۆکانی دەلەرزێت، شتێک دڵی دادەخست. هەستکردن بەلاوازی هەموو ژیانی داگرت بوو. پاش چەند خولێکێکی تر یەکێک لە قوتابیەکان وتی مامۆستا دەتەوێت چەند خولێکێک دانیشی چونکە حاڵتان هیچ باش نییە. مامۆستا کەوات دەزانی سەری بەتوندی گێژ دەخوات و چیتر توانای وەستانی بوو بە چەند شێوەیەکی پچڕ وتی قوتابیەکان من ئەمڕۆ حاڵم باش نییە، نازانم چیم لێ قەومەوە، ئەمڕۆ قوتابخانە تەحتیلە و پاشان بە دژواری لە دەرگای قوتابخانە چۆ دەرەوە. منداڵەکان لە خۆشییاندا کردیان بە قاو قوڵ کە توانی بوویان بە چەند دەستەواژەیەک هەر بەڕاستی مامۆستا ڕەوانی سەرجەگەی نەخۆشی بکەن. باوک و دایکی هێژە، ئێوە لەم بەسەرهاتی مەولوی چ ئەنجامێک وەردەگرن؟ تکایە بۆ خۆتان لە دێڕێکدا بینووسن. ئێستا دەمانەوێت ئەم بابەتەتان پێ بڵین. کاتێک ئێوە لە 2 ساڵان بەدواوە بە شێوەیەکی سەرەمڕ بەهۆی ئەنجامدانی هەر کارێکەوە کە بەگوێرەی میلی ئێوە نەبێت بە منداڵەکەتان دەڵێن ئەی مناڵی گەوج، ئەی مناڵی بێشعور، زۆر نەزانیت، گەوجەتیش سنووری هەیە. پاش چەند ساڵێک گەورە بوویت بەڵام هێشتا گەمژەیت، زل بوویت بەڵام عەقڵت بە بچووکی ماوەتەوە. چەند ساڵێک دواتر پێیان دەڵێن وا نەزانیت کە باڵات بەرز بووە تێدەگەیت، سمێڵت دەرهاتووە وا دەزانیت بوویت بە پیا و تۆ هێشتا گەمژەیت، کاکۆڵت درێژ بووە وا دەزانیت بووی بە مرۆڤ تۆ هێشتا گەوجیت. ئەگەر گەورە بوویتایە ئەم گەوجەتیت نەدەکرد. تۆ تا کۆتایی تەمەنت بە گەوجی دەمێنیتەوە، زل بوویت بە قەدەر وشترێک بەڵام بەقەد سیسرکێک عەقڵت نییە. ئەگەر عەقڵت هەبووە ئەم کارت نەدەکرد. زۆر گەمژەیت، بڕۆ ڕقم لێتە، قسەم لەگەڵ مەکە، من حەقم بەسەر تۆوە نییە. باشە ئێمە کە حاڵمان تێکچوو وا بزانم بەسە. ئێستا لە ئێوە دەپرسم باوک و دایکی هێژە، کاتێکم و ڕۆژێک هەموو هەفتەیەک و بە درێژایی ساڵ ئەم قسانە بە منداڵ ڕۆڵە نەوجەوانەکەی خۆت دەڵێیت، پێشبینی دەکەیت کە نەوجەوانەکەی ئێوە چۆن مرۆڤێکی لێ دەربچێت؟ بۆچی؟ ئێمە هەوڵەدەین بە باسکردنی چیرۆک و هۆنراوە و بژاردەی دوایین دیاردە زانستیەکان گرنگترین مەسەلەی ئەخلاقی و پەروەردەیەکانتان بۆ بگێڕینەوە. سەرباری ئەوەی میکانیزمەکەشی هەم باز دەکەین، هەر بۆیە تکا دەکەین جارێکی تر گوێبیستیان بەشە بن. پرسیارێکی گرنگ هەیە، تکایە ڕازگۆیانە و دڵسۆزانە وەڵاممان بدەنەوە. تا ئێستا چەند جار ئەم قسانت بە منداڵەکەت خۆی دوو؟ تا ئێستا چەند جار ئەم قسانت بە منداڵەکەی خۆ دووتووە؟ تکایە بۆ خۆتان دەفتەرێکی بچووک ئامادە بکەن، هەر پرسیارەکەی مەلێتان دەکەین لە سوچێکدا بینوسن. ئەگەر تەنانەت یەک جاریش ئەو قسانت بەکار هێنابێت، دەبێت بڵین بەداخەوەم بۆ وەڵامەکەت. نووسەر دەڵێت شیشە بەرد دەشکێت و دار و تەور ڕۆحی ناسکیش قسەی ناپەسەند. لەبیرتان بێت منداڵەکەی ئێوە هەمان باخ و کێڵگەی ئێوەیە و فێرکردن و پەروەردەی هەمان ئەو تۆ و نەمامەیە کە تێیدا دەیڕوێنیت. کەواتە چاوەڕوان مەبە کاتێک هەنجیری دڕکاوی هیندی دەچێنیت گوڵە باخ بچێنیت. هەنووکە دەچینە سەرم باسە گرنگەکە چی نەڵێین چۆن بێڵین. کاتی ڕۆشتنە جلەکانت بپۆشە و پێڵاوەکانت لە پێ بکە. کاتی ڕۆشتنە دەبێت چی بکەیت؟ ئەم شێوازی قسەکردنە بە تەواوی بە بۆچوونی تۆ من بە بیستنی ئەم قسانە چ لە ماڵی ئێمە قەدەغەیە
هەستێکم لا دروست دەبێت. ئەسڵان مافیەوەت نییە کە شەو داهات ڕێسای خێزانەکەی ئێمە سەبارەت بەوادەی لە دەرەوە بمێنیتەوە. گەڕانەوە بۆ ماڵ چی دەڵێیت؟ ئەگەر لەسەر تەماشاکردنی بەرنامەکانی وا دەزانیت ئەگەر من وەک ئێوە هێندە تەلەڤیزیۆن ڕێک نەکەون دەیکوژێنمەوە بقێڕێنم ئێوە چ جاڵێکتان بەسەر دەهات. هەمدیز بڵێم ژوور شوێنی گۆڵگۆڵەن نییە، وا دەزانیت بەم هەموو شوشەواتەوە ئەگەر تۆپام بکەیت چی دەقەومێت؟ وتم ڕیکۆردەرەکە بکوژێنەوە. وتم چی بکەیت؟ زۆر بێشعوریت کە هەرگیز کۆمەکیم ناکەیت. ئایا کۆمەکیم دەکەیت؟ ئەگەر دەست بە جلەخەوەکانت لەبەر نەکەیت دەتوانی بیگۆڕی بە پێت خۆشە جلەخەوەکەت بپۆشیت؟ ناوی بەستەنی نەبیت یان چاوپۆشی لە خواردنی بەستەنی بکەیت؟ زۆر بێ ئەقلیت 1 سەعات بە تەلەفۆن. وا دەزانیت ئەگەر کەسێک بێوێت پەیوەندی قسە دەکەیت تەلەفۆنی بە ئێمەوە بکات دەبێت چی بکات؟ داوای لێبوردن لە خوشکەکەت بکە و وا دەزانیت ئەگەر ئازاری کەسێک بدەیت دەبێت بەڵێن بدا جارێکی تر لێ نەدەیت. چی بکەیت؟ کاری گەمژانە مەکە. ئایا وا هەز دەکەیت کارەکەت دروستە؟ نەختێک لە شیرینیەکە بدە کرا بچووکەکەت. بڕوانە گەر نەختێک چکلێت بخوات بە تۆی نەدات چه هەستێک ڕوو تێ دەکات. بێدەنگ بن، هێندە قەپ و قاڵ مەکەن. وا دەزانیت ئەگەر من وەک ئێوە هێندە بقیڕێنم ئێوە چه حاڵێکتان دەبێت. شێتانە نان مەخۆ بڕوانە. ئەگەر کەسێک بەم جۆرە ڕژاوە بە سەرجلەکانتدا نان بخوات تۆ چی پێ دەڵێیت؟ لە کاتی پژمیندا دەست تا ئێستا بیرت لەوە کردوتەوە بۆچی دەڵێن دەستت بگرە بە دەمولوتەوە؟ لە کاتی پژمیندا دەستت بگرە بە دەمولوتەوە. گیانم دەرهات نازانم چیت لێ بکەم. ئەگەر تۆ لە شوێنی من بوویتایە چیت دەکرد؟ تۆ ئەگەر ئەخلت هەبوایە بۆ میوانیەک نەدەچووی کەمادی هۆشبەری تێدا بێت. وا هەز دەکەی کاتێک تۆ بەم جۆرە کۆڕانە دەڕۆیت من چ هەستێکم هەیە؟ خاڵی یەکەم. ئەم دەستەواژانە نمونەیەکن لە گفتوگۆ و قسەکردن لەگەڵ ڕۆڵەکەتان لە تەمەنە جیاوازەکاندا. خۆتان دەتوانن بە کەڵک وەرگرتن لەم دەستەواژانە گفتوگۆکانی دواتر ڕێک بخەن. خاڵی دووەم، دروستکردنی پرسیار لە زەینی منداڵدا یارمەتی گەشەکردنی هەزری ئەوەدات. خاڵی سێهەم، دیسان دووبارەی دەکەینەوە. هەرگیز وشەکانی تۆگەمژەی بێشعوری هەتا دوایی بەکارمهێنن. خاڵی چوارەم، هەرگیز دەستەواژەکانی گاڵتەجاڕی و سوکایەتی پێکردنی وەک وا دەزانیت زۆر زرنگی هەی بەکارمەهێنن. ئێستا دەچینە سەر قسە توانج ئامێزەکان. بە چەند پاک و خاوێنی واتە زۆر پیس و پۆخڵیت. بەڕاز دەستت خۆش بێت واتە هیچ کارێکت نەکرد. نایابە لەمە باشتر نابێت واتە خراپیت، بەڕاستی خراپیت. بەڕاست چەند کوڕێکی زیرەکیت واتە زۆر گەلحۆی. چەند یارمەتی دایکت دەدەیت واتە هیچ یارمەتی دایکت نادەیت. چەند کوڕێکی بێگوناهی واتە زۆر کەم تەرخەمی. چەند منداڵێکی بە ئەدەبی واتە زۆر بێ ئەدەبیت. زۆر تێدەگەیت واتە زۆر بێ ئەقلیت. تۆ نەبیت ئیشی ئێمە سەر ناگرێت واتە بوونی تۆ بێسوودە. بەم جۆرە کۆشش بکەیت زانایەکت لێ دەرەچێ واتە کۆششکردنەکەت ڕسواییە. زۆر قۆزیت واتە زۆر ناشرینی. منداڵی خەڵک دەبێت لە تۆ پەروەردە فێر بن واتە لەبێت تربەتیدا یەکەمیت. باشەوە دەزانم تا ئێستا تێگەیشتن کە هێزی وشەکان چی بە ڕۆڵەکانمان دەکات. مەولەوی دەڵێت ئەم دنیا شاخە و کردەوەی ئێمە بانکردن بۆ لای ئێمە دەگەڕێتەوە زایاڵەی بانکردنەکان. باوک و دایکێژە تکایە جارێکی تر ئەم هۆنراوەیە گوێ لێ بگرن. ئەم دنیا شاخە و کردەوەی ئێمە بانکردن بۆ لای ئێمە دەگەڕێتەوە زایاڵەی بانکردنەکان. باوەڕ بکەن ڕۆڵەکانی ئێمە هەروەک شاخ و کێون کە ئێمە هەرچیەک بڵین دەنگدانەوەی بە وێنەی ڕەفتار و کردار لە ژیانی ڕۆڵەکانماندا دەبینینەوە. ئێستا گۆڕادێرن بۆ یادەوەریەکانی ویلما رادۆلف کە ژیانی سەرکەوتوی خۆی بە قەرزارباری هێزی وتەکانی دایکی دەزانێت. گوێ بگرن. چیرۆکی هێزی قسەی دایکم. پزیشکەکان پێیان وتم من توانای ڕێڕۆیشتنم نابێت. دایکم بە منی وت دەتوانم بڕۆم بەڕێوە. منیش باوەڕم بە قسەکەی دایکم کرد. لە خێزانی هێژار کۆرپەیەکی لاواز بەنەبەکامی هاتە دنیا. لە 4 ساڵیدا تووشی سوورێژە و هەوکردنی سیەکان یان قەسەبات بوو. پێکاتێکی کوشندە کە بووە مای ئیفلیجبوونی قاچی چەپی ئەو ناچار بوو بە پەیوەندیەکی ئاسنین بە دژواری ڕێبکات. بەڵام دایکێکی بوو کە بەردەوام دڵخۆشی دەدایەوە و وڕێی بەرز دەکردەوە. دایک هەمیشە کچە زرنگەکەی خۆی دڵنیا دەکردەوە کە سەرباری هەبوونی قاچێکی ئیفلیج و پەیوەندێکی ئاسنین لە ژیانیدا هەر کارێک کە بیەوێت دەتوانێت ئەنجامی بدات. تەنها پێویستە باوەڕ، دامەزراوی و خۆڕاگری، بوێری و ڕۆحێکی لە شکان نەهاتووی هەبێت.
بەم پێیە وێڵمان لە 9 ساڵیدا پەیوەندە ئاسنینەکەی بە پێچەوانەی بۆ چوونی پزیشکەکان کردەوە و لەوپەڕی حیرەتی پزیشکەکاندا یەکەمین هەنگاوی هەڵنا کە لە ڕووی زانستی پزیشکیەوە بە پەرجوویە کەژمار کرا. پاشان بیرۆکەیەک هات بە مێشکیدا، بیرۆکەیەک باوەڕپێکردنی مەحاڵ بوو. ئەویش ئەوە بوو کە بڕیارێکی دا کە گەورەترین ڕاکەری جیهان بێت. 13 ساڵان بوو کە بەشداری پێشبڕکێکی ڕاکردنی کرد و دوایین کەس بوو کە گەیشتە هێڵی کۆتایی. 1-2 ساڵێک دواتر کە لە پێشبڕکێکی زۆردا بەشداری کرد، سەرنجام توانی ببێتە کەسی یەکەم و بە درێژایی ئەم ماوەیە دایکە بە سۆزەکەی لە پشت سەریەوە بوو. بە وێڵمای دەوت تۆ دەتوانی. ساڵی 1960 وێڵما لە پێشبڕکەی ئۆلۆمپیاتی ڕۆما بەشداری کرد. وێڵما توانی 2 مێدالیای زێری ڕاکردنی 100 مەتر و 200 مەتری ئۆلۆمپیادی ڕۆما بەخۆی مسۆگەر بکات. پاشان نۆرەی ڕاکردنی پێشبڕکەی 400 مەتری بەریت هاتوو، لەو پێشبڕکێشدا مێدالیای زێڕی بردەوە. لە ڕۆژەدا وێڵما ڕادۆڵف بوو بە یەکەم ژنی مێژووی پاڵەوانێتی ئۆلۆمپیات و توانی بووی 3 مێدالیای زێڕ بەباتەوە لە کاتێکدا پزیشکەکان ساڵانێک لەوە پێش وتبوویان ئەو توانای پێگرتن و ڕێکردنی نییە، بەڵام وێڵما باوەڕی بە قسەکەی دایکی کرد. ئەم باسە بەوتێکی دکتۆر شەریعەتی کە لەبارەی هێزی وشەکانەوە بەیانی کردووە بە کۆتا دەگەیەنین. وشە بەکەم مەزانە، وشە بوونەوەرێکی زیندوو هەستیار و جادوگەرە. ئێستا دەچینە سەرێکێک لە دیارترین خەسڵەتەکانی کەسێتی بە ناوی پابەندبوون بە بەڵێن. ئەم مەسەلەی هێندە گرنگە کە خوداوەند لە قورئاندا دەفەرمێت پەیمانەکانتان بەرنەسەر، بەڕاستی پەیمان پرسینەوەی هەیە، کە لە سوورەتی ئیسرا ئایەتی 34 بەیان کراوە. ئیمام جعفەری سادق لە نمونەیەکی جواندا دەڵێت هەوری بارگاوی لە کاتی هەورە بروسکەدا دەبارێت و باوکی ڕازگۆژ لە کاتی بەڵێندان بە منداڵەکەی. دکتۆر ژاکلین ڕناد پشتگیری ئاەتە قورئانەکە دەکات و دەڵێت هەرگیز بەڵێنێک بە منداڵەکەت مەدە کە بەجێی نەهێنیت. پێغەمبەر وەک دەروونزانێکی گەورە 14 سەدە لەمەوبەر دەربارەی بایەخی بەڵێندان بە منداڵان دەڵێت کاتێک بەڵێنێک بە منداڵەکەتان دەدەن بیبەنە سەر، چونکە منداڵان ئێوە بەڕۆزی دەری خۆیان دەزانن. دکتۆر بنیامین ئیسپاک سەبارەت بەوتەکەی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت دەڵێت خراپترین برینداری ڕۆحی منداڵ بەڵێنێکە کە ئێوە دەیدەن و نایبەنە سەر. و ئیمامی عەلیش ڕەزای خۆی لێبێت بڕوای وایە هەرگیز بەڵێنێک بە منداڵەکەتان مەدەن کە نەیبەنە سەر و ئەگەر بەڵێنێکی شتاندا بێگومان بیبەنە سەر. خوداوەند پێی خۆش نییە کاتێک بەڵێنێک بە منداڵەکەتان دەدەن و نەیبەنە سەر. پرۆفیسۆر سیولیان دکۆستەر لەبارەوە دەڵێت ئەگەر گفتێک بە منداڵەکەی خۆت بدەیت و نەیبێتە سەر، دڵنیابە کە بێمتمانەیت بە خۆت و تەواوی تاکەکانی کۆمەڵگە لە وجودی ئەودا بەدامەزراوەی کردووە. هەنووکە گرنگی ئەم مەسەلەیەمانزانی با بچینە سەروەختی چەند نمونەیەک. بەڵێن بە منداڵەکە دەدەیت ئەگەر زوو بخەوێت بەیانی لە ئابەی بۆ دەکڕیت و بەیانی بە دەستی بەداڵ دەگەڕیتەوە بۆ ماڵ. بە منداڵ دەڵێیت بڕۆ خۆت بگۆڕە تا پێکەوە بڕۆینە دەرەوە، و منداڵەکە بە شەوق و تاسێکی زۆرە خۆی دەگۆڕێت و دەبینێت تۆ چەند ساتێک لەوە پێش ماڵت بەجێهێشتووە، یا لە پشتی شوشەی پەنجەرەوە سەیری ئێوە دەکات کە خەریکن بە خێرایی دەڕۆن. ئێستا با بزانین ئەم کاری ئێمە چ کاردانەوەیکی هەیە. ئێوە بەم کارەتان سەرەتا خۆتان لە پێش چاوی منداڵەکەتان بێمتمانە کردووە و لە سبێنەکانی داهاتوودا منداڵەکەی ئێوە بۆ تەلاوێکی بەتوانا و لە هیچ هەلومەرجێکدا ڕێز لە ئێوە ناگرێت، لەبەر ئەوەی هەر لە بنەڕەتدا ئێوەی قبوڵ نییە، چونکە منداڵ بە پێی ئەزموونی منداڵەتی خۆی کاردانەوە و پەرچەکردار نیشانەدات. هەرم حاڵەتەش لەگەڵ یەکبەیەکی تاکەکانی کۆمەلگە پێڕەو دەکات و ئەم مەسەلەیەش یەکێک لە گرنگترین هۆکارەکانی هاتنەکایی لادانەکانی کەسێتی تاکە لە کۆمەلگەدا کە دەبێتە مایی سەر هەڵدانی چەندین جۆر کێشە و گرفت لە ژیانی داهاتوودا. باشە، هیوادارین کە بەتەواوی لە بابەتی بەڵێن بەرنەسەر گەیشتە بن و بایەخەکەیتان بۆ دەرکەوت بێت و کاری پێ بکەن. ئێستا لە دیدی دکتۆر عەلی باقری ئاوڕێک دەدەینەوە لە ڕەوشی پەروەردەی منداڵان لە خێزانی ئێرانیدا. ئەگەر منداڵی نۆسکە کچ بێت، هەستی دایکانە لە ئەودا زۆر بەهێز دەبێت و ئەمەسە دەگوازێتەوە بۆ خوشک و برا بچووکەکەی خۆی. لە کاتی ئامادەنەبوونی دایک ئەو خۆی بە دایک دەزانێت و هەموو ئەرکەکانی ماڵەوە لەوانە جلشۆرین، چێشلێنان و ئاگاداری منداڵەکانی لە خۆی بچووکترەکان بەباشی لە ئەستۆ دەگرێت. بەڵام کاتێک سەیری ئازادی لە ڕادەبەدەر و بەهرەمەندبوون لە توانای دارایی ڕوو لە زیادی منداڵی دووەم دەکات، تووشی سەرسامی دەبێت و بە تێپەڕبوونی کات هەست بە تەنیایی دەکات و هەڵهاتن لە ماڵەوە وەک شوکردن لە ئەودا تاو دەسێنێت، چونکە لەگەڵ برایان خوشکەکەیدا بە شێوەیەکی بەردەوام دووچاری گرژی و کێشمەکێش دەبێت.
ڕۆڵی دایک لەم کاتەدا ئەگەر دایکێکی ژیر و دانا بێت یەکسەر دەست بەکار دەبێت و بە قسەکردن و خۆنزیکردنەوەی لە منداڵە نۆبەرەکەی خۆشەویستی ئەو بەدەست دێنێت و لە کار و کردەوەی خۆیدا سەبارەت بە ئەوان پێداچوونەوە دەکات و داد و یەکسانی لە نێوانیاندا بەرقەرار دەکاتەوە. لەم حاڵەتەدا گرژیەکی نەهێشتووە و پەیوەندیەکانی هەردوو منداڵەکەشی ئاسایی و نۆرماڵ دەبێتەوە. تکایە دایک و باوکێکی باشبن بەردەوامی دەبێت. خۆتان لەگەڵ.